وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە بەرپاکردن و بەرگوزارکردنی دادگاکانە قیامەتیانە هەڵەبجە دادگاهە 22 شەو و بەردەوامین لەگەڵ کاک فەرهاد قادر بۆ درێژەدان بە بەخشە شەهادەتە ئیشان لە مەسئلەیە جینۆسایدە ئومەتە کوردی و فەراز و فاجعەیە هەڵەبجە. ئەمشەو من تۆزێ درەنگ فریاکەوتم نیم ساعت خۆلفە وعدەم بوو بۆ بەرپاکردنە دادگاکەوە هۆکەشی ترافیک بوو، هەر بۆیە من هەم لە کاک فەرهاد قادر و هەم لە دۆستانێکە ماتەڵ بوون مازەرەتخواهی یەکەم. پێشووتریش لە سەرەتای ئەم دیبەیتە بێژم کە گویا لە دادگاکەی ترۆ کە کاک فەرهاد قادر بەشدار بوو ئێمە بە ئشتبا و بەهۆی ئەوەی کە کەسێک لەگەڵ کاک فەرهادە نسبەتی فامیلی هەز و بە یەکۆ شۆخیان بووگە پێمان وابوو کە خەریکە سۆخرە ئەکا بە قسەکانی و بەر هێرش و تۆمەتماندا. ئومیدوارم کە تکرار نەبێتەوە و ئومیدوارم کە ئێمەیش دووچارە ئشتباهەوە نەبین. ماتەڵەبین تا کاک فەرهاد تەشریف بێرێت و بدونە هیچ مقدمەیەک بڕۆینە سەرە بەرپاکردن دادگاکە، چوون بەندازەی کافی وەخت زایع بووگە و درنگانە لە کوردەوار و بە تایبەتی لە شارە هەڵەبجە. ئەگەر کاک فەرهاد هاتبێت وەگەرنە من مجبورم کاک فەرهاد ئینڤایت کەم. کاک فەرهاد وەختتان وەخێر. من پێشەکی مازەرەتخوایتان لێکم بابەتە تەئخیرێکە پێش هات و ترافیکێک بوو لەگراوە من فریانەکەوتم و ئەم دەقیقە بۆ مهەیا بوو و جێبەجێ بوو و لە سەرەتای دیبەیتەکەیش باسی مەسئلەکەی ئەو شەوم کرد و ئومیدوارم کە هەمچین اشتباهێک کە سەهوەن پێش هات کەیتر پێش نێت. فەرمون کاک فەرهاد، ئێوە با وەختتان لەمە زیاتر تەڵەف نەوێت، دیسانەوە خۆتان معرەفی بکەن و دەست پێ بکەن. سپاس کاک پێمانگیان، ئاسایی ئەو شتانە لەم جۆرە بەرنامانە بە تاتی کە جەنابێت لەسەر کارەگەڕێیتەوە و ڕاستەخۆیتە سەر لایڤەکان و ڕێگەی ئێوەیش ڕێگەیەکی ترافیکە و زۆر جار ئەمانە ڕووەدا، چکە پێش وەختە من تۆ تەنسیقمان نەبوو، ئینتیزاری ئەوم هەبوو کە یانی ئەوە ڕووبات و ئەمە لێرە دەستخۆشی لێ بکەم، سپاس بکەم بۆ هەڵەی کە ئەو شەوە ڕوویا و لێرەوە عوزرخوایی دیە نایەوە یان بڵێن جۆرە جۆرەکان دڵی کاک شاخانت داوە. بەڕاستی کاک شاخان خزمی نزیک و دۆستی منە، هەر لە ماڵ لە مناڵی پێکەوە گەورە بووین. ئەو شەوە من ئەڵبەت کۆمنتم لەسەر شاشەکەی خۆم لا بردو، کاک شاخان هەندێک سوحبەتی لەگەڵ بۆ من نووسی بوو، جەنابەت بە هەڵەوە لێ کردبوو واتزانی بوو گوایە ئەوێ گاڵتەمان پێ بکاتیان جۆرە لە جۆرەکان. من سەرەتایی ڕووداوەکەش نەمزانی کاک شاخەوانە و کاک شاخەوانەیە، بۆیە دەستخۆشی لێ یەکەم بۆی کە لێرە عوزرخوایی هەنایەوە. هەر ڕۆژی ئەوەڵیش کاک فەرهاد ببەخشە بەگشت کەسێکم وتگە بەڵام ئیجازە نادەین لە مەسئلەیەکی جددیە ئاوا بە تایبەتی لە فاجعەیەکی ئاواوە لە مەقولەی جینۆسایدە ومەتە کوردیە هیچ کەسێک مەجالی هیچ سوخرەیەکی بوێت. بە تایبەتی تریش ئیجازە نادەین شاهیدانێکە تێنەگرا بە هەر ئیلتیجای فکریەکەوە کە بوون، بە هەر بەکڕاوندێک کە بوون، کەسانێک محاولە بکەن کە لیان تێک بدەن و یا لەورەگی دەروێنن. من ئەو ڕۆژەش ئەرزە ئێوەم کرد کە من نسبەتە قەومیەتیە شاهدان و کەسانێک کە بەشدارەون نازانم وە بە جددی وەریەگرم و اتفاقا نەمەشەوێت و دەرسێک کەسانێک کە بەعنوانە شاهید تەشریف دێنن ئەگەر قەومێک کەس و کارێکیان هەست شۆخیەک ئەکە نەگرامە چار لە شۆخیکردن و جێگەی شۆخیکردن نییە. هەر سوورەت ئینسانی شەگەر خەبتە خەتایەکە کات هیچ ئیرادێکی نییە کە بابەتیشی عوزرخواهی بکات. فەرموون. دەست خۆش گەورەی ئەویش نیشانی گەورەتە. من فەرهاد قادر فتاح لە دایکبووی 1970 دانیشتووی هەڵەبجە، پیشەم مامۆسایە و سەرقاڵم بە کاروباری مەدەنی و ئیشی ڕێکخراوەیەوە و وەکو لە بەرنامەیەکەمە بەشداریم کرد و دوو شەوێک لەمە پێش وەکو ئەوەی کە لە تەمەنی 8 ساڵیا و لە تەمەنی منداڵی
سپاسانەکەم کە لێرەوە عەرزی جەنابتان و بینەرانی بکەم وە جاری کەیش خوا بەشایی دەگرم بەسەر خۆمەوە کە ئەوەی کە ڕوویداوە ئەوەی کە بینیومە هەر ئەوەیە کە ڕاستیەکەی ئێڵەم و شتێک نییە کە خوا نەخواتە تۆمەتێ بۆ هیچ لایەنێک یان بۆ هیچ بەرێک دروستکەم ئەوەیە کە شایەتیەکە و من لە بەرنامەی پێشا کەوتم زەرورە هەموو کەسێک بیرەوەری خۆی یان یاداشت کات یاخود بە جۆرە لە جۆرەکان بینوسێتەوە و بۆ ئەوەی لە ڕۆژێکە ئەو فەراغی کە هەیە ئەمڕۆ لە مێژووی کورد و لە کارسادی چینۆسایدی گەلی کووردا بە تایبەتی جینۆسایدی هەڵەبجە کە هەموو پیاوەکانی جینۆسایدی تایە ئەوە بەڵگەوەرگیرێت و لە ڕۆژێک هەرێتە پێشەوە ئەمانە کاری خۆیان بکەن. کاک فەرهاد بزانە زۆر واجبە بۆ مردمانێک کە تەمرینە مردم بوون ئەکەن لە هەموو بەشێکی ئەم زندگیە ئاگادار بن. تماشاکە جەنابەت وەختێ بەحسەکەی ئێژی ئۆقەڵای قەوم وەختێک ئێژی جامعەیەکی زیندووە وەختێک ئێژی قەرارە ڕۆشن فکران مەسیرە جامعەیەک مشەخەسکەن ئێمە لە فرە ڕەوەندێکی کۆمەڵایەتی خۆمانە نائاگاهین. من مثالێکی بچووک بدەمانە زۆر مهمن کە ئێمە بیزانین بە تایبەتی بۆ ئێمە ومەتە کوردی وا محاسرە بووگین وە گەمار و دریاگین لە دوژمنان. من بەعنوان ئینسانێکی کورد چوون دەغدەغە مبارەزەکردن بووگەوە دەغدەغەم ئەوە بووگە کە بتوانم لەگەڵ دوژمنانە کووردا دەرکەوم هەموو شتێک سرنجمی ڕاکێشاوە لە چەک و ئەسڵحە گرتگە تا شەڕ و استراتێژی شەڕ و مێژوو تاریخ و فەلسەفە و ئەخلاق و بە هەموو باڵێکیوە. من مثالێک بەمە خزمەتتان بە تایبەتی لە کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە عێراقی وە خەڵک زۆر معجبە بە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا یا بە جۆرێک ئێمان کردووە بە نۆکەری ئەمریکا یعنی حەز ئەکەین بەو نۆکەریەی ئەمریکا بە پێش چاوی هەمووە خەڵک دیان کە تاڵبان ئەفغانستان چووکی بە ئەمریکادادا و ئەمریکا کەوتە مساڵحەکردنە لەگەڵ تاڵبانە. من یەکچت بێژم لەبەرەوەی خەڵک بیزانێت نەخوێندەواری نەزانین دەردێکی گەورەیە بە تایبەتی کۆمەلگایەک نەیزانێ هەرەوەندە بزانن ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئاخرین شەڕە جددیە کە کردی تەکی سەدام حوسێن بوو و سەدام حوسێن ئیشتبای کرد ئەنا پشتە ئەمریکایەدا بە عەرزە ئەمریکا ئەرتەشەکەی بۆ ڕوبەڕووبوونەوە تەکە ئەرتەش دروست کردیاگە بۆ ئەم شەڕە جدیدە دروست نەکردیاگەوە تاڵەبان تەکیایکە و سەدام حوسێن مەشەی ئەم شەڕی تەکا بکردایە سەدام حوسێن نەمەشەیە شەڕی تەنکی تەکە ئەمریکا بکردایە یعنی شەڕی ئەرتەش و متعارفی ڕوودەڕوو بکردایە تا ئەمریکا بتوانێت هەواپەیماکانی بەکاربێرێ تانکەکانی بەکاربێرێ ئەوەی کە ئیمڕۆ مهمە و ئێوە ئێشی بیزانن لە بابەتی شەڕۆ مەسڵەن مردمی قەیمە و ساتفەنگی سەرپڕی بوو تفەنگی سەرپڕ یەک گولەیە تەقان یەک گولە تا پڕە بکردایەتەوە 15 دقیقە 10 دقیقەی پێش و قدرەتە تەخریبی یەک نەفەر هیچ نەبوو یعنی تۆ یا تیرروکەوانێکە پێ بوو یا شمشێرێکە بوو یا تفەنگی سەرپڕە پێ بوو هەر ئاواکە ئیاڵەتە متحدەی ئەمریکا ئەمڕۆ هاوڵاتما F-35 هەست تۆپی هەست قدرەتی تەخریبی یەک دانە ئینسانی زیاوی کردگە ئیستا هەر نەفرێک لەم گۆشەی جیهانە بگری مسلسلێکی کلاشنکۆفی واپێ کە 200 فیشەکە ئەتوانێ حمل کاتێکی خۆیان لە یەک سانیە ئەتوانێ 60 گولە بتەقێنێت ببەخشن 300 گولە بتەقێنێت یەک نەفەر ئەتوانێ RPG حمل کاتەکە خۆیان ئەنوا و ئەقسامی تەقینەوە حمل کاتێکی خۆیان ئەرتەشە ئەمریکا ناتوانێ وەکو سابقتەکە خەڵکیان دەرکەفێ یەک نەفەر قدرەتە تەخریبی بە ئەندازەی 1000 نەفەری جاران ئێمە چون ئەمانە نازانین هەر لە خۆی و ئێمەیان تووقاندگە ئێمە ئاگادارە هیچێک نیین ئێمە بە نۆکەری دنیا ئەکێشن وەلی ئەفغانی تاڵەبان ئەفغانستان چووکی بە ئەمریکادادا تاڵەبانە ئەفغانستان بە حکوومەت ئەفغانستان ئێژی شەهرداریە کابول پێناژە حکوومەتی ئەفغانستان شارداریە کابول کەچی ئێمە ئەم سەرزەمینەمان خوریاگە بەدەسە مشتێ گورگ و ئەرباب فشەکەر و هەنێ جنایەتکار بەسەرمان و سوار بووگەن مردمەکەی ئێمە ئەترسێن و ئەتۆقێن و بێسەوادیەکەن و گەوج و گێژیەکەن بۆیە ئەم دادگاه واجبە کە ئێمە ئەبعاد مختلفە جنایەتێکە بەرعەلەیهمان گریاگە بیزانین و بزانین کێها دخاڵەتیان تیا بووگە من ئەم مقدمە کۆتا هاتم چونتەکی حاڵ و وەزعی ئێمە ئەخوێنێتەوە فەرمون کاک فەرهاد. سپاس بۆ پێشەکیەکەم ڕاستی کاک پێمان ئەوکو جەنابەت ئاماژەت پێ کرد ئێمە لە قۆناغێکە ئەژین هەتا ئێسا ئیدارەدان و بیرکردنەوە و مێژوو حیزبایەتی و ئیدارەدان و هەموویمان هەر بە شێوازە سەرەتاییەکان وەرگرتووە بەڵێ فیعلەن وایە گۆڕانکاریەکان ئیمڕۆ سەریعەن ڕووداوەکان خێران
یعنی ئێمە ئەتوانین سوود لە ڕووداوەکان وەرگین ئەوەیش کە خۆمان دامانێناوە سوود لە داهێنەرەکان وەرگین یعنی بۆ نمونە ئێمە هەتا ئێستا هە لەناو مێژووە ئەژین ینی مێژوومان نییەوەکو مێژوو هەر ئەڵێن وا بوو وا کراوە نەمانتوانیەوە ڕووداوە مێژوویەکان بکەین بە مێژوو هە لە ناو ڕووداوەکان ئاژین تام دەقی قسەی تیاکەین بۆیە ئەمە بۆ خۆی جێی پرسیارە ئایا ئیشی خەڵکی خوێنەوار ئیشی خەڵکی ڕۆشنبیر مێژوو نووز نازانم فەیلسوف ئەوەی کە لە ناو کووردا هەیە خۆی بە خوێنەوار زانێ ئیشی چیە لەم هەموو فەراغەکە هەیە بۆیە ئەکرێت هەر کەسێک لەو چمکەی لەو شوێنێکە ئەتوانێت بۆشایەک پڕکاتەوە لە ڕێی خۆی دەست پێ بکە چونکە ئێمە دامەزراوەیەکمان نییە کە هەڵبسێ بەم ئیشە ئیلا ئەبێت تاگە کەسی ئەرکانی خۆی جێبەجێکا بۆ ئێمە جەنابەت من جاری پێشش وتم ئەرکی گەورە هەڵگرتو و ئومێدەوارم کە بۆ لە ئایندەیە ئێمە بەرهەمی ئەم ئەرکەی جەنابەت ببینن ئەگەر بێنە سەر ئەو ئێوە لە مەریوان بوون بەڵێ ویستم لێوە دەست پێ بکەم ئێمە پاش ئەوەی کە لە ڕۆژی 20 مانگ گەشتینە نایچیە گەشتنە سنووری ئێران و شەوێ لە شەوێک ماینەوە لە ئوتێلەکە لە ئەو گوندە ئەو لادیە شارە ناو بیرچێت خوافونکە بارەگە ئێمە شەیەک ماینەوە و دواتر بەیانی هەڵساین بەڕێکەوتین لە ڕێی سەردەشت و بانەوە بۆکوێ بۆ مەریوان ئەو ڕۆژێکە گەشتنە مەریوان 21 چوار بوو ئێمە گەشتنە شاری مەریوان و لەوێ شاری مەریوانمان بە شارێکی خامۆش و وێران و چۆڵ بینی چونکە وەکو لە ئەڵلقەی پێشرا باسمان کرد هەردوو سوپای عێراق و ئێران بردومانی مەدەنیان هەبوو خەسفی مەدەنی شارە سەر حدودەکانیان نەکرد بۆیە زۆربەی شارەکان تا ڕادێ چۆڵ و مەریوانیش ئەو کات شارێکی زۆر گەورە نەبووەکو ئێستا کە شارێکی زۆر گەورە و فراوانە شارێکی بچووک بوو زۆربەی خەڵکەکەی شاری چۆڵ کردبوو چوو بۆ دیهاتەکانەوە لە ترسی بردومانی حکوومەتی عێراق شارەکە زۆر چۆڵ و زۆر ئەوە بوو ئێمە چوونە بارەگای پارتی و لێوتیان بارەگای پارتی هەیە ئەمە و ژۆرەکەێک لە ئاڵۆتان بۆیان کردبووین بۆ بارەگای پارتی بوو لە مەریوان ئەو ڕۆژەی کە ئێمە گەشتنە مەریوان ئێوارەیەک بوو سەر لە ئێوارەیەکی ئاوا درەنگ بوو گەشتنە ناو مەریوانەوە و ئەو سیارەکە پێ ڕۆشتیم بردنیە بارەگای پارتیەوە کە چوونە ئێوە بارەگای پارتی پیاوتیان ئێمە تەنها جێگەی پیاوەکەینەوە چونکە بارەکەمان بارەگایەکی حیزبیە و ئەوەی کە لایەتی امتیاتی هەمووی پیاوە ئەبێ ئێوە خۆتان بۆ ژن و مناڵەکە شوێنێک تەرتیب بکەن ئێوەتمان کاکە ئێمە نەشارەزاین و شوێنێکمان بۆ بدۆزنەوە وتیان هەر لەو بەری جادەکەەوە لەو بەری خیابانەکەەوە ماڵێکەوەتا لەم دووسێ لە بووبووی دابەزیت ماڵێکەوەتا لەوێ ژنێکی بەتەمەنە و ئەوە ڕێگە داخڵ بەکریە لە ماڵەکەی بمێنێتەوە ئێوەتمان کێشەمان نیە و گرنگەوەی جێگەیەکە بێ ئەو شەوەمە لە مەریوان ماینەوە لەو ماڵە و بەیانی هەڵساین داوای وەرەقەمان کرد لە پارتی کە وەرەقەیەکمان بۆ بکە بچین بۆ منتیقەی پاوە و چونکە خزمکە سوکاری ئێمە بە پێوە حاڵێکە پێمان ئەمانزانی لە سەری ئاسن و من خۆشم وەگوتم باوکم مەزیری و مامەکان ماڵێن لە مەزیری پاوە بوون بەڵام قەڕی پارتی وتیان ناتوانین وەرەقەتان بۆ بکەین بۆ ناتوان وتیان ناتوانین و جارێ کاتی شناسنامە بۆ تەسکە ڕۆشتەکانمان بێنێ با لامان بێ بزانین چیتان بۆ بکەین هەر شەوەکەی تەسکە ڕۆشتەکانیان لێ وەرگرتە بووی کە گەشتبووین ئەوە ئەو ڕۆژە هەتا ئێوارە ئێمان ماتەڵ کرد و شاوە لە چاوەڕانی هەڵاینێنەوە وەرەقەیان بۆ نەکردین شەی دواتر ئێمە هەر دیسان هەر لە مەریوان ماینەوە لەو ماڵە و براکەم کاگرفەتی برام لە بارەگەی پارتی و لەگەڵ ئەو خزم و کە سوکار و برادرانە کە لە ڕێگال لەگەڵمانە بوون لە بارەگەی پارتیمانەوە بۆ ڕۆژی دواتر کە ئەبوو بە سێم ڕۆژمان کە لە مەریوان بین و دوو شەو مابووینەوە سێم ڕۆژمان بوو دیسانەوە داوای وەرەقەمان کرد وتیان بە هیچ جۆرێک وەرەقە ناتوانین بکەین و ئەبێ ئینتیزارکەن و بەم جۆرە ینی وەکۆڵە ماوەتەڵی کاتیان پێکردین دواتر دەمەقڕێ دروست بوو لە بینی براکەم و ئەوانە وتی کاکە تەسکەرەکانم بەنێو من خۆم بەقاج ئەڕۆم بەبێ وەرەقە ڕۆم قابل لە چیم لیەکەن ئایلم لەگەڵای بۆ بابتە وتیان تەسکەرەکانی ژناینەوە و ئێوە لە زەمانەتی ئێمان و وەرەقەی ئێمە هاتون تا مەریوان و ئەبێ لێرە بۆسن هەتا بزانین چیتان لە چی بتان بەسەلایەت لەم سەروبەندە هاوڕێکی باوکم کە لە ساڵی 1970 لە دوای ڕاپەڕێنەکانی شقان چوو بۆ ئێرانەوە لەوێ لەگەڵ پارتیا بوو ینی پێشمەرگەی پارتی بوو ناوی کاک سلێمان بۆ سلێمان شەبێرانەیی ئەو دەرکەوت لە بارێگەکە ماڵی لە زڵی بوو
لە ئۆردوگای دزڵی و ڕۆژانە دیار بوو هات سەدانی بارگای پارتیە کرد و بزانانی هەواڵ چیە و چی نییە کە هات لێوێ کاگرفاتی برامی ناسیەوە ئەوە چیەکەی لێرە وەزع چۆنە وتی وەڵا حاڵەتی چوانمان بەسەر هاتۆم برادرانە نەوەرەقەمان بۆ کردنە تەسکەرەکانیشمان پێدەن بە قاچاقی بڕینەوە ڕۆژە لای بەرپرسەکەیانەوە ئەگەر بە هەڵا نەچووم بەرپرسەکەیان و ئەزانم شەفەکە شەڵی پێنجوێنی بوو کە لە شەڕی ناخۆیان کوژرا پێوت کاکە وان خزمی من و میوانی منم نە ئەمە بۆ دەربەن دزڵی و ئەمە ئۆردوگای دزڵی و لای خۆم دانێنم و بەرموویم بە جۆرە لە شەڕ و جۆرە لە ڕێکەوتن هەویەکانیان لێوەگرتنەوە ئەو ڕۆژە هاتینە مەریوان و پازارێکی چۆڵی مەریوان و هەندێک پێداویستی کڕی کاک سلێمان و جێبێکی کورتی گرت و بە جێبێگەمە ڕۆشتینەوە بۆ دزڵی کەچینە دزڵی و ئیتر لێ خزم و کەس و کار و هەندێک لە دۆست و ئەحبابمان لە دزڵی بینی لە ئۆردوگاکەی دزڵی بوون ئێمە شۆ لە ماڵی کاک سلێمان ماینەوە ئەو شەوە ئیتر ڕۆکۆڵە یەکەم شەومان بوو کە لە ماڵێکی دۆست و ئەحباب بوو بە ماڵی خۆتی بزانین و دۆستێکی قەدیمی و ئانە لە ئەسنای دانیشتن و قسەی خۆش و ئەوانە مناڵێکی بچووکیان هەبوو هاتە بەردەمی دایکمەوە هەواڵی کوژرانی زاوەکەمانی پێین مردی خوشکە گەورەکەم کە پێشمەگە بوو لە ڕۆژی عینەکە لە ڕۆژی هێرش بۆ هەڵەبجە 15مان کوژرا بوو 15مان کوژرا بوو ڕۆژێک پێشەوە ئەو ڕۆژی کاڵەبجە بگیری ئەو لە هێرشەکە کوژرا و ئەمێژ نەمازانی بوو تا و دەخەم ئەڵبەتی ئەمە وەکو وەڵام کە ئێمە من و دایکم و هەردوو خوشکەکە بێجینا برا گەورەکەم هەر لە بارگەکەی پارتی لە خەندیل لەوێ عیرفانی ماوسە مەلا عەلی کەیسا ڕابەری بزوتنەوە ئیسلامی پێوتە بوو توی شتێکی وا ڕوویاوە مزکاگرفات لەبەر دڵی دایکم قسەی نەکرد بوو ئیتر لەوێ تێگەشتین کە بۆچی باوکم هەتا ئێستا نەهاتۆ بەدەمی ئەمەوە بۆ نەگەڕاوەتۆ بێتەوە بە سلێمانی بەدەمی ئەمەوە کە ئێمە 5 نەفەر لە سلێمانی ئاوا سەرگەردان بووین لێ زانیمان کە بە هۆکاری ئەو تازیە و بە هۆکاری ئەو مامشم کە لە ئەڵتەی پێشوو باسم کرد دیموکرات بوو لە ماڵی ئێمە بەجێما و نەیتوانی دەرچێت لە هەڵەبجە مایەوە کاتێکە سوپای ئێران گەشتە ناو هەڵەبجە بەهۆی ئەم دوو هۆکارە باوکم نەیتوانی بوو ئێمە بێت بەدەمی ئێمە وە سلێمانی و ئێمە کە هاتین ئەو شەوەی تر شەوێکی ناخۆش بوومان چکە هەواڵێکی ناخۆش بوو هەواڵی کۆمەڵی دۆستیکان پێداین کە شەهید بوون لە کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە بەرحەڵبانی کە هەڵسانی کاک سلێمان چووێ لای بەرپرسی ئۆردوگای دزڵی کە ناوەکەیم ئێستا بیرنێ بەداخەوە چۆ لای زۆر تەکلیفی لێکرد ئەمانەی میوانی من و خزبی من و خەڵکیان لێ شەهید بوو لە ڕێگەی عێراقەوە گەڕاونەتەوە بەش کومارەقەیەکیان بۆ بکەن ئەمانە بەڕێکین بۆ سەریاس وتی ناتوانین ئەو ڕۆژە هەتا ئێوارە کاک سلێمان لەم سەرۆسەرا بوو وەرەقەیان بۆ نەکردن بەرحاڵ ئەو شەوەیش ماینەوە دیسانەوە لە دزڵی بۆ ڕۆژی دووەم بڵێن دوم شەو لە دزڵی ماینەوە بانەکەی دیسان کاک سلێمان هەڵسا هەرچۆنی بوو بەواستەوە بە تەکلیف وەرەقەیەکی بە کابرا کرد و وەرەقەیەکی بۆ کردین کە بۆ هەتا سەریاس ئێمە تا پاوە پێ بچین بەرپرسی ئۆردوگاکە بووی کردین ئەو ڕۆژی سێمە بڵێن ئەکاتە 25 مانگ 25 چوار ئێمە تقریبان سەعات دە ئیتر وەرەقەمان بۆ تەرتیب کرا و سارێکمان گرت و هاتینەوە گەڕاینەوە دیسانەوە لە هەورامانی ژاوەرەوە چکە کاتە ڕێگەی هەورامانی تەخت نەبوو و ئەو ڕێگەیش ناوچێکی کارەساتبار و بە تایبەتی چەند ڕۆژی دوای کیمیابەرانی هەڵەبجە بردومانی نۆشەکرا بوو بە کیمیایی عێراق و سوپای عێراق بردومانی نۆشەی کرد بوو دووجار و ناوچەیەک بوو شەڕیتیا بوو جادە و ڕێگەبانیشی نەبوو و ئێمە ناچار بووین بڕۆین لە هەورامانی ژاوەرۆ بچینە کامێران لە کامێرانەوە بگەڕێنەوە بۆ کرماشان لە کرماشان و دیسانەوە بگەڕێنەوە بۆ پاوە یعنی و کۆڵە ڕێگەکە چەند بەرامبەرە بەرحاڵ ئێمە ئەو ڕۆژە کەوتینە ڕێوە بۆ ئێوارێکی درەنگ چوینە پاوە بچوینە کرماشان لە کرماشان سارێکمان گرت دەربەست بۆ مەزیری یەکسا ڕاستە خۆ بۆ مەزیری چکە لە سریاز نەمان نزانی کەوتن خزم و کەسوکار بەڵام مان زانی مەزیری هەرچۆنی بێ خزم و کەسوکارەکەمان و ماڵی مامەکانمان لێوێن شەوێکی درەنگ بوو گەشتینە مەزیری تقریبان بینی ئیشا و مەغریب بوو گەشتنە مەزیری جەنابی لەوە چ بێتە مەزیری و شارەزای لە حدودی پاوە کە سەر بە شاری پاوەیە سایق تەقسێکە گیاندی نەملەکەی مەزیری وتی لە سەر بەرزایەکە و تیکاکە منەبێ بگەڕەوە بۆ کرماشان و خۆتان نزان شەڕە و شەوە و درەنگە و ڕەمەزانەوە پێویستم بە ئیسراحەت هەیە ئێمە لێیان پیادە کرد کە دابەزین ئێمە بە ڕووی ئاوایەکە داوەزین ئاوا تۆزێ بڵین هەورازە داوەزیتە خوارۆ دایکم بڵین ژنی ئەو سەردەمەجلی کوردی لە بەرابوو بڵێ نیازمە و جلی ئەمەی نازانم ئێوەچی پێڵەن ئێمە پێڵند کڵاوی یازمە و ژێر چەند ناکەیە بە سولەچی سپیە بەسەریا و ئابایەکی بەسەرەوە بوو فێز بڵێ
دایکم فێسێ بەست و ژێرچەناکە و لە چی تسبی بەسەرەوە بوو ئابایکی دابوو بەسەریا و کە ئێمە دابەزین لە سیارەکە و بەرە و ناو ئاوایەکە ڕۆشتین دایکم ئاوە سەیرێکی ناودەکەی کردوتی ئەو دوو ماڵێکیان ماڵی ماوە میرزاتانە ئەو مامێم کە ماڵ لە سەریا مەزیدی بوو وتی کاتی خۆی خۆم لێرە بووم کە ئەو خانوو کراوتەوە ئەو دوانە گەیشتیان ماڵ ئێوانە ئەتر ئێمە وردە ئەبەزین کەسمان نێبینی ئێوارەیەکی بڵین دوای ئیشا مەغریبی تر خۆتە زانی خەڵ بە ڕۆژوو بێت و بەربام کات و ئیستراحەتێ بکات و ئەوانە کەدا ئەبەزین ئەچینە خوارە گوێمان لە قیژەیە بوو هاوارێک لە بەرامبەرمانەوە بەرز بوویەوە تەماشاکەین خوشکە گەورەکەمەوەی کە بڵین هاوسەرەکەی کوژا بوو لە چیمایەکە و پێشمەکە بوو لە پەنجەرەکەی ئێمەی بینی بوو کە ئەوە ژنێک هات و بەم شێوازەکە دایکم هەیەی و دیارە و جلوبەرجی عێراقیە و سێ مناڵی لەگەڵایە و کوڕێک یەکسەر هاواری کرد وتی ئەڕوا دایکم ئەوان هاتن و قیژاندی و ئیتر لەگەڵ قیژەیەوە خەڵکی دێش هەمووی هاتە دەرەوە بەڕووی ئێمە یعنی تر حاڵەتی دروست بوو ئەمە تر هەمووی شاد بینەوە تەماشاکەین باوکم و برا و خوشک و مامە و ئامۆزا و پور و پورزا و خزمی ئاوایی هەموو ڕژا بەسەرمانە هەم بۆ ئێمە خۆش بوو کۆی کە شاد بینەوە بە خێزان و بە کەس و کار و مهمش ناخۆش بوو چونکە ئیتر چوین بەسەر تەعزیەکە کەوانە ئێمە کە گەشتینە ناو مەزیری ئەو شەوە شڕێک شەوی ئەو ڕۆژە چلەی شەهیدەکانی هەڵەبجە بوو چلەی شەهیدەکانی هەڵەبجە بوو ئێمە گەشتینە ناو مەزیری لە کەناڵەکانی ئێران لە هەمووی شیوەن ئەیژێڕا بۆ پیمابەرانی هەڵەبجە و بۆ شەهید و خۆتە زانیت ئێران و ئێرانی و شیعە بە تایبەت زۆر وابەستن بە مەسلەی چلە و ئەو بابەتانەوە وتان بڵێ مزگەوتەکان ئێمە شەو بوو گەشتین مزگەوتەکان هەمووی تیا هەمووی قورئان خوێندن بوو ئەو بابەتانە مەراسیمێکی گەورە ساز کرا بوو بۆ یادی چلە ئێمە کە گەشتنە ئێوە ئیتر زۆر شتمان هەواڵی ناخۆشمان بیست کە کێ شەهید بووە کێ لە کیمایەکاتیا چووە چیمان بەسەر هاتەوە فڵانەکە ئیتر یعنی هەواڵی ناخۆش بە بەردەوامی هەواڵی ناخۆش کە گەشتنە ئێوە هەستمان کرد باوکم مرتاح نییە بە ڕۆشنەکەمان یعنی ئاسوودەنیە دەموچای ئەوی لێ نەخوێنرایەوە دواتر دیتر کە دەوربەرمان چۆڵ بوو ماینەوە خۆمان باوکم وتی شەڵە ناتنێ تا من خۆم کۆکرۆتەوە و بەیانی بێم بەزمان من بەبوونی ئەم دوو حاڵەتەوە ئەم کوژرانی زاواکەمان و هەم ئەو ئامۆزایام کە ئەو پرزای باوکم کە دیمکات بوو جێما بووی لاڵەبجە تا شوێنێکی بۆ ڕێکخات و ئەوانە وتی بۆ بوونی ئەوانە و نەمتوانی و خۆم کۆکرۆت و بەیانی لە قەندیلۆ منیش بێم بەرحەڵ ئێمە کە گەشتنە مەزیری باش بوو یعنی ئەگەڵ شەوە نەگەشتنای باینی باوکم ئەگەر ئەویش ئاهات بۆ عێراق و دزادوزەکەین و هەرێکی بە مەسیرێکە لێبوون ئەوین ئیتر دوو ڕۆژێک لە مەزیری ماینەوە خزم بوو کە سوکاری خۆمان هەمووی تر لە کرماشان و پاو و مەزیری و هەمووی ڕژا بەسەرمانە و ئەو دوسێ ڕۆژە قەرە باڵق بووین دوای دوسێ ڕۆژە خزم بوو کە سوکار کۆمەڵە پێشنیاریان پێداین لە پاو بمێنن و لە مەزیری بمێنین لە کرماشان بمێنێنەوە دایکم باوکم هەمیان ڕەتکردوتان نەخێر ئێمە چینە ئۆردوگا و لەگەڵ خزم کە سوکاری خۆمانە لەوێ بزانین چی بێت و کە قەرار بێ هەر شتێ بێ بە لەگەڵ ئەو خەڵکا بین و جەماعی ژیانی خۆمان و زیندەگی خۆمانەکەین بۆ سێم ڕۆژ ئیتر ئێمە ڕۆشتنە ئۆردوگای سەریاسۆ کە چون ئۆردوگای سەریاسۆ ئیتر ئەوە یەکەم جارمان بوو یعنی بەم شێوازە کەمپە ببینین هەمووی خێوە تا هەڵدرا و هەمووی ئاوارەیە و لە ژێر خێمەیەکە بەبێ خزمەت بەبێ یعنی بەبێ خزمەت چییە تۆ تەنها لە ناو خێمەیەکایت مانگی چوارە بارانی ئێران و سەریاس خۆت ئەزانی چۆنە و کارەبای نییە ئەم مەنتیقە خزمەت گوزاریەکان زۆر سەرەتایی جادە و بانی نییە هەمووی خۆڵە و شۆفڵ ڕێکی کردووە بارە نەگەباری هەمیەوە بە قوڕ و چڵپاوخی یعنی بۆ نمونە حەمامێک نییە بۆ خۆش شۆردن تاوالێتێکی ڕێک و پێک و دەبلیوسێکی ڕێک و پێک لە ئەویان نییە ئیتر ڕاستی هەتا ڕاهاتین لەگەڵ ژیانی ناو ئۆردوگا پیچوو پێچوونەکە چۆنە تۆ ناچاری لەگەڵ ئەم وەزعا کە بەسەرتا هاتووە ڕابیت ئیتی کە چتە ئۆردو کە چوون ئۆردوگا و ئەبینین وەمانزانانی ئەمە هەموو هەڵەبجەیی لێرەیە تەماشاکەین هەڵەبجەیی یعنی دابەش کراوە وەکو گۆشتی قوربانی هەر پشتی لە شوێنێک دانراوە یەکێک لە سەریاسەیەکێ لە جوانڕۆیەکێک لە سەلاسی باوەجانە نازانێکێ لە کەنگاورێکێ لە هەرسینەیەکێ لە ئیتر بەم شێوازە دابەش کراون بەسەر کەمپەکانی ئێرانە و پشتیان کردو و هەرێکی لە شوێنەکە و ئیتر ئەگەر تۆ لە خزم و کە سوکار و لە عیلەکەتدا بڕێ چەند ڕۆژێک و پێویست هەتاوەکو لە ڕێگەی وەرەقە ئەوانە بۆ نمونە من ماڵی پورم کەوتونە ئۆردوگایەکیکەوە زۆر بەناڕەحەت هاتنەوە بۆ سەریاز ماڵی خاڵم و مام و ئیتر هەرێک پرزەیەک دروست بوو چۆن
شتێک لە بکێتە خوار و لەدەست و هەمووی بوون بێ بەجارێک و ئێجا یەکێک کۆیکەی تۆ ڕێکی خەیتۆ بەو جۆرەی لێ هاتەبوو ژانی ئۆردوگا دەستی پێکرد ژانی ئۆردوگا دیارە لەوە چێت زۆربەی خەڵک شایەتی ئەمە بعد لەناو ئۆردوگاکانە خەڵگۆکو دەست بەسەر وابوو نەگۆکو دەست بەسەر بووی چونکە تۆ وای بە بەڵگەوە بچوتاتە دەرەوە یعنی ئەمە لە سەریاز بووین لە سەریاز هەتا ئاتێ سەرجادەقیلەکە سێ دژبانی تیا بوو یعنی سێ سەیتەریە سێ سەلاماتی تیا بوو تۆ ڕاگرتەوە و بەڵگێت پێ بدایە کە لە ئۆردوگا بۆ تۆ کراوە بچیتە دەرەوە ئێتر ئەم بەڵگەیش چەند جۆریە بۆ بەڵگەیەک هەبوو بۆ 24 ساعت بودانی هەبوو بۆ چەند ساعتی بودانی هەبوو بە چەند ڕۆژێ بوو یعنی ئیتر ئەمە تەفاسیلی زۆر بوو بۆیە تۆ ئیتر دەست بەسەر بووی بە چواردەوری کەمپەکە ڕۆژانە کەمین هەبوو بۆی کە کەس بە خاشاخی نەچێت چووکە ناوچەکە شاخایی بوو خەڵگا چۆ ناو باخەکان و لە باخەکان و داوەزی بۆ تازاوا و نازانم بۆ ئەو لادیانێ پشتی سەریاس و لەولاوە بۆ شمشێر و ئیتر بەو جۆرە خەڵ لەناو ئەم کەمپە دەستی کرد بە ژیانکردن دیارە ئێمە مناڵ ئەو کات چێژمان لە شتەکان ئەبینی ینی بۆ نمونە من و کوڕێکی ئامۆزام ئومێدی ڕزایی کە ئێستا لە سەریاز ئەژێ و کاتە ماڵان لە عێراق بوو لەگەڵ ئێمە ئەوانش ئاوارە بوون یعنی ئەوە یەکەم دەرفەت بوو کە ئیتر پێکەوە بگەین بەیەک و بە عەرزەی خۆمان وەکڵێ بکەینە سەر و کڵای خۆمان و حڕیات وەرگین و هەر دەقی بەلایە کابچین ئیتر بۆ ئێمە چێژێکی تایبەتیە بۆ ڕۆژێ لە شاهۆ بن ڕۆژێ لە تازاوا بن ڕۆژێ لە ئارێت بین ڕۆژێ لە مەزیری بن ڕۆژێ لە سەری لە پاوە بن ڕۆژێ لە ئیتر بەیانی ڕۆژ ئەبووم دوانەیەکمانەگرت و ئەڕۆشتینەوە مانزانی ژیانی ئەمە بەڵام ئەهاتینەوە دوجار ئەهاتینەوە بینین گەورەکان خەمبارن خەفەت بارن چونکە ئەوەی کە بەسەر خەڵکی هەڵەبجا هاتوو تەنها لایانی یعنی شەهید بوونەکە نییە تۆ کۆمەڵێک یادەوەری خۆش کۆمەڵێک بیرەوەری کۆمەڵێک یعنی هەموو ژیانی خۆت لە شارێکە هەبوو و لە دەست داوە بە یەکجار لە دەست داوە یعنی بۆ نمونە یەک شتی بەسیط کە تۆ ئەتوانێت هەمووی شتێک دەبەرچیت و وێنێکی بەسیتە کە تۆ وێنێکی بەسیتت کە گرتووە لە مناڵەیە یان لە شوێنەکە سەریکەی لە دەستویاوە یعنی بۆ نمونە ئێمە خێزانی ئێمە بەردەوام کامێرەمان لە ماڵەوە هەبوو بۆ ڕسمکردن یعنی بۆ ئەزام تاکە وێنەمان بۆ دەرچوو لە چی مەبارانە ئیتر تۆ ئەمە هەموو یعنی ئەمە شتێکی سەرەتاییە کە سادەیە بەس تۆ هەموو زیکرات و لەگەڵ ئەم وێنانە ئەچێت ماڵ و حاڵت هەمووی بەو شێوازە تاکوتەریاگە گەشتێکت بۆ دەرچوو بێت ئیتر وەرە ئەم وێنەیە گەورەکە لە وێنەیەک و گەورەی کە هەتا ئەگاتە سەر مەسەلەی ئابووری و اقتصادی شارێکی زیندویۆک و هەڵەبجە لە هەڵەبجە سێ بڕبڕێ ئەساسی ئابووری هەبوو سێ بڕبڕێ ئابووری ئەساسی لە هەڵەبجەیە هەبوو ئەم سێ بڕبڕە ئەساسی ئابووری هەڵەبجە وێران کرا کاتا ئێستاش هەڵەبجە باژی ئەم وێرانکاری ئەم سێ پایە گرنگەی ئابووری هەڵەبجەیەدا لە هەڵەبجە دوو کارگەی زۆر بەهێز هەبوو یعنی معمەلی توتنەکات کە پێمان پێیان ئەوە تەنقیحەکە تەنقیح یعنی کارگەیەکی گەورە بوو لە ناوەڕاستی هەڵەبجەیە دروست کرا بوو دەیان کارمەندی دەوڵەتی هەبوو ئەم تەنقیحە یعنی بڕبڕەی پشتی شارە زۆر و هەڵەبجە بوو چونکە توتنی وەرئەگرتەوە لە جوتیار و جاریکە پوختەیە کرد و ئەینار بۆ سلێمانی بۆ معاملەکانی کورد عێراق بۆچی بۆ دروستکردنی جگەرە بۆ یە سێرەکەین شارە زۆر یەک پارچە هەمووی بوو بە توتنکردن پست یەک زەوی شارە زۆر نێمان نەکرێ بە کشتتوکڵ بەشێکی بەهۆی ئەم تەنقیحەوە بوو یعنی خەڵکێک هەبووە لەو ساڵان لەو سەردەما توتنی کردووە 7,000 دیناری سوئیسی و کاتی بۆ ماوەتەوە کە کاتە 21,000 دۆلاری ئەو سەردەما یعنی مەبلەغێکی زۆر بووە تۆ لە ماوەی 2 مانگە داهات 2 مانگ تا 3 مانگ ئەمەدە داهاتوو هەبێت بۆی ئەمە یەکێک بوو لە بڕبڕەی یعنی یەکێک بوو لە کۆڵەکە ئەساسیەکانی هەڵەبجە کە وێران کرا یەکێکە لەوانە کە زۆر جێگەی بایەخ بوو معمەلی پەتاتێ بوو لە سیروان بوو کە ئەمیش دیسانە وای کردبوو لە شارە زۆرە پەتاتە چاندن ببێ بەنەریتێکی جوان چونکە تۆ هەموو کاتێک ئەتەوێ پەرە بە کشتتوکاڵی بابەتێک بێت یەی لەو بوارە چەند کارگەیەک دروست ئەەکەیت کەم کارگە دروست کردرە کاتە فەلا ئەزانێت بەروبوومەکەی خۆی لە چی بوارێک یعنی خۆی زەویەکە بەچی کشتتوکاڵێک بۆی معمەلی پەتاتێ سیروانی ژێکێک بوو لە پایە گرنگەکانی هەڵەبجە پایەکی کەی گرنگ کە حکوم دیسانەمە حکومەتی و هاوڵاتیش بوو بەسەلەی بانقی هەڵەبجە بوو بانقی هەڵەبجە بەڵێ بانقێکی حکومی بوو بەڵێ حکومەت بەرپرس بوو لەوەی کە ئەم پارەی ئەم هاوڵاتیە بپارێزوت و بیش بژێرێ لە هەر حاڵەتێکە قەرەبووی بکاتەوە
بەڵام بەداخەوە سیستەمی بانکی و سەردەمەوەکو سیستەمی بانکی ئێسا ئەلکترۆنی نەبوو من کە پارێکدانیم ترسم نامچێتە سیستەمێکی ئەلکترۆنی وڵاتەکەەوە ئەگەر لێرە تووشی کارەسات و بتوانم لە سلێمانی یان لە هەولێر یان لە بەغدا یان لە هەر جێگایچکە ئەو کاتە هەمووی بە سوپا بوو یعنی هەمووی بە دەفتەرچە بوو دەفتەرێکی پێدایت و بڕی ئەوە پارەت لە بانک بکەن بانکی هەڵەبجە ئەو کاتە 750,000 نای سوئیسی کیا بوو کە کاتە مەبلغی 23 میلیۆن دلار تقریبا کە ئەو کاتە ئەگەر ئێمە دابەشیکەین بەسەر تاکی هەڵەبجەیە کە ژماری دانیشتوانی هەڵەبجە و کاتە نزیکەی 75,000 کەس بووە هەموو تاکێکی هەڵەبجەی 10,000 نای سوئیسی ئەو کاتەی لە بانقەکانی لە بانکی هەڵەبجا بووە ئەمە جگە لە شتە گرانبەهاکانی ئاڵتون کە بە چیلۆ بۆوانە تیا بووە یعنی هەموو هاوڵاتێکی هەڵەبجە 10,000 یعنی بە تەخمینی ئەوە نابڵین هەوە هاوڵاتێ ئەمە پێت پیشاندا کە هەڵەبجە شارێکی ئابووری گرنگ بووە هەموو تاکێکی 10,000 دلار 10,000 دیناری لە بانکەکانی هەڵەبجا بەرکەوتووە ئەم 10,000 دینار ئەو کاتە 30,000 دلاری کردووە بەڵام بەداخەوە لە کارەساتی مابەرانی هەڵەبجە ئەمیش تاوان ئەکرێت و وێران ئەکرێت وە کارەساتەکە لێرە دوو بەرامبەرە بۆ هاوڵاتی چونکە لێرە سەرۆتەکەی تیاچووە لەوێش ئەو دەفتەرێکە هەیەی حساب بانکی خۆیەتی ئەویش لە کارەساتەکە تیاچووە بۆیە من ئاگادارم زۆرینەی خەڵکی هەڵەبجە نەیتوانی پارەکەی وەرگێتەوە لە حکوومەتی عێراق بەڵام ئەوەی کە دەفتەرەکەی پاراست بوو جۆرێک لە واستەی هەبوو دوایەوەی خەڵ لە ئێران گەڕایەوە ئەبینین دەست ئەکرا بچی بە وەرگرتنی ئەو پارە کە ژمارەی زۆر کەمی ئەو پارەوەگرتووە یعنی 750,000 دینار مەبلەغ بوو لەو کاتە کە لە بانکی هەڵەبجا ون کرا و برا تاڵان کرا بە جۆر لە جۆرەکان ئەوەیش بۆ خۆی کە یعنی زیندگی خەڵکی ئێمە ژیانی خەڵکی ئێمە تا ڕادەی ئاسی سفری بێنتە خوارەوە هەتا ئێستش خەڵکی هەڵەبجە زۆرینەی نەچوتە ئەو بوارێ چونکە هەم خانووی وێران کراوە ماڵی وێران کراوە ئابووری تاڵان کراوە بەم جۆرە ئەبینین کارەساتەکە چەند بەرامبەر بوویەوە کە کاتێک یعنی ئێمە بەبەخشە یعنی ئێمە تاگرا زانیمان کە نەک ئەو جۆرەی کە ئیدعا کریا هەڵەبجە ئازاد کریاگە بەڵکو بە تۆر مطلق لەو زەمانەوە تا ئێستا هەڵەبجە وێران ئەکرێت بە هەموو باریکیە بەدڵنیایە و ئەوانەیە کە بەشدار بوون و ئێوە شارەتان کرد بە بەشە ئابووری و اقتصاد کە تا ئێستا هیچ کەسێک بەحسی نەکرد بوو بە وردی ئەوەی کە مردم موچەخوەر بکەی یعنی سواڵکەری بکەی تا ئەوەی کە تۆ مردم مشارەکەتی پێ بدەی لە تجارەتکردن و بەڕووبووم هاوردن و پێگەیەکی بتەوی اقتصادی کشاوەرزی بۆ دابنێ بە تایبەتی لە دەشتی شارە زورە تا بەم دەقیقە اتفاق نەکەوتکەوە ئەمە بەدەست بەرەی کوردستانی کریا تاڵانە ئەم کارخانانە تاڵانە بانکە هەڵەبجە وەسەر ڕای ئەمانە لە ئاوارەبوونە خەڵکە نەسەردانە مردمەکەن نەبەدەمە مردمن نەکاراسانیان بۆ ئەکەن نەزامەکانیان التاهمەدەن بەڵکو ئەنگار شتێکی ئزافەن فڕیانە دەنەژێر دەسە دەوڵەتە ئێرانی و هەر کەسێ بە نیەتە حیزبیە خۆیان بەکاربێت بەکاری تێرن و لە دوای ئەوە کاریان بەکارە خەڵکۆ نییە تام دەقیقە دروستە کاکەم دەنگم تێ کاک فەرهاد بەڵە بڵە گوێم لە دەنگ توێ بەڵە کاک پەیمانجان بەڵێ خۆ ئێمە ئێستا شاهد بوون جەنابەت لاپەڕێکی ترت کردەوە بەڵە و ئەوەی کە شارێک بە تەمامە مەعنا وێران کریاگ و مردمانێک کاول بوو بزان نێوە مەسالێکی فرەتان مەترح کرد کە منم شەو بەهۆی ماندوویەتی بێش ئەس حەد و سرعەتە ئێوە لە نەقلە داستانەکە سعیم نەکرد کە دەخاڵەتی تیا بکەن بزانە تۆ لە مەقولەی کۆچ کە بە ئینتخابە خۆت هەڵیەکدی و هەڵەسی لە وڵاتێکی خۆتا کۆشەکەی و ڕێ بە وڵاتێکی تر تاکە مشکلاتێکی فەرا دەست بە یەخەی یەکێک لەو مشکلاتە وەسە کە تۆ واردی کۆمەڵایەکی ترەویت واردی جامعەیەکی ترەویت زوانی و فەرهەنگی نائاشناس تقریبا دەکتا تۆ هیچ پێگە و ئەساس و بنەچەخێکە نییە و تۆ ئێشێ حەچیش تەسەر لە نوێی خۆت بە خۆت بنیادی بنی وەکو کۆچەرێ زۆربەی ئەوانەیە کە تێنەگراوەونە کۆچەری لەگەڵ یەک مەقولە دەست بە یەخەبن حتمما ئەویش مەقولەی دپرشنە تەبیعەتەن مردمێ مە خۆ
ئەسن مهم نییە خۆ ئینسانیش نییەن کە ڕۆح و ڕەوانیان تێک بچێت حتمما تێک ناچێت چون الأكراد طائفة من الجن حتما وتعرفيكن للجن وروح محيان يخوتك في رواني شبون ومانا هج كس ناروات السر بارا أما بزانا كاكا فرهات من بدلنياي وزانم ديان جنايات لنا ومردوغانا كريا قبل عليها مردما ولي أمردما نأويري باسي كان نباسي أكا نأيوات السر خوي وبريك للشاهدة كانيش راسي نايجن كأقات أمتيكا چون مەسلەی شەرمە و حەیاس و چوزانم بەری تەبلیغاتیە مردمە و وەلێ ئێمەش لەنای مردم بووین ئێمەش بیستێکمانە ئێمەش لە زاری فرە کەسێک و فرە شتێکمان بیستگەوە ئەزانین وەلە تێڵنی خەڵکەکە خۆی بەحسی بکە ئێستا لە منزەرە مناڵێکی 8 ساڵەوە لە ئوردوگای سەریاسە ئوردوگای سەریاس منتەقەیەکی کێوسانیەوە لە پای دامنە شاحوە بەغایەت سەردە لە جێگەکانی تر فرە سەردترە وەختێ باسی قڕە سەریاس و سەرمای سەریاس ئەکا شتێکی تااقەت فەرساز شتێکی ئاسان نییە بێ ئیمکاناتە زندگی بۆ کەسێک کە خانە و ماڵ و زندگی بووگە و ئێستا ماڵ و زندگی و هەرچی شتێسی لە تورفەت العینێ لە دەستی داگە وا لە وەزعیەتێکی تعلیقی قانونیە بارم تەسوا لە ناوی ئوردوگاهێکە کاری نییە زندگی نییە داهاتی نییە ئومیدی بە ئایندەی نییە نازانێت چه اتفاقێکەوێ و نازانێت بەرەو کوێڕەوە بەڵێ کاک فەرهاد فەرموو تەبیعەتەن تەبعاتە ڕۆحی ڕەوانی و ڕوخاندنە ئەم ئینسانانە بەردەوامە ئینسانێک غوروری چۆن ئەشکێت ئینسانێک کەرامەتی چۆن لەدەست ئەدا ئینسانێک چۆن عادەت ئەکا بژیانە سەخیفانە ئینسانێک چۆن عادەت ئەکات ملیلارۆ بکات و دەسی درێژ بکات یەواش عادەت ئەکات کە هەر شتێ بخوات هەر کارێ بکە بۆ خاتری ویزیێنێک بمێنێتەوە هەر جۆرێک ڕەفتار بکات تا بتوانێت وەرەقەی دەستی کەوێت ساعاتێ بڕاتە ناوی شارێک و بێت و کارێک بکات بەڵێ فەرموون کارەکە بەڵێ ئێمە ئیتر لەوێ بە ژیانی ناو ئوردوگا وردە ناچار بووین کە ڕابین دیارە یەک خاڵ لێرە زۆر گرنگە کە من ئاماژەی پێ بکەم جیاوازی خزمەتگوزاری ئوردوگاکان بوو یعنی ئەو خزمەتی ئەو بڵین ئیمکانەتێکی ئەخرا بەردەستی ئوردوگاکان لە ئوردوگاکە بوو ئەو ئوردوگایەکە جیاواز یعنی بۆ نمونە ئێمە لە سەریاز بووین خزمەتگوزاریەکان وەکو پێویست نەبوو بەڵام ئوردوگاوێکی بۆ نمونە وەکو سەقز خەڵک باسی ژیانێکی ڕەفاهەتەکە ینی لە ڕووی خۆراک و دامکردن و ئانۆ یعنی بۆ نمونەیەکی زۆر سادە لە ناو سەریاسە حەمام نەبوو ینی حەمامی تر تۆ ڕۆژانە پێویست پێیەتی لە ناو قڕ و چڵپا و لە ناو تەپتۆزی هاین و ئەوایە سیرەکەین ئەهاتن ئەو مەتیقە یعنی سەریازەوەندێ من بێتۆزم بیرم 7 قاتع بوو یعنی 7 بەش بوو کەمپەکە هەر بەشێکی 150 ماڵ 100 ماڵ ئەبوو کرابوو بە 7 بەشەوە لە دووریستان لە ناو شاری دووریستانە حەمامێکیان بە ئیجار گرتە بوو کە ڕۆژانە ئەهاتن بە پاس و بە سیارە خەڵکیان ئەبرد بۆ حەمام بۆ ئەوەی کە تۆ حەمام بکەیت هەموو ڕۆژە سەری قاتعەیەک بوو یعنی لە قاتعەیەک و دەستی پێکرد بۆ قاتعی 7 ڕۆژی یەکەم سەری قاتعی 2 یەک بوو دوای 2 دوای 3 یعنی تۆ لە هەفتەیەکە ئەگەر سەرت بەهاتایەتەوە بۆ ئەوەی بچی بۆ حەمام و لە هەفتەیەکە جای وا هەبوو تۆ بۆ نەیەگونجا یان شوێنت نەیە بوو یانی تر پاسەکە 2 کاروانیە بر نەئاتەوە دوای کاروانی سیەمە بەلانی کەمەوە تۆ ناچار ئەبوویت جای وا هەبوو 10 ڕۆژ هەفتەیەک بەلانی کەمەوە هەفتەیەک تۆ حەمام بوو نەیەکرد ئەمە ئیتر یعنی شتێکی زۆر سەرەتایی و سادەیە بۆ هەوڵاتی کاک فەرهاد بن پرسیارە لە جەنابەت بکەم هیچ کەسێت تا ئێستا بەعنوانە شاهیدانە مەقولەیانە بەحس نەکەم ماتەڵ کەسی بێتە سەرین خەڵکە هەڵەبجە چۆن ئەنوەڕی ئەم داستانە چه بەحسێکە کردیا کێ مقەسر بوو بە شوێن مقەسرە ئەگەڕیان ئەسڵان خۆیان بە مستحق ئەزانی چۆن ڕەفتانیانەکەن خۆیان بە چی ئەزانی خەڵکە هەڵەبجە ئەسڵەن پرسیشی لەوە کردو و ئەم حیزبانە کوانیسە چیان لێهات ئێمە بۆ ئەمان پێهات خۆمان وامانە کرد
سەدام وایە کرد یا جمهوری ئیسلامی چەپ و ڕاست دووربینی هاوردە بەردەمتان و پێتانێوت سەدام وای پێتان کرد سەدام ئاوارەتانی کرد جمهوری ئیسلامی خاسە بزانە بۆ من مهمە کە 75,000 مردم بە ئەترافە هەڵەبجەوە بکاتە 100 خوردەی هەزار نەفەر 100,000 کەس بۆچی تام دقیقە دەنگێکیان لێ نات کەسە دەرەوە بزانە کاک فەرهاد گریان و فرمێسکڕژان و بەو بەخت بوون و ئاوارە بوون و بەخەرە 105,000 نەفەر خەڵکە ئیش 2,000 نەفەر ئینسانێکیشی تیاوێت کە بتوانێت قسەکانی خۆی باتە دەرەوە وانە کوان کۆمەڵە خاتراتە ئوردوگا کوان ئەکسەکانە ئوردوگا کوان ئەو شاعرانێکیشە لە ناوی ئوردوگا نووسی بێتیان کوان ئەوانەی کە ئێشێ لەوێ بە شوێنە پەیداکردن مقەسرا بگەڕێن کوان ئەوانەی کە یعنی ئەزانی چۆنە ئێمە لەگەڵ مەرگی کار ڕووبەڕووین کە تا ئەم دقیقە بەردەوامە من لە هەڵبژاردنە قیامەتیانە فکرەکەم سەلیقەیەکم بەخەرجدا بەڵام من نابیسم کەسێ بگەڕێتەوە سەر ئەوە دائما خۆ بگەڕێتەوە سەرەوەی کە خۆ ئیمکانات نەبوو باشە ئیمکانات نەبوو وەزیەت خراپ بوو دەی وەزیەتی شەزانی خراپ بوو دەی ئایان بردن و تەبلیغاتیان پێکردن تەبیاتەن خود ئەم مردمە چییە مردم ئەسەن سوعالی شەکات ئەسەن پرسیاری شەکات ئەسڵ ئەنجێ بۆ ئامەندی هات یا زۆر عادیە بەلایەن مردمەوە ئەزانی من فکرەکەم بەلای مردمە ئێمە عادیەوە بوو کەسەوە فرە عادیە دەی دەرەچین و ئەکوژرین و تین و ئەڕۆین و مهمیش نییە کامیان بوو کافرە وەڵای کاک پەیمان پرسیارەکە یعنی فراوانە ئەبێ فراوان ژۆڵان بێتەوە خەڵک یعنی بە دوای مقەسیرە ئەگەڕان لە بابەتە بەڵام قەسیدەکە و تاوانەکان تاوانبارکردنی فرە لایەنە هەبوو یعنی بۆ نمونە کاک فەریدون نامدار لە ئەڵقەی پێشووی منە کۆمنتێکی نووسی بوو کە کۆمەڵی خەڵک هاتنۆتە ناو هەڵەبجەوە ئەمانە دیارە کە هاتنۆتە ناو هەڵەبجەوە بێ پێشمەرگەی سەر بەلایەنێ بوو یان سەر بە دەستگایەکی ئیطلاعاتی ئێران بوو من هاتوون و ڕوویەنەی پێگەکانی هەڵەبجەیان گرتووە پێگە حساسەکان و فلیمبەردەران لێ کردو و ناردویانەوە بۆ ئامادەکاری بۆ هێرش ئەمە واریدە ئەمە بەشێکێکی یعنی تۆ سیرەکەیت کۆمەڵی خەڵکی خۆت کە شارەزای مەتیقەکەیە یە چونکە زۆر ڕوودا و هەبووە پێش لە کارە ساتەکە خەڵک باسیەکە ینی بۆ نمونە خەڵک هەبووە چووە بۆ دەشودەر لەوێ کەوتێتە کەمینی پێشمەرگەوە پێشمەرگە کە پێشی ئیطلاعات و ئیستڵاعاتی ئیطلاعات و سوپای پازاران کەوتووە هێنایەتی ناوچەکانی پێشان لێ کەوتێت دەناو ئەم کەمینە و گرتویانە و تا ڕادێکیش لێپرسنیان لەگەڵ ئاکرۆ لەکوێ هاتیت و بۆکی و ناڵین بڕۆیت و تازە و تازەمە کەشفەکەیت و ئەمە کەواتە ئەمە بەشێکی خەڵک ئەیزانی حیزبەکان بەرپرسن لەم حاڵەتە چونکە ئەوەی کە خۆی بە دۆسی حیزبەکان ئەزانی لە ناو هەڵەبجە هەمووی ئەوەی ڕەت کردوێتەوە بەلایەنەکانیان وتۆ نابێت لەم کاتا هێرش بۆ هەڵەبجە دەست پێ بکرێت یعنی ئەمە زۆر لە تەنزیمەکانی یەکێتی و پارتی و ئیسلامیەکان و هەمووی شایەتی ئەمە ئەدا یعنی پێش کاتێکە دەنگۆ هەبوو کە هێرشەکەیتە سەر هەڵەبجەوە تەنزیمات و ڕێخستنەکانی حیزبەکان لە ناو هەڵەبجە حیزبەکانی خوانیان ئاگادار کردووە کە نابێت ئەبێ ئێوە ڕێ بگرن لەوەی کە نەبن بە بەشێر لە هێرش بۆ سەر هەڵەبجە چونکە بۆ دەمانگ لەوە پێش کانیشقان ڕاپەڕین کانیشقان کە من زوو ئەبێ بچمەوە سەری لە ڕاپەڕین کانیشقانە بێویژدانی و یعنی سەداممان بینی کە چۆن هێرشی کرد سەر خەڵکی هەڵەبجە و دەستی نەپارێز بە هەموو چاوی وەسڵاحەیەک و وەلایە لە هەڵەبجەی وێران کرد و تەقاندیەوە بە TNT و شارەکەی وێران کرد و خەڵکەی ئاوارە کرد و خەڵکی ئەنفاق بۆیە خەڵک ئەیزانی ئەگەر ئەم هێرشە بکرێتە سەر هەڵەبجە ئەوە سەدام بێدەنگ نابێت تۆڵەی خۆی ئەکاتۆ لە خەڵکێک بە دیفاعک ئەمە یعنی لایەنە سیاسیەکان خۆشیان ئەمە ئەزانن یعنی بۆ نمونە لە بیرۆیەکانە بڕۆ بچۆ جەناب بخوێنیت و خۆ زۆر کەسیژی ساڵەوەچێ کە گوێ لە دەنگی نەخوێنیتەوە ئەڵێ کاتێکە ئێمە لە سەر و بەندی ئامادەکاریان بووین بە ئێرامەوتۆ کاکە بێ بەشی دانیشتوانی هەموو هەڵەبجە قیناعی دژە کیمیایی و دەرزی دژە کیمیایی لەگەڵ خۆمانە بەرین شەوکەت حاجیمشی لە کتێبەکە ئەڵێت یعنی ئەڵێ ئێمە لەوێ چەند بڵین چەند ترێلەیەکیان پێشاندان ویت شەوکەتی حاجیمشی درۆ ئەکا ببەخشە درۆ خۆ حناق نییە ئینسان بخنچێنێنە شەوکەتە حاجیمشی و کتێوەی کەی نووساگە
هەرە وەختە نووساگیسی نەوە شەژ ئازام نووسیوێتی ئەمە اتفاقن بە پێچەوانەی ئەوەی کە سابتی بکە شەوکەتە حاجی مشیر خەریکە ڕاستەکە سابتی ئەکا شەوکەتە حاجی مشیر وە بەرەی کوردستانی و تەمامە ئەو حیزبانە ئاگاهانە مردمە هەڵەبجیان گرت کە بکوژرێن کەواتە ئینسانە نادروست ئینسانە پەست تو خۆت خەریکی ساڵی 1970 نووساگە تو خۆت خەریکی ئیزعان ئەەکەی بەوەی کە تۆ ئەزانی حملەی شیمیایی یەکری سوال بۆ نەتێش خەڵک بڕۆنە دەر ئیستا ئێران قیناعی پێت نەدا بۆ نەدوت خەڵک بڕواتە دەر تۆ متمەن نیم خەڵکە کوژێ بۆ بەری پێئەگری تا ڕۆژی 16 بەڵێ بەتەوەجۆکەی کاکە خۆ ئەمانە توڕەهات ئەنووسن لەم کتێوانانە کەسێک نییە داگرێتە سەریانەوە بە سەفتە کتێوی توڕەهاتیان چاپ کردگە بزانە کاکەگیان من نازانم چەندی خوێنکار هەیە لەم کوردەواری داگیرکریاک لەلایەن عێراق لەم حەلیمە کوردستانە نازانم چەندی خۆی خوێندەوار هەست کە ئەم گشتە کتێوە چاپ ئەکرێ و سەرفی هەست کە چاپ بکرێ ئەم گشتە کتێوە بێسەر و بنەوە تەرجمە ئەکرێت و بیرەوەریە و تێتە دەرەوە ئەمە سەرفیشی هەست کەس پولی پێدەرتێرێت کەس ئەیسێنێن نا بوو ئەمانە چاپیەکەن یەک ذهنیت بەسبوومەکەن دوو خەریکن تەلەمبارە شتێکەکەن سێ گەرەکیانە سەنەدێکی تاریخی بەجێ بێڵێت سەنەدە تاریخی داوای قیناعمان لە ئێران کرد کۆ داواکاریەکەت کە کردێتە بە سوورەتە ڕسمی پاشان تۆ کردە ئێران نەیدا دەی بۆ هاتی بەرە بە خەڵکی گرت دەخۆ ئەزانی خەڵکی ئەمرێت بۆ هێشتت بمرێت بۆ خەڵکە نەگواستەوە بۆ بە خەڵک نەدوت چۆڵیکەن کارە تۆ ئەوە نەبوو تۆ مەشیە بەر لە حەملە بە خەڵک چۆن بە حیزبی دموکرات ئێژی بڕۆن چۆڵیکەن ئەوە ئێمە دوێکە لە قسە کتێوەکەی حاتە منبەریە وتی ئەندامێکی یەکێتی هات چەند ڕۆژ بەر لە حەملەکە بە ئێمەی وت دوو هەفتە بەر لە حەملەکە وتی حەملەکەین نزیکە حەملەکە بووە هاتەوتی چۆڵیکەن ئەی بۆ بە خەڵکی هەڵەبجەتان نەوت چۆڵیکەن مەگەر قەوم و کەس و کارتان نەبوو مەگە ئامۆزا و خاڵۆزاتان نەبوو ئەرێ خەڵکی نێوە حاڵیتانە ئێوە چون خاڵۆزاتان کلااوینیا گەسە سەران باوکتانی کوشکە دایکتانی کوشکە لێ ئەبورن چون خاڵۆزاتانە ئێوە چەندێک لەم دادگانەی جەهانە ئەبیسن خاڵ و تەجاوزی کردەوە خۆی زاکی خۆی چەندێ دیکتانە ناکرێت یعنی ئێمە کەی ئەقڵاگرین یعنی بووینەوە مەردەم واقعان بفەهمین ئەوەی وان نسبەتی قومێتی هەستەکمانە و وێرانمانەکات و کاولمانەکە و نابودمانەکە سزایی مەرگە من فکر ناکەم ئەمە بفەهمین بەڵێ فەرموو کاک فەرات بەڵێ جا ئێمە یعنی خەڵک چاوەڕێی ئەوەیە کرد کە سەدام دەستێکی کوشندە لە خەڵکی هەڵاجە بوەشێنێت چونکە یعنی خەڵک ئەیزانی کە سەدام لە هەڵەبجە پڕە و ببەخشن خەڵک بۆچی ئێشە چاوەڕوان بێ دەستێکی کوشندەی لێ بۆشێنێ چونکە وتمان تەوەجۆ بکە ئاگەکەن بێسە کاکە من وامە کرماشانە دانیشتبم لە خومێنی دڕەندەترمان نییە من لە کرماشان دانیشتبم ئەرتەشە عێراقی تێتە ژوورۆ بۆ ئێمە من بابایەکی سڤیلم وەزیفەی ئەرتەشی ئێرانە لە من دفاعکە مەسەلە نێژم مەسەلە ئێستا ئەرتەشی ئێران دفاعی نەکردێت دەرچووگە من ئێشێ محاکمە بکرێم یا ئافسەران ئەرتەشە عێراق کامیان من ئێشێ محاکمە بکرێم یا سەربازان کاکە من بوو خەڵکی شار کاکەجا من گوتم جەنگە جەهانیە دووەم لە شارە برلینە سوحا ژنەکانی ئەڵمان وانە باوەشی سەربازەکانی ئەڵمان ئێوارەوانە باوەشی سەربازەکانی ڕووس کاکەگیان مردمەکە کەوت کەسە ژێرە دەسە متەجاوزێکی تر نیروی فاتح هات کەسە ناوی شار چی بکە و مردمە چی بکە یعنی ئەمە کاکە من نازانم ئەو کوردە خۆی بۆ مستحقات چیشتە ئەزانیت سەدام حسێن بۆچی ئیشێک دەست بۆشێنی لە کورد ئەمە کام ئەقلێتە کێم ئەقلێتە بڵاوە پێکا کاکە ئەمە قسەی حیزبەکانە قسەی ئەم حیزبانە سە چاوەکەم بۆ من ئەمە نافەهمین مەگە عێراق ئەرتشی نەبوو مەگەر ئەرتشی پارە ناگرێ کاکە ئیستا پێشمەرگە مانگە چەندێکەگرێ 500,000 ملیۆنێ پێشمەرگایەتی شغڵی تروانیە ئیشەوانیە ئیستا نیرویە پەلاماری تۆ لە هەڵەبجەبا کەس لە تۆ تەوەقعەکە ئەسڵحە بگریتە دەسۆ ئەی کات ئەم گشتە ملپوتە پێشمەرگە چ کارەس مەگە کابرا مەعاش ناخوای 500,000 سێنێ و ملیۆنێ سێنێ بۆچی ئەم مەعاشە مفتە سێنێت
پیشفەنگ و پافەنکە بۆچی خەڵکی هەڵەبجێشی چاوەڕوان بێ ئەگەر ئێران حملەکەوە ئەیگری ئەمێشێ تاوانەکەی با بۆ ئیشی بیدا تەوەجۆ فەرمونون کاکە فەرهاد من ئەقڵم ئەمە ناگرێت و خەڵک هەڵەبجێشی بێن ئەمە بێژن خەڵک داستانە کانی عاشقان فەرقەکە داستانە کانی عاشقان داستانە ئینقلابێکی دەروون شەهریە و ئەویش فکرەکە کانونە ئەمە ئەم مەحەلەسەوە تێت ئاوە حەلیەکە جمهوری ئیسلامی خەڵکەگرێ سەدام حوسێن شۆفڕی پیاکێشی جمهوری ئیسلامی هاوینە پارەکە 1500 نەفەر بە ئامارە خۆی لە ناوی خیابانە کوشتی لەسەر گرانبوونی بنزین بەڵێ فەرموو کاکە جا کاک پێمان ئەوەی کە هۆکە یعنی ئەوەی کە خەڵک ئینتیزاری ئەوەی هەبوو دیسانەوە پەیوەندی بە ئەو ڕاپەڕینی کانیشقان چونکە من یەک خەڵ زۆر گرنگە لێرە ئاماژەی پێ بکەم لە ڕاپەڕینی کانیشقانە سوپای عێراق بەتەنها نەهات بە پەلەماری هەڵەبجە و خورماڵ و سەیساق و سیروان باتۆ بجارەکە بیخاتە ژێر دەسەڵاتی خۆی سوپای ئوردون و سووریای لەگەڵ خۆیان سوپای ئوردون و ئەزانم میسری هێنا ئوردون مطمئینم بەڵام بۆین یعنی سوپای ئوردون هاتە ناو هەڵەبجەوە ئەو ئوردونە کە دەراوسەی عێراقە سوپای ئوردون هاتە ناو هەڵەبجە و خورماڵەوە لە 1970 بۆ چووکە ڕێکەوتنێکی سەربازی استراتیژی لە بینی عێراق و ئوردون و یەک دوو وڵاتیکەیە هەبوو کە لە زمانی ئەوانە هاوکاری سەربازی بوو سوپای ئوردون هاتە ناو هەڵەبجەوە و یعنی سەرکوتی خەڵکی هەڵەبجەیە کرد بۆی خەڵک ئەم ترسی هەبوو جا من بۆ پرسیارەکەی جەناب بت کە خەڵک ئایا ئەیپرسی هۆکارەکە چی بوو ئەمالیات ئەمە هۆکارێکی ینی حیزبەکانیان بە هۆکار دەزانی هۆکارێکی کە حکوومەتی ئێرانیان بە هۆکار دەزانی کە هاتوو پەلەماری و شارەکەی تۆی داوە و شارەکەی تۆیش ئەبێتەوە بەشێک لە ناوچەی جەنگ و لە ناوچە جەنگی شاچی ڕۆدا کارەسات و کوشت و بڕۆدا بەڵام بەداخەوە کارەساتەکە یعنی بڵین بوو بە هۆکاریەوەی پەلەمارەکە ئێران بوو بەوەی ئەوەی کە تۆ شارێک جینۆساید کرێ چونکە ڕێگەزەکانی جینۆساید دەکرێت ئێمە سەیری بکەین چەندواکە چەند شێوازێکە جینۆساید کوشتنە دوورخستنەوەی دەست بەسەر لە جیاکردنی ژن و پیاوە دانان تەلەڤیزیۆنەکە بە شێوازی هەتا ئەوەی کە لەناو ئەچیت ئەمانە هەمووی لە هەڵەبجە لە دواتر دوای کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە بەسەر خەڵکە هات بۆیە بەڕاستی خەڵک یعنی ناڕازی بوو لە ئوردوگەکانە لەوەی کە ئەیزانی سەبەبەکە چییە ئەیزانی هۆکارەکە چییە چونکە خەڵک کە جەنابەت ئاماژەت پێە منەمێ پشڕاستی بکەمەوە خەڵکی هەڵەبجە دوای ئەوەی کە ئێوارەی 15 مانگ هەڵەبجە ئەیگیرێتەوە کەیتە ژێر دەستی سوپای پازداران و هێزی پێشمەرگەوە خەڵک ئەو ئێوارە هەڵەبجە چۆڵەکە زۆر خەڵکی هەڵەبجە شار چۆڵەکەن ئەچن بەرەو شاخەکانی دەوروبەر چونکە چاوەڕێ ئەوە یەکەن کە کارەسات ڕووما بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان و بە دەرەجەیەک هێزی پێشمەرگەی کوردستان بە دەرەجە 2 پازدار ڕێ لە خەڵکەگرن ئەیژێڕنەوە ناڵن نابێت بچنە دەرەوە لە شار ئێمە بخرن کاکە ئەمە بدە لە لای قیناعەکانی ئاغای شەوکەتە حاجی مشیر تۆ بە من بێژە ئەمە ئەوە ئەگرێت و یان نایگریت ئەو ئەڵێ بە حسابی خۆی من ئێران سوپای ئێران پێی پیشاندام لە کتێبەکەوا باسە کاکە ئەمە چەند بارێکیان پێ پیشاندام کەمە قیناع و دەرزیە بەڵام دواتر لە بۆمان دەرکەوتە نابەشی خۆمان و بەشی پێشمەرگە و هینە سوپای پازەران بووە و بەشی هاوڵاتیەکە نەبووە یعنی تۆ تەماشاکەیە ئیتر خەڵک چۆن نازانێت کێ لە پشتکارە ساتەکەوەیە کێچ ئەمەی بەسەرێنەوە کاکە تۆ لە ناو هەڵەبجە خەڵکی هەڵەبجەی ئەمە زۆرینەی شارەزای خەڵکی یعنی گوندەکانی دەوروبەری هەڵەبجە پێش 10 ساڵ داگین پێش 9 ساڵ داگیراون هەمووی خەڵکی دیهاتەکان هاتووە لە هەڵەبجات ئۆردوگای زۆرم لێ بۆ دروستکراوە لە کەم پادانراوە دوو ئۆردوگای گەورە هەیە بە دەوری هەڵەبجە زەمەقی و عەنەب لە ناو هەڵەبجە لە سیروانیش هەتە لە خورماڵیش هەتە باشە هەمووی خەڵکی دیهاتەکانەوە هاتوونەتە ناو شار و دەست بەسەر و بەجۆر لە جۆرەکان لە هەمووی شارەزای مەنتیقەیە هەڵەبجە شارێکیەوە گەورە نەبوو ینی بڵێن زۆرینەی خەڵک شاری چۆڵ کردووە بەڵام بە زۆریان هێنە ناو شار و ڕێگە بە کەس نادن بۆیە زۆرینەی ئەوانەی کە شەهید دەبن بەتایبەتی لە گەڕێکی سەراو ئەوانە ئەو خەڵکن کە هەنگاوی دەکەنیان هەڵگرتووە کە شار بەجێ بێڵن بەڵام کە کاتێکیان گێڕنەوەی ناوێرن هەنگاوی دووەم هەڵگرتنەوە بۆیە زۆربەی شەهیدەکان هەر ئەو کەسانە بوون کە ویسوانە شار بەجێ بێڵن من هیچ سوالێکە لێ بکەم ئێستا ئێوە دانیشتووی شارە هەڵەبجەوانیە بەڵام ئێستا شەڕی عەشایری یەکرێ لە هەڵەبجە
نالیسا بێدەنگە هیچ مثالێک بم بەڵێ ئێستا من بەم لە ئامۆزایەکی بیکوژم ئامۆزاکەی بە شوێنما ئەگەڕێ بمکوژێ بە دڵنیایەوە ئەی بەم لە باوکە یەکێ بیکوژم چی هەر بە هەمان شێوە بە دوای تۆڵای ئەگەڕێت یعنی ئەوانەی تیا ماوە هەنووز هەڵەبجە لە هەموو ناوچێکی کوردستان ئەوە هەرمەوە بەڵێ من گەرەکمە مشەخەسەن جنابە خەڵکی هەڵەبجەی وە لەسەر بەڵێ 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 تیا ماوە پەس بەڵێ باشە تۆ سوور ئەزانی ئەمە مۆبایلەی تروانیە وانێ مۆبایلە ئێستا من و تۆ سوور ئەزانین و ئەو خەڵکە سوور ئەزانی دایک و باوک و خۆشک و براو ئامۆزا و خاڵۆزا و پورزە عەشرەت و قەومی بەدەست بەرەی کوردستانی وەکو ژیانە سوال بۆ جورئەت ناکە هەڵوێست وەربگری ئەمەرەوە پرسیارێک ئێمە زۆر جاریکەین بەڵێ چون لەوان بەرامبەر بە تاکە کەسێک ئێستا بۆ من دەرکەوت ئەی ئەگەر من پیاەکی دەزوەشێن بم زۆر دڕبم بەم لە باوکە کەسێ بیکوژم زات ئەکەن بگەڕێن بە شوێنمە پێت وایە زاتەکەن بگەڕێن حتمما ئەوەیش ئەگەر کەسێکی هەبێ وەکو تۆ دڕبی ئەگەڕێ بەڵێ ئەزانی گەرەکمانە بەکوێ بگەین کاک فەرهاد ئەو پرسیارەی کە جەناب بەڵێ ئەزانم بۆ من سەیرە ئەم مەردمە قاتڵەکەی باوکی سوور خەیتە کەفی دەسی سێراکە خۆی گێژەکان و ڕۆی ئاسمان لایژێ ئەو جادە شۆستەکە نهاتووە بۆ هەڵبجە چون حەز ناکە ڕاستەکە ببیسێ حەزی پێ ناکە لێ ئەشێویت بەم مثالێکە بۆ بەم کاک فەرهاد دوو لە خەڵکی هەڵەبجەوە لە هەڵەبجەیەکە دوولەت کەوت پەرژینە قسەس تۆجۆکەی ناوی هەڵەبجەی سەوانناوە من مثالێکی ئیجتیماعی دەدەم من نازانم جەنابەت دیکتەوە لێ من ئینسانی وام چاو پێکەوتکە ئینسان هەست مەسەڵەن خۆشکەکەی دڵتەڕە ژنەکەی دڵتەڕە خەڵک پێیەژێت خۆی کاوە گێنێ تەکی کاورای تر قسە ناکە بۆ چون تااقەتی نییە مژنە تەلاق بە تااقەتی نییە بڕواژنێکی تر بخوازێ ئەم شەڕەی پێ ناکرێ دڵی واوە ژنەکەەوە ژنەکە دەپیایی تریش بێری وەسەری و بووی مهم پێی وام چاو پێکەوتکەم پێدوانیە خەریکە وامانە پێتیتە وامانە پێاتکە و ئەمە سەمەرەی ئەو ژیانی ئوردوگاسە بزانە کابرا هەست دە کەس لە عایلەکەیە کوژیانە هەر ئەو مابەسوو کابرا هەست 4 کەس کوژیانە ئەمەی کە 4 کەس لە عایلەکەی کوژیاگە بووی بووگەسۆ شۆهرەت ئەیوەنە تەلەڤیزیۆن نەک لەبەرەوەی کە تایبەتمەندیەکی واتیا تاڵەنتێکی واتیا بە قەوڵ خۆتان جیاوازەکەی ئەو وا لەوێ کە چوو 10 نەفەر لە خانەوادایان کوشتگەوە و تەنیامانەس و ئەکەوێتە بەرچاوی مردن ئەوە کاکە عەلیە کاکە عەلی 10 نەفەری مردگە خەڵکەی ناسێت و شۆهرەتە و هەڵەسن لە بەردەمی و ئەمە بووگە بە حەزەویستی کابرا تەمامە مهمیە خۆی لەوە ئەوێنێتەوە کار ئەو مابەسوو ئیتر فکر ناکاتەوە کە یەکێک لە وەزایفە ئینسانیە و ئەوەسە کە بڕوا بە شوێنە ئەوە بگەڕێت کە کێ وای کرد بەمانە وە کێ ئەم 10 نەفەرەی کوشت و کێ ئەمی تەنها کرد ئەو ئیستا بەمە فەخرەکە مەسەڵەن ئیستا کە باسی هەڵەبجە تێدینە بەرەوە خەڵکی هەڵەبجە ئێستێژێ خۆ ئێمە هەڵەبجە شیمیایمان لێ دریاگە خۆتۆ لێت نەدریاگە زۆر مهمە کە ئێمە شیمیایمان لێ دریاگە شتە قەشەنگێکە هەنی خۆمانە وە تۆچی مثالە دەم تۆ فکر ناکەی ئەم دیاردە لە ناوە مەردمە جێکەوتگە کاورا حەز ناکە بێژی قاتڵە باوکی کێس چون خەریکە پوڵ خوێنی باوکی ئەسێنی چون ئێستا ماڵێکی دروست کردە وە نەیگەرەکە هەڵوێست بگرێ پێدوانیە کاک پێمان ئەمەمە تۆ بۆ ئەو خوێندنەوە کۆمەڵ ناسیی کە بۆ کۆمەڵگەی بەشیان بەڵام من بەلام بۆ زۆر گرنگە چکە بەژی ئەمە ئەبی ئیشی لەسەر بکرێت
یعنی بۆ نمونە با من یەک نمونێ بۆ تۆ بێنمەوەی لە ئەڵلقەیەکەمی شاباست کردوت و کابرا هەرکەس مایکە چێتە بەردەستی ئەڵێ من ڕاپەڕینمان بۆ مە نەکرد و شۆشمان بۆ مە نەکرد. کاکە یەک دقیقە بەسە ئای کاروانە ئاریەوە اختارە ئاخرە بێتەربێتی ئەدامە بدەی ئەو خەمە دەرەوە هەر کەسێ حرمەتەم دادگا ڕانەگرێ خەمە دەرەوە ڕامین یاریشم بلۆکە خستە دەرەوە. بەڵێ فەرموو. جەناب دامەژت بۆ کردوت و ئێستا وای لاتۆ لە کوردستانە من سەی کەناڵەکانەکەم هەرکەس مایکە چێتە بەردەستیۆڵێ ئێمە شۆڕش و ڕاپەڕینمان بۆ مە نەکرد کە ئەمە ببین و ئەی پێشتر لەکوێ بوویت. لەوە ئەچمە سەر ئەوە کاکە ئێمە ئەوەی کە لە شاخ بۆ پێشمەرگە بوو بە هەمووی هێزە کوردیەکانەوە 12,000 پێشمەرگیان نەبوو 12,000 پێشمەرگیان نەبوو. لێرەوە بچم بۆ خاڵێکی کەم بەڵام بەس جاش ئەوەی کە جاش بوو و خەفیفە بووە و ناوی نووسراوە لە فەوجەکانە کە سەو ئەوەنە فەوج هەبووە لە کوردستانە 180,000 نەفەر جاش بوو لە کوردستانە. وەرە ئەمە بەراوردکە پێشمەرگە 12,000 و جاش 180,000. ئیتر جێش شعبی و ئیستخبارات و ئەمن و مخابرات و بەفرەزە خاسە و ئەوانیش وەرە بۆ حسابکە ئەڕا بۆ دەری 200,000. باش ئێسا وەرە بڕۆ سێری قایمەی خاننشینی پێشمەرگە بکە ڕۆشتۆ بۆ 180,000 و ئەوانە خاننشینی پێشمەرگە هەیە و کەمە ئەمووی پێشمەرگەی شاخ بووە. سەرەکەی تۆ 12,000 پێشمەرگە نەبووە لە شاخ بەڵام 180,000 پێشمەرگە خاننشین و معاشی خاننشینەکە بۆ تاکی ئێمە فێرە هەرکەس لەسەر حکم بوو دەست بگرێ بە سنگەوە و نانەکەی خۆی لێ وەرگێ. ئەمە ناتوانین بڵێ تهدیدیکەین چونکە کۆمەلگای ئێمە بڕۆ تەماشای مێژووی کۆمەلگای ئێمە بکە تقریبان تا ڕادێکی زۆر هەروە بووە چونکە دابڕاو بووە بێسەرکردە بووە خاکی پارچە پارچە بووە ناوچەی هەڵکەوتی جوگرافیەکەی وا بووە خێڵەکیەکەی وا بووە ناوچەی خێڵەکی بووە ڕێزعاشەتی هەبووە نەخوێناوار بووە هەمووی ئەمانە هۆکار بوون بەڵام وای لێ هاتووە یعنی بۆ نمونە ئێستا بە هەر نمونەکە زۆر وازەکەین کاکە ئیمڕۆ پێکەوتی لە سلێمانی و سنووری ئەم لە دەسەڵاتدارە زۆری سەوز زۆرین دەنگدان هی ئەوە پارتی کەمینی دەنگێنێت لە هەولێرێشە پارتی زۆری نێنێت و پێچێتی کەمینەی گێنێت کەواتە پێت ئەڵێ هەرکەس لە هەر شوێنەکە دەسەڵاتدار بوو خەڵک زۆرینەی دوایەکەوێت. ئیتر ئەم وێنە وەرە بۆ هەڵەبجە بچووکەرەوە بەڵێ قسەکەی جەنابتە کابرا سوور ئەزانێکی باوکی کوشتەوەی کابرا زانی کەس سەبەب بووە بەڵام ئەمڕۆ سیرەکان نانەکە لە مایە ڕستەکەی لە مایە یعنی لەگەڵ ئەم حیزبا بێت ژیانی مسۆگەرە ئێمە زۆر جار باسی ئەوەکەین یعنی بوون وای لێ هاتووە حیزبی بوون و ئەوە بۆ تۆ نەبوو تۆ مەبدا بۆ تۆ مصلحەت و بەرژەوەندی خۆی بۆیە بەداخەوە هەتا خەڵک بە دوای بەرژەوەندی خۆی بگەڕێ ناتوانانی حقیقەتە مێژوویەکە چییە باسی کات. ئیتر ئەمە بۆ هەموو تاکیجی کورد واریدە کەمینەیەکی نەبێت. ناخر ئەم کەمینە کاک فەرهاد مەشیایە ئەم خەڵکەی متەوەجه کردایە بزانە خەڵک عادەتەن نووسووە و حەزەکە بەم سکوونە و گەرەکی حەفزیکە ئەمە ماکیاڤێلیش ئێژێتی هەدەفە ئەم دادگا ئەمە بوو حەق و باتڵ لە بەرامبەر یەکتریا بێسن زۆر تەواو حتا تۆ وەختێ مەجبور ئەویت سفات بەی بە جبهەی باتڵ بێشەرەف نادروست و ئەنوا وەقسامە شتێک کە تۆ بەم زوانەی کە ئێمە قسەی پێەکەین ئەتوانێ کاورا تەکان با یانی یا برینێکی لێ بخاگەر بیخا کە تەکانی نادا جامعەیە کە دوو قوتبی نەکرێت و حەق و باتڵتیا تعریف نەکرێت و جامعەی جێگەی زندگی نییە تۆ ئیشێ بزانی تەعاتر و نەمایشە هەڵەبجە یا ئیشی یەکبار بۆ هەمیشە کۆ بکرێت و فەرامۆش بکرێت و بە ئەو خەڵکە جۆرێکی تر بەرخورد بکرێت یا ئەو خەڵکە یەکبار بۆ هەمیشە ئێشێ بەرامبەر بە خوێن عەزیزەکانی خۆی ژیانە لە دەستچووی خۆی هەڵوێست وەربگرێت. بزانە من لەگەڵ ئەوانیم کە لە ناوی فەسادا هاودەسە جەلاد بی هەنا ئەڕێنت لە بەرامبەر جوولەکەکان و سەرانە جوولەکە میسیا 2000 تۆهمەتیان لێدا لە لەشفرۆش و فاحەشە گرتگە تا ئەنواوە قسامی تۆهمەتی کە لە هانا ئەڕەنتیاندا بۆ خاتری ئەوەی وتی سەرانی یەهود دەستیان بوو لە ناوی ئەم کارەتەکە ئاڵمانە
ئەوەی کە بە یەهودیەکان کریا بەڵێ سەرانی هۆڵۆکۆست. یەهود و یەهود جەهانی دەستی بوو لەم کارە. بزانە جامعە زمانی جامعەکە قەپکا بە خۆیە، ئەوانەی ئەمڕۆ سکووتیان کردە و هەڵوێست هەڵناگرن ئیمتداد جنایەتن بەر عەلەیها هەڵەبجە. ئەو ئینسانە ئیتر قوربانی نییە، ئەو ئینسانە خۆی بگەسۆ جەلات، خۆی دەسی وای لە خوێنی خۆیان و خۆی لەسەر سفرەی جەلادە دانیشێ. تەوەجۆکەی کاکە فەرهاد عەزیز، بۆ من جێگەی سوالە کاورا چۆن خیرەتیشی هەسوو من ئامۆزایەکی بکوژم ئەنەوێ لە ئەسڵحە و ڕەگەملی ئەداتە دەرو ئێستا بە بەرچاوی منەوە بۆ مشتی دولار و ئەم مشتە دۆلارە بیکاتە دەستکێ تەڕەپیاز و دوو گونی فاسۆلیا و گونیە برنج ئەم ئینسانە پێنیا بەسە سەر خوێنە عەزیزترین کەسەکانی. ئەمە بە کامە پێوەرە و بۆی ئینسانی دێتێ. بزانە من ئەوەی کە تۆ خوا دروست ئەکا و بوونەوەرێکی تو هەنێ ئەحساسە واتیا و هەنێ هەستوەس و چاو ئەبینێ و گوێت ئەشنەوێ و دەمت تام ئەکا و دەمت قسە ئەکا و نیازی جنسیت هەست و خۆت زیا ئەەکەی ئەمە زەحمەتە تۆ نییە، ئەمە بوونەوەرێکی وا دروست کریاگی. ئەی تۆ بۆ ئینسان بوونە چی ئەەکەی؟ یعنی ئەکسەریەتە ئێمەمانان زاهرەن فقط برسیەتی معدەمان فشارمان بۆ تێرێ ئەفەهمین برسیەتی چیە، ئەنای بشمانە نەئەفەهمین. ئەمەی کە ئێمە نافەهمین بەردەوامیە جینۆسایدە کەس. ئەمە ئەو ژیانە ئوردوگایەسەوە کاک فەرهاد باسیەکە. ئەها مەردەمەکە یەواش فێرە سواڵکردنەوەن، یەواش فێرەون چۆن یاری بکەن لە نێوانە جەلادەکانە، یەواش فون بەر لەوەی کە قسە بکەنتەکە تەرەفات چۆن قسە بکەن کە بایعیەکان پێبا، ڕۆنەکان پێبا، نانەکان پێبا و چۆنیش قسە بکە وەکو ئەوانەی کە گەڕانەوە کاکە مستەفای حەمەنووری وتی من قاچم نەخستۆیتە ناوی خاکی هەڵەبجە چون حازر نەبووم بڵێم باوکم تۆپە ئێران کوشتی، حازر نەبووم قسە بکەم. وەلێ ئێستا من ئینسان ئەوێنە من یەکاتە پوتێژی چوومە وتم باوکم تۆپە ئێران کوشتی تاقانەی بیت نەفەریشە. من ئەو ئینسانە بە ئینسانە مکەڕەمێک نازانم، بە قوربانیشی نازانم، من ئەوە بە قوربانی نازانم، من قوربانی پەروەر نیم. ئەمە فەرهەنگە یەهودی مەسیحیە وا کوڵەسوج و کوڵسوج ئەگەڕێت یەکێکی تر وەکو مەسیح بدۆزێتەوە کە قوربانیە بووی بگری. ئەمە شیعەبازیە وا مەزڵومیەتە حوسێن بدۆزێت و دوای حوسێن کە ڕێوی بێرێتە دەنە خۆیانە و بگریت بۆ حوسێن. وەختێکیش حوسێن بوو کەس نەوە لێوانێ ئەو باتە دەسیوە. تەوەجۆکەی کاک فەرهاد بۆیە مهمە کە من بزانم خەڵکە ناوە ئوردوگا چه هەڵوێستێکیان بوو. ئەسڵەن هەڵوێستیش ئەزانین چی ئێمەی کورد یا نازانین. بزانێ ئێمەی کورد پێمان ناخۆشە پێمان بێژن درۆزن، ولی ئێژن جنایەتکار حەزی پێەکەین نافەهمین جنایەتکار چێکی چون تایسە دوو جنایەتکار پێسی نەگیریا کەسۆک بەفەهمین جنایەتکاری ئەنی چی تەوەجۆکەی. ولی وەختێ پێت و درۆزن ئیتر ژنی پێ نادەن، ئەرێ ژنی پێ نادەن، بۆیە ئەوە ئەفەهمێ پێی بەرەخوا ولی پێشی جنایەتکار پێی بەرناخوا. فەرموو کاک فەرهاد من مهمە بزانم لە ئوردوگا چه خەبەر بوو، هەڵوێست مردم چ بوو؟ هەڵوێستی مردم وەکو وتمان هەڵوێستێک نەبوو، یعنی کە تۆ بڵێ ڕاپڕین و ئەوە یعنی لێت نەشەرمەوە، یعنی حیزبەکانیش خۆیان تێنێگەیان لە خەڵک. یعنی من باشە من سوالێکم هەست، کاورا کەنیشکێک بوو ئەوسا دەسا حەیوی بوو گەرەکس بوو بیخوازی دەبواە مامی و خاڵی و ئامۆزایی و پوزایی و هەمویان ڕازیکەی تا بیخوازی. باشە ئێستا ئەم مردمە چوار دانەپیاگیتیان نییە دانیشە قسە بکە بۆ ئەم مردمە، چوار پیاگیتیان نییە بۆ ئەم مردمە قسەیە بکە نییە نەمانە باڵێ جالبە تا بفەهمین ئێمە جامعە نیەینها نە کۆمەڵگاین نە جامعین هیچ نیین پەرش و پەڵاکەندە فقط لێمان ئەکوژن تا کاولەوین. بەڵێ فەرموو کاکە. بەڵێ ئەوەی کە من لە یادم بێت یعنی هیچ حیزبێک لە سەریاسا کە ئێمە لە سەریاسا بووین خۆی نێکرد بە خاوەنی وەزعەکە. یعنی من بۆ خۆم نایەتەوە خەیاڵم حیزبێکە هات بێت چوار نەفەری کۆ کرد بێت و یان بەرپرسێکی حیزبی هات بێ کۆبوونەوە بە خەڵک کرد بێ، چونکە بۆ وێنەکە لە بەرچای خەڵک ئەمە بوو کە دەستی خەڵک بڕا و بازنی پێشمەگە دەستی خەڵکی بڕی و بازنەکەی بردووە.
گوارەیە لە یوافرەتا داتڵیشاندۆ و گوێتە داتڵیشاندۆ و بردوێتی تاڵانی کردووە کابرا سەلاجەی کردووە بە کۆڵە و لە کۆ بۆ شۆ بڕوتی کابرا فەردە گەچی هەڵگرتووە نازام لە کۆ بۆ شۆ بڕوتی وای زانیۆ فەردە ئاردە دوزیێتی یعنی ئەم وێنانە لە بەرچای خەڵ لە ئوردوگات تۆق ئەکران و ناو خەڵکی ئەوەی کە تۆزێک ئەیتوانی قسە بکە بۆیە حیزبەکان کەس نەهاتە پێشۆ خۆی بکە بە خاوەنی نەقەزیەکە نەقسە بکە نەخیتابێکی هەبێ نەگفتوگویەکی هەبێ هیچی نەبوو ئەمە وای کردبوو کە ئیتر تۆیش دەست بەسەری لە ئوردوگایەکە و خەڵکی ئێمەش یعنی جارێکی کە بە جۆرێک نێ ئەتوانی خۆی داڕێژە چونکە بەڕاستی خەڵکیش لەوێ هەندێکی گرفتار بوو ینی بەوەی کە تۆ بێنە بەرچای خۆتەوە کابراایەک هەموو زیندگی خۆی بەجێشت و بەدەستی خاڵی دەرچووە کابراایەکە هەیە لێرە کار بەدەست بوو لەوێ بە پیاوی ئیستخبارات و مخابرات هەر ڕۆژی بەرەلایەکی ئەبەن جۆرە یعنی جۆرە شپرزەییەک ڕووی کرد بۆ کۆمەڵگا جۆرە شپرزەیە ڕووی کرد بۆ کۆمەلگا بەس لە خەیاڵی ئەوە بوو کە چۆن لەمە دەرچێت و بگەڕێتەوە هەڵەبجە و جارێکرد لە هەڵەبجە ژیان دەست پێ بکاتەوە یعنی هەموو ئاواتی خەڵک و بیری خەڵک و بەندێشەی خەڵڵای ئەوە بوو کە جارێکە بگەڕێتەوە لە هەڵەبجە ژیان دەست پێ بکاتەوە چونکە ئەو هەموو بیرەوەریەکان و یادەوەریەکان و وێنەکانی لە بەرچاو تەنا هەڵەبجەیە هەڵەبجە ئاواتی ئەوە و ئەیزانەی کێ سەبەب بۆ نایژوێری قسە بکە بە کوردی مختصری ئەمە یعنی گوێنە گەورەکان و وێنە تەواوەکانی ناو ئوردوگایە بۆیە هیچ هەڵوێستە نابینیت هیچ کاردانوێ نابینیت و هیچ حیزبێکیش خۆی ناکا بە خاوەنی قەزیەکە و بێ 4 نەفەر کۆ کاتەوە هەتا ڕێخستنگی خۆیشی بکات بەڵێ ئەو ڕۆژنامە نگار و من ئیستماش هاکەم گشتی لە هەڵەبجە ئیدعایەتی ڕۆژنامە نگارە و کۆمەڵی ڕۆشنبیران و گە و یەکێ لە پەیمانگای هونەرە جوانەکان بووگە و ئەم گشتە کە لە زلە ئایستا کاورا خەون بە پەپولەوە ئەوێنێت و نان ئەچەقێنێ بە هەنگووی ناو لە خیاڵی شەوێکی تەزیوی بەزیوی نازانم چی ئاقسە ئەکا ئەمانە لەکوێ بوون وانەکوێ ئەمانە هیچ بەتاکیت شوێنە بۆشە و کەس خۆی ناکا بە خاوەنی قەزیەکەم بزانە خیلی مهمە تۆ بفەهمی چه اتفاقی لە ئێمە کەفتگە ئێمە چین مردمێکی بێبەر و دوایین ئێمە هیچ تعبیرێکمان لە جنایەت هەست ئێمە هیچ ڕەحمێکیشمان هەست عەواتف بەشەریشمان هەست دەمێنیسە 6 نەفەر کوژیاگەوا مەوردگای سەریاسە باوکم مردگە کەسم مردگە ئامۆزان مردگە خاڵۆزان مردگە خۆم تاکوتەنیاوە مەوردگای سەریاسە دنیای غەم دەربەدەری ئاوارەی بیریش لێ یەکەمەوە کێ قاتڵی ئەمانە سەر بیریشی لێ یەکەمەوە فکرێ بە حاڵی قاتڵەکان ئامانەکەمەوە چۆن مردم گشتی فێربووگە ئێژێ هیچمان بۆ نەکریاگە و شۆستەمان نییە و معمەلی توتونەکەمانی ئیتر نییە و پارە نییە و چۆن ئەمانە ئەزانێ وەرێ چۆن ناتوانێت خوێنخوایی بکە چۆن کاورات دەست بۆی مامرێکی بکوژی ئەنەوێ لە کڵاشینکۆفێ بۆت دوێکە لە بازاری سلێمانیە لەسەر شەڕی 2 مناڵ لە گەڕێکێکی سلێمانیان 2 بنەماڵە داگیانە لە یەکترێکێکیان کوشتگە شەڕی 2 مناڵ چۆن خەڵک ناتوانێت بەرامبەر بە کوشتنی شارێک سەرزەمینێک مردمێک هەڵوێست وەربگرێت تەوەجۆکەی کافرات ئەمانە سوالن بۆ من سوال فواد هاتە سەرە وتی من لەم سوێدە شتێ فێر بووم ڕوویم ئیجازەی ڕاوم گرت سیلاحم سەند بڕۆم ڕاوکەم من وەختی ئەم کارم کرد تازە فەهمیم ئەمانە سیلاح بە تۆ ئەدەن و ئیجازەی ڕاوکە ڕاو نەکەی لەبەرەوەی ئەوەنە یاسایان دانیاگە تۆ هەر فرسەتی ڕاو ناکەی ناتوانانی ڕاوکەی تەوەجۆکەی من نازانم کە ئەمە لە قاوەی نیاگە سەقەی ئێمە ولی من هەرچی ئیستا ئەگەڕێم بە ناوی ئەم خاتراتە ناوە ئوردوگا بەشک و 4 نەفەر بەیەک و کۆبوونەتەوە و گەرەکیانە خاتراتە بنووسن ئەمانە نەفەوتێ چون هەنووز معلوم نییە ئەم خەڵکە چی پێیتی دێم خەڵکە بۆ دەرچوو لە هەڵەبجە بۆ گەرێکی بڕاتەوە هەڵەبجە کێ ئەمانە هدایەتەکە کێ ئەم قسە خاتە دەم مەردەم فەرمون کاک فەرات بەڵێ ژیانی ئوردوگا
بۆ ماوەی 6 مانگ خەڵک تا 7 مانگ خەڵک لە ئۆردوگای مایەوە چونکە هەمووان نەزانین سوپای ئێران 6 مانگ لە هەڵەبجە مایەوە دواتر ڕێکەوتنی هەشتی هاتە پێشەوە کە بە بڕیاری نەتەوە یەکگرتووەکان ژمارە 598 ناوبانگی دەرکردەوە 598 کە ئەو شەوەی کە عێراق و ئێران ڕێکەوتن ئێمە چاک لە یادمە ئێمە لە سەریاز بووین وەکو وتم سەریاز کارەبای نەبوو ئێمە لە بەردەمی چرا و لە بەردەمی لۆکز و ئانە دانیشتین لە منتیقەی شمشێر و ئەوانەوە تەقە دەسی پێکرد تەقەی خۆشی بە ئاسمانە ئیتر بەپەلە خەڵک و هاوبوو چییە لە ڕەبایەکانی ئێران شەوردە لە تەقە دەسی پێکرد و تەقەی خۆشی بۆیە خەڵک ڕادیۆ کردەوە ئەو شەوە وتە ئەوە شەڕی عێراق ئێران ڕایگیرا شەڕ ڕاگیرا و عێراق و ئێران ڕێکەوتن و کۆتایی بە شەڕی 8 ساڵە هات هەر ئەو شەوە کوڕێکی خاڵم ڕێوار هەر ئەو شەوە لەدایک بووی سازم لە ناو لایڤەکایە چونکە شجاری پێشوو هەچەند کۆمنتم لا بردووە کاک ڕێوار ئەو شەوە لەدایک بوو لە ئۆردوگای سەریاز لە شەوی 8 ئەو شەوەی کە ڕێکەوتنی عێراق ئێران کرا کە بە بڕیاری 598 ناوبانگی دەکردووە دیارە ئەمە وای کرد کە ئیتر خەڵک ئومێدێکی بۆ بگەڕێتەوە کە وەڵا ئەگەڕێنەوە بۆ عێراق و لە ژیانی ئاوارەیە ڕزگارمانەوێت و یعنی هەڵەبجە ئاوادانە بێتەوە مامێکی دایکم هەبوو بە ڕەحمەت بێت پیاوێکی قسە خۆش بوو زوو خۆی کۆکردۆ دەنگۆیەک بڵاو بوویەوە لەگەڵ ڕێکەوتنەکە وتیان ئەفواتێکی سڕی هەیە یعنی سەدام ئەفواتێکی دەرکردووە هەر لەگەڵ ئەو شەوەی کە ڕێکەوتون ئەفواتێک هەیە و ئەفواتەکە سڕیە یعنی نەدراوە بە ئێلام و دەنگۆیەکی وا بڵاو بوویەوە ئەو زوو خۆی کۆ کردەوە وتی کاک من ئەچمەوە بۆ عێراق تۆ کاکە دەسە با بزانێ ئەم خەڵکی ئێمە چەنی کاولە ئەفواتە سڕی یعنی چی دەمن ئەگەر ئەفوات ئەدەم بۆ سڕی ئەیدەم بۆ سڕی وایە کورک تماشاکە کاکەم مردمی ئێمە عەجیب ئێژی تۆ لە قەبرستان دەرە هاورد بن تۆ چۆن ئەقڵاگرێ کاورا بۆ ئەفواتەدا بۆ بە سڕی ئەیدا وایە چی ئەمانە خاتە ناوە مێشکە ئەم مردمە کە ئەم مردم ئەم قسەت کرارە کاتوە بەڵێ فەرموون بەڵێ ئیتر خەزم کە سوکار بەم مامی دایکمیەوەت کاکە دانیشەوە مەچۆرەوە جارێ با عەفوا دەگەر هەیە با وەکو جەناب بە ئاشکرا بێت و بدرێ بە ئیعلام وتی مردوتان برێ کاکە من ئەچم دارە بڕمە تا وێنە بام چ دار بە بڕم و خانووەکەم خانووی گڵە و تێکی هەموو تۆزە تامیری کەم بۆ ئەوانە ئەلمویم کۆمەڵێک ماڵی زۆری هەڵەبجەیی دوای ئەم دەمبانگە شەکەوتن کە گوای ئەفاتێکی سڕی هەیە و ئیشی پێکرێت و هەرکەس بڕاتە لە فترایتر حڕە لە عێراقا ئەمانە هاتنەوە و ئیتر هیچ خەبەرێک نەبوو لای ئێمە کە چیان بەسەرات گەشتنەی کوێ چوونە هەڵەبجە چوونە کوێ ئەمە تەبعەن لەو سەروبەندەی کە ئیتر وتمان دوای ڕێکەوتنی عێراق ئێران ئێوەکو ئێسەش نەبوو هۆکارەکانی پەیوەندیکردن و تەلەفۆن و ئەنتەرنێت و بینی دووڵاتی شەڕەوە هەمووی ساڵێکی وەساو و کەس خەبەری لە کەس نییە کۆمەڵێ ماڵی هەڵەبجەیی گەڕاونەوە و ئێتی خەڵگوتی کاکەوان ڕۆشنەوە و تاو نەجاتیان بوو لە ژێنی ئاوارەیە و هەندیان کێشا بە دەست و قاچیانە شەڵ ئێمەش لەگەڵ ئەوانە بڕۆشتی نایە و دەنجاتمان نەبوو لەم وەزعە خۆ ئێمە هاوینەکەمان تێپەڕاندە بوو یعنی باسی ئەوەیش بکەین هاوینێکی گەرمی ناو خێمە ئەگەر چی ئەمە باسیەوەکەین سەریاز شوێنێکی فێرکە بەڵام هاوین کە هات لە هەموو شوێنەکە تۆ لە ناو خێما بۆ لە وەسایل لە بەردەستانە بێت گەرمە یعنی گەرمایەکی تاقەت پڕوچێنی ژێر خێمە جا خێمەیش خۆتەزانی کە تۆزە خۆر لێدا ئەو خێمەی ئاوارە بۆوانە ئەو کاتە نەوێتەکەی وا بوو بۆنی دەرەکرد یعنی بۆنی گریس و ڕۆنێکی وای دەرەکرد کە تۆ لە ژێرە بێت تاقەت و هەسەکردی تر ینی بۆنێکی ناخۆشە و ئەوە ئێمە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لەوێ بووین جەژنی ڕەمەزان و جەژنی قوربان لەوێ بوون بەڵام جەژن چی جەژن هەمووی تەعزیە و شین و شەپۆڕ بوو چونکە خەڵک ئازیزانی لەدەستدا بوو خەڵک بخاوەنی کۆمەڵێک بەسەر هاتی ناخۆش و گرفتاریە و بەو جۆرەی تر تۆ کە ئاوارە ئەبیت لەزەت لە خۆشیەکان نابینیت
کاکە من سوالێک بکەم لە جەناب بەڵێ. کاکە بزانم مەجموعە یەهودیەکان دوای داستانە ئاشویتس و دوای تەواوبوونە جەنگە جیهانی دووەم یەکسری کۆنفرانسکە لیاندانیان ئەزانی یەکێک لە سوالە گەورەکانیان چوو لە خوای یەهود سوالیان ئەوە بوو خوای یەهود لەکوێ بوو وەختی ئاڵمانەکان وایە نەکرد بێن سوالە مهمێکە چون ئەمە تۆ ئەواتەوە سەرە مەسئلەیە شەڕ وا لە جەهانە هەست خەیر وە شەڕ ئایا خوا دروستکەرە شەڕیشە ئەم جەهانە خوا شەڕیشی تیا دروست کردیان سوالە زانی چیە بۆ من جالە بە ئێمەی کورد لە هیچ بەشێکی جینۆسایدێکا کە کریاگین یەک سوالمان دروست نەکردبێ زۆرتەوە یەک سوالمان دروست نەکردبێ تا مەسەڵەن کورد بێژێ ئەرێ ئەو ڕۆژە خوا لەکوێ بوو هەڵەبجە بوو ئەنفال بوو مەسەلەن سوالکە مەسەڵەن چوار مەلام سوالەکە نییە ئەم سوالە نییە سوالە ئیجتماعی نییە سوالە ئینتقام و تۆڵەسەندن نییە هیچ فقط ئەگرین باوەڕکە من فکرەکەم درۆژەکەی نەگرین یعنی من ئەمە نافهمم چۆن من ناپرسم چێ قاتڵە ناپرسم بۆ ئەمەلیاتکە ناپرسم چۆن ئەڕۆمۆ تۆ لەو لاوێژی سەدام حوسێن جنایەتکار بوو لەو لاوێژی ئەفوات با بڕۆمۆ دێ تۆ چۆن ئێعتما دەکەی بە ئەفواتە کابرای جنایەتکار ئەفواتی سەڕیش بەڵێ ئەسا ئەفواتە ڕسمی لە تەلەڤیزیۆن نابیژیتی جمهوری ئیسلامی 50 دانە ئەفواتی داوتی بێن و لە ئەحمەدی نژاد و دای کەس نەچوو تۆ چۆن ئێژی سەدام حوسێن دەڕەن دەچوو ئەفواتیش ئەدا و ئەڕۆیت و جمهوری ئیسلامی ئەفواتی دا جەماعەتێک لە لای ڕۆمادی بوو نهاتنەوە تا ئەم ئاخرەی 2003 وەخت و کاول بوون کە خۆیان کرد بە ئوردن و مردن و بڕێکیان هاتنە باریکە و ئەمانە من سرم سوڕ ئەمێنێ لەمەی کە چۆن ئەم مردمە ئیستە گشتی پسپۆڕە و زاناس و تێگەیشتووە دانێکی تیانی ڕەحبەریەتی ئەم مردمەکە و حیزبەکانیش لە دوور و وێسیاگەن هەروانەی کە خەڵکەکان کوشکە خەڵک نەهەڵوێستەگرێ لە بەرامبەریانە لە بەرامبەریان ناوێست دێمانە چۆن شۆڕشن کوردی بووگن چۆن ناتنە سولاغام مردمە جنابە فەرمووی جەشنە دەی مەلای مزگەوتەکە لەم جەشنە و لەم پرسە باسی چیە کرد ئاغا من پێتێژم شێعە ئەڕواتە ئەوێ باس ئەکا یەزید خراو بوو تەوجۆکەی خاندانە خولەفا خراو بوون جمێنیان پێ ئەدا لە نەشۆ و نەڕۆ تا حوسێنیان وا پێ کرد ئەمان کێ هەڵوێستەگرن بەرامبەر بە کێ ئیسە پرسەدانێ بزانە کاورا هەڵەگەڕێتەوە ژێ لە خەڵکی خۆمان سەخت مەگرە خەڵکی ئێمە بەڵبەختە کاکە خەڵک ئێشێ لە ناوی مەئاسات یا بەفەهمێ چە اتفاقێکی پێکەوتگە هەڵسێتەوە وانییە تەمامی پێشکەوتنەکانی دنیا لە شەڕ دروست بوو گەوانییە ئەمە شەڕی تەرین کالای دنیاس ئەم مۆبایلە بە کامێراکەیوە بە GSP-یەکەیوە وا لە ناویە بە ئرتباتە ماهوارەیەکەیوە تەمامە ئەمانە ئەچیزەی شەڕۆ بن ئێستا کریاگەنە مۆبایلەوانە دەستی میتوە تەوەجۆ ئەفەرمووی کاکە فەرهاد پس من ئێستا بۆ مهمە ڕۆژت جەژنەوە خەڵک ئەزیزی مرگە خۆ کەچی ئەڕوا ئەگریت مزگەوت چییە مردم جەمبووگە چییەکە نوێژەکە شکاتەکە لەخوا ژێ خوا تۆ لەکوێ بووی وامان لێ هات چی ئەکا کاک فەرهاد من سوالم هەدا خەڵک چی بەڵا فۆمزانی ئیدامەیەکە وەڵا من گەرەک بزانم خەڵک ئەسان فکری شەکات و بەڵە وەکو مزگەوتی تیانە بوو ئۆردوگاکە ئەوەندەی من لە یادم بێ ئۆردوگاکە مزگەوتی تیانە بوو بەڵام وەکو تۆڵی خەڵکی ئەمە هەموو شتەکانی تەناشین و ڕۆڕۆیەکە و یعنی ئەمە نەریتێکی خراپە ینی قەت بیر ناکەینەوە هۆکار چی بوو سەبەب چی بوو کێم هۆکار بوو بۆچی وامان بەسەرا هات ئەوانە با من یەک نمونە بۆ تۆ باسکەم
یعنی حیزبەکان خۆیان نەکرد بە خاوەنی خەڵکەکەش لە ئۆردوگا وەکو پێویست یعنی کەس نادبن ئەو شەوە کاک مستەفا وتی مام جەلال وتی ئێمە پاری ئۆردوگەکانیشمان سێبەرەکەیشمان داون باش نەک ئەمە یعنی خەڵک لەم لێ قۆمانە و لەم لە کار ساعتەیە کە بەسەری هاتوو ماڵی وێران بۆ دنیا دیاتێکۆ سێرەگەن لەوێژ هەندێک جار سیلا حیزبەکان دروست ئەبوو ێبا بە تۆ 4 ڕۆژکەی تۆ بۆ عێراق حیزبی چی تۆ کەی حیزبیەکە حیزبی بدانشی لەوێ یان تەوەڕعاتی بۆ حیزب کۆ کردەوە یعنی من نمونەیەک بۆ جەنابەت باس بکەم ئێمە لە ئۆردوگای سەریاس بووین وتیان کاکەوە شەڕی خواکوورکە پارتی شەڕێکی هەڵگرساندووە لەگەڵ حکوومەتی عێراق و داسانێکی گەورە تۆمارەکە و ناوی شەڕی خواکوورکە باش سەی کۆمەڵ هەڵبجەی خۆمان یعنی کۆمەڵ هەڵبجەی ساڵەوە چەندێکیان لایڤەکەی گویان لێبێت کەوتن ماڵە ماڵە گەڕان پارەیان کۆ کردووە لە کاکە بۆ شەڕی خواکوورک لە خەڵکی ئاوارە ماڵ بە ماڵ ماڵ بە ماڵە گەڕان پارەیان کۆ کردو بۆ شەڕی خواکوورک ئەندامگیری حیزبایەتی دەستی پێ کردبوو لەناو ئۆردوگاکانە لەجێ ئەوەی خەڵک بێت یعنی ئەوە بکات حیزب بێت داوای لێبوردن لە میلەتەکە بکات کە چی بەسەر هاتووە خەڵک ئاهات داوای ئەندامبوونی بۆ کرد لە تۆ ئەکرد بۆ حیزب بوونەکە یعنی ئێستا لەو چە زۆر کەس گوێ لەم قسانەی بێت و زۆر کەسی شایەتی ئەمە بە کە چۆن یعنی لەناو ئۆردوگاکانە منەوە خۆم بە چای خۆم بینیمەوە و لەوە چی یەک دوانێک لایڤەکە ئێستا شاید من کە گەڕاوە پارەیان کۆ کردێتەوە بۆ تەبەڕوعاتی ئەو شەڕا و بۆ ئەوە کە با ئێمە ئەوە لەناو نەچی با بە مجارێت لە ئۆردوگاکان خەریکم خۆم لەناو ئەچم لەناو چوم نیوەی ماوەتەوە هیچ مەسیرێکی دیار نییە بەرحاڵ مەبەستمە بڵێم ئۆردوگا یعنی هیچ داهێنانێکی لە فکری خەڵکان نەکرد بە جدی یعنی هیچ گۆڕانکارێکی لە زیینێتی خەڵکا دروست نەکرد هەر بەو تاس و حمامی خۆی بیەکرۆ کە پێشتت پێی بەهای بووە ئەی من کاکە خۆ ئەبیسم هەرکە خۆی معڕەفیەکات هەرکە قسەکە مامۆساس من ئەوەی چاوم پێەکەوێ مامۆساس تا دروستە ئێتە نازانم مامۆسای چییە ئەم گشتە مامۆسا ئێشی دەیدانێکیان تیا هەڵکەوتوویە کاکە هێشتی بێژیت بزانە تۆ ئەسەن بۆ ئەڕۆیتە ناویان حیزبانە بۆچی بۆ کوردایەتی وەزیفەی کوردایەتی تۆ ئیستا ئەمەسە بزانی بۆ واتەلیاتکە تۆ نەبۆ کوردایەتی ئەڕۆی تۆ بۆ ئەڕۆیتە ناوەم حیزبانە بزانە من خەریکم حەیرەت ئەەکەم لەوەی کە 33 ساڵە ئەوەنە دەرمۆردە هەڵەبجە ئامران و ئامرانە هەڵەبجە نووسیاگە خڕیان کرد و نیانە ناوی سەدام حوسێن خۆیان ڕاحەت کرد با بزانین سێچت مشتەرەکە سەدام ئینتقامی لێمانەسن سەدام زۆر دڕندەیە و ئەمانزانی وای پێمانە کرد سەدام وای پێمان کرد سەدام ئێدام بوو تەمام ئەمە خەتابی گشتیە و لە پشتی ئەمەیشا فرمێسکە فرۆشێت و بدابین و فرمێسک داڕژێنین و دوو دانە گۆرانی ئەحمەقانە بێژریاگە بۆ ئەم هەڵەبجە دوو گۆرانی ئەحمەقانە یەکجار ئەحمەقانە و شعرەکەی شێرکۆبێکەس کە من دەفعەیە خوێندبەوە حاڵە خراو ئەوێت لە خاچومارە کاگەر فرسەت بێ دەفعەیە تەرێ خوێن حاڵە خراو ئەوێ لە میزانە حماقەتە ئەم ئاغا لە ئەم شتەی کە خەریکە بەحسیەکات ئاغای شاعرە گەورەی کوردێ حیزبی خب ئێمە وانە ناوی ئۆردوگایەکە مردمێک کە دەوڵەتە ئێران معلوم نیە چی پێیەکات خۆی ئایندەی خۆی نازانێت خۆی نازانێ بۆ ئایلیاتکە خۆی نازانێ بۆ دەرچوو خۆی نازانێ بۆ ئەگەڕێت و خۆی نازانێ ئیستا بۆ ئەژیت خۆی نازانێ بۆ بۆنەی هەڵەبجەیەکرێ فقط یەک چ دەزانێ بۆنەی هەڵەبجە قەرارە دۆلاری بۆ بێرێ بۆیە ئێژێ نەکراوینە محافزە ئێشێ بکرینە محافزە بۆ چون شیمایانیان میدریاکە بۆ بووی تۆ محافزە بخاترەوەی پوڵ زۆر بگری من ئەم قسانەکەم لە برەوەی کاک فەرهاد ئەو وەختە 8 ساڵی سین ئیستا ئینسانێکی پوختەوە لە ناوی شاری هەڵەبجە دانیشتکرا ئەو ئەتوانێت نوێنەرایەتی ئەفکارە عمومی بکاتە حودودێ ئەفکارە عمومی ئەم سوالانەی من ئەیکەم ئەسڵەن سوالە بووی کاک فەرهاد سوالە بووی
ئەگەر سوال نییە مەگەر هەڵەبجە شەهید نەوگە دەئیشێت بە ئەندازەی شەهیدەکانی سوعالی دروستکردنایە. وەڵای کاگە پەیمان با من ئەوەش بڵێم خەڵکی هەڵەبجە یعنی ئەگەر بەراوردی کەین بە شوێنەکانی کە زۆر وشارترن لەو بابەتانەوە بەڵام ئیتر خۆ بە ئەوەیش حقیقەتێکی مێژووی و کۆڵێ واریدا کە سوڵتە و دەسەڵات ویستی هەشتێ بکە هەر ئەوە یعنی ئەو ئەگوزەریان بەسەر خەڵکە چونکە بۆ تۆ دووشتت هەیە خەڵکێکی وشار و ناڕازیت هەیە زۆرینەیەکی پلەپۆستی و سادەت هەیە سوڵتەش پشتی بەم زۆری نەبەستووە بۆی تەماشاکەی تۆ هەمیشە ئیتیجای تۆ بۆ ئەمەیە کە ئەم خەڵکە حاڵیکەیت ئەم زۆرینە حاڵیکەیت کە تۆ یعنی بووی بە قوربانی و ئاگات لە خۆت نییە بەڵام کاتێکە کە تۆ ئەم کەسە خۆی ناوێت لە قوربانی دەرچێت ئیتر هیچ بێ ئەیجینا بۆ ئێستا لە هەڵەبجە بام یەک نمونە بۆ جەنابت باسکەم لە هەموو ئینتیخابەتێکە لە هەڵەبجە هیچ حیزبێ ناتوانێت لە سەدا هیچ حیزبێ ناتوانێت تاسە لە سەدا 30 دەنگەکانی هەڵەبجە مسۆگەرکا بۆ خۆی هیچ حیزبێک بە ئیسلامیتەوە بە یەکێتیەوە بە گۆڕانەوە کە کاتێکا دەبدەبێ بووە بە پارتیوە یعنی لە سەدا 30 دەنگدەر نەک بڵین لە سەدا 30 خەڵک لە سەدا 30 دەنگدەر بۆ هیچ حیزبێک یەکلانەبووەوە بۆ چونکە خەڵکەکە تێ ئەگات دایم زیرائی ناو حیزبەتی هەڵەبجە نزیکە لێکەوە چونکە هیچ حیزبێک تا ئێستا نەیتوانێت بێ بە یەکەمی ڕەها لە هەڵەبجە ئەمە خاڵێکێتی خاڵێکیکە بۆ نمونە مەسەلەی ڕیفراندۆم کەکە ئێمە وەکو ڕێکخراوەکان چاودێری ئینتیخاباتمان کرد لە سەدا 52 خەڵک بەشداری کرد بۆ مەسەلەی ئینتیخاب ڕیفراندۆم لە سەدا 52 خەڵک بەشداری ڕیفراندۆمی کرد لە سەدا 48 بەشداری نەکرد یعنی ئەمە پێت ئەڵێ خەڵکی هەڵەبجە خەڵکی وشیارە بەڵام خەڵکی وشیار هەمیشە ڕابەرێکی پێشڕەوی بکات ئەم ڕابەرە بەداخەوە لە ناو کۆمەڵگای کوردیا ئەگەر هەیش بێت زەعیفە بۆ زەعیفە چونکە تاکی کورد دوو سفەتی زۆر خراپی هەیە یەکەم زاکیرەی زەعیفە زۆشتی بیرەچێتەوە یعنی من و تۆ ئێستا تێئەگیرێنە سەر بابەتێک ساعتێکە بیرمان نییە کە چی ڕووی گوزەراو لەو چێ بچینە سەر بابێکیکە خاڵی دووهەم ئەم تاکی کووردە یعنی لە سفەتی تاکی کووردە بە پارە زۆر شتی لەگەڵا هەل ئەکرێت ئەم دوو خاڵە ئەوە زۆر دروست بوو بزانە کاک سەعید عوسمان نووساوێتی کاک سەعید ئۆرامی کاک سەعید ئۆرامی نووساوێتی تاکو و پەروەردە دروست نەوێ من ئەم قسەمە لەفرە کەسێ بیستەگە جا لە گرایشێژن education کە مردمە عادی ئەمە شعارە نظامە سڵتەس کاکەگیان باوکت بکوژن ئازارە بێ باوکی پەروەردەی نەگەرەکە گەرەکیسی نەیگەرەکە خۆ ئەی ئینتقامی خوێنی باوک سندن چی پەروەردەی گەرەکە یا پەروەردەی نەگەرەکە فکرەکەم حداقەت فەرهەنگی کوردی ئەمەی واتیە کە تۆ ئینتقام سێنی ئەتیانێ ئەبراهیمی واتیە ئەنیتە دان لە مقابلە دانا چاو لە مقابلە چاوە ئەنگوس لە مقابل ئەنگوس هەمەگەنیتی ئۆکەی بۆ کابرا حەزرەوێ خوێنی باوکی بسێنێ زوو بۆ سەر کاکەجیان با ئێمە خۆمان گەوش نەکەین بە پەروەردە ئێمە لەگرا متەوەجه هەبین کە خەڵکە هەڵەبجە هەڵوێست ناگرێت بە پێچەوانە ڕەفتارەکە وەکو ئەوەی کە کابرا هەز لە تۆ قین ئەکات و هەرچێت تۆ ئەەکەی بە پێچەوانی تۆیکە پس حزور ئەم دادگا مهمە تا ئەگەر خەڵکی متەزەلزلە و نەیزانیگە بۆ وا ڕەفتارەکە بفهمی بۆ وا ڕەفتارەکە ئەگەر تا دوێکە بە قەتعیەت و نەیزانیگە قاتڵینە ژیانە خۆی کە لەو ڕۆژی 16 مرد و تا ئیمڕۆ زیندوو نەوگەسەوە کێس ئیمڕۆ ئەزانێ جنایەتکاران کێن جەناب وەختی بەحسی حیزبەکەی ئەمانە دانەیان هەمان جنایەتکارانن کە ئەنفال و هەڵەبجە و ئیمڕۆیان دروست کردە لە کاولی و فەساد و پوڵ و
بێئینتمایی و بێ ئەخلاقیە لە ناوی جامعە ئێمە سەمەرەی ئەوەی کە مردمە ئێمە دروست فکر ناکاتەوە نافامێەوە جامعە نیە دقیقە لە مەسە سوالي منە مەسە ئێمە بۆ نابینە جامعە کەی گەرەکمانە بینە جامعە کێ بمان کاتۆ جامعە حاکمیت کیس مەگەر ئێمە نییە ئیستا لە هەڵەبجە کاکەگیان یەکێتی مەگەر خەڵکە هەڵەبجە نییە پارتی مەگەر خەڵکە هەڵەبجە نییە خۆ لە ئاسمان بۆ دانەوەزیرن هەر ئەوانەی وا بەریان بە خەڵکەکە گرت وە خەڵکەکە کوژیا مەگەر هەڵەبجەی و شارەزوری مەگە هەمەی حاجی مەحموود شارەزوری نییە ئەوەی وا پردەکەی زەڵمیشی تەخاندەوە چۆن ئەتوانێ بە خیابانەکانە هەڵەبجا با کەو بڕوا من ئەمە سوالە بۆ ماخە تۆجۆ فەرمی پس ئەگەر خەڵکی هەڵەبجە خەڵکی وشیاری واتیا خەڵکی وشیار ئێشێ هەڵوێست بگرێت بزانە ئینسان لەحزە بە لەحزەیە ئەم وەزعیەتە ئەوێنێت حەیرەت ئەکا چۆن ئینسانێ پەیانەوگە ئەم گشتە دەردە وەڕەنجە بە تەسویر بکێشەوە بە قەڵەمی بکێشە بە دەنگی بکێشێ یعنی ئەم شتانەی کە ئەم خەڵکە ئێژێتی ئاسان نییە بەدەم تۆ زندانیە مەحسوورە ناوە ئوردوگایەک بدونە ئیمکاناتە ئەوەڵیە ئینسانی بیت هیچ حقوقێکت نەبێت هیچ حقوقێ هەر جۆرێ ڕەفتارەتەکا بکەن کردیگیانە ئایندەیەکی نامەعلومە بێت تەمامە گیانە زاموێ نەخۆشوی کەسە مردوێت لە عەدەمە قەتعیەتی شاوی دوژمنەکانیشە بە بەردەم تۆ بێن دەرد لەمە گەورەتر هەست و تۆ نەتوانی هەڵوێستیش بگری بەڵێ لە عەیدە قوربان و عەیدە ڕەمەزانە بەڵێ من بۆیە گەڕامە بۆ ئەوە ئێمە یعنی هاتنە سەر ئەوەی کە خەڵک چۆن لە ئوردوگاکانەوە گەڕانەوە بەرەو عێراق و چۆن ئیتر وردە چونکە دوای ئەویش هەمووی کاریسەی گەورە بەسەر خەڵکیات و بەشێکە لەو جینۆسایدێک کە بەسەر خەڵکی کورد هاتووە بە تایبەتی هەڵەبجە بەڵام بەداخەوە یعنی نەبوونی سوڵتێکی دڵسۆز نەبوونی ئیعلام نەبوونی خەڵکی ڕۆشنبیری قانونی کە ئەمانە هەمووی بکرێ بە دۆسیە باسی ئەومان کرد وتمان دەنگۆیەک هەبوو کە ئەفواتێکی سەڕی هەیە کۆمەڵی خەڵک گەڕانەوە ئیتر خەڵکە گەڕانەوە بێ خەبەر و بێ هەواڵ گوزەشت یعنی ژمارەیەکی زۆر بوون نزیکی و ئازانم بە هەڵان نەچوو بوون 400 ماڵ بوون دوای فترێکی کە وەجبەی کە ماڵ بەڕێکەوتنەوە یعنی وتیان ئەفواتەکە بۆ 30 ڕۆژەوە ئەوان لە سەرەتا ڕۆژن و بەحسەبەمانیش لە نیوەی ئەفواتەکە فریاکەوە مامێکی دایکم کە حاجی حەمیدی مۆردینی مەشهورە کاتی خۆی لە سوپای عێراقا بووە لەوێ لە ڕاهێنانی سوپای ئەوانە دیار بووە ڕێز عەرەفا وەحدە بووە و متەتەوع بوو کە چووتە ڕێزی سوپاوە لەوێ بووە بە خوێنەواری فێر بووە و دەرکەوتووە و کوڕێکی چالاک بووە دواتر لە هەڵەبجە بەرپرسی بە هەڵان نەچوو بووم مالی هەڵەبجە بووە لەسەر پێشکیمەیەکە هەر ئەمە بوو کە لە کاتێ لە ئێران بووین چەند جارێک دەستگیر کرا بە تۆمەتەوەی کە تۆ بەعسی بوویت و ئەوانە و ئەمیشتر بە دوای دەرفەتێک ئاگەڕا بگەڕێتەوە کە ئەم 400 ماڵی گەڕان و هاتن و عێراق و دەنگۆ نەبوو ئەمیش وتی منیش ئەچمەوە دیار ئەم بە تەنهانە دیسانەوە نزیکەی 200 ماڵێ 250 ماڵێک لە ئوردوگەکانەوە هاتن و بەڕێکەوتن لە ڕێی هیریۆ بەرە و تەوێڵە و شۆشمی ئەوانە هاتن و کە لە مەرز بێن بەم دیوە لەوێ چەند ڕۆژێک گەڵایەنەوە نانیێڵا بن بەم دیوە و دواتر ئیتر لەوێ خەڵما بوونەوە و ئەزیەتیان بوو پای بەرەو پاییزە جێ و جە و خەریکە سار دەکات و ماڵ و مناڵیان پێ و لەو سەعرا هەمووی وەساڵ و ئینتیزارەکات دەمەرزە بکرێتەوە پێڵێن ئەڵێن حاجی حەمید تۆ عەرەبیە زانیت و کاتی خۆی لە سوپای بوویت و ئەوە چەند پێکمەنین لەگەڵ تەوا بچین لەگەڵ ئەو زارتە عێراقیانە قسە بکەین بزانین بەر لەو دەرگامان بۆ بکەنەوەمیش بێن بەم دیوە ئێمەش بچین بە عێراقا و نەجاتمان بێ لەم چاوەڕوانی دەردی سەریە لەگەڵ چەند پیاویشی عێراقیان یەن ئەم دیوە هەرچۆنێ بۆ موافقەت بە حدودەکانەکەن یەن لەگەڵ کۆمەڵە زابطی عێراقی کە دەرەجەداری عێراقین و لەوێ لەسەر مەرزان
دانیشتنیەکەن و داوایان لەکەن کە هاوکاریان بکەن بەرزیان بۆ بکرێتەوە ئانیش بگەنەوە خۆیان تەسلیم بکەن وەکو ئەو چەند سەد ماڵی پێشوو کە گەڕاونەتەوە. لە ئەسنای قسەکانە یەکێک لە زاڵتەکان ئەڵێ بە حاجی حەمید دەنگی تۆ لە گوێی منە ئاشنایە، یعنی هەستەکەم دەنگی تۆم لە شوێنی کە بیستووە. ئەیژەڵە من کاتی خۆی ڕێز عورەفا بووم لە معسکەر ڕەشید بووم لە بەغا و ئەم جۆرە ئەڵێ وڵا منیش فڵانە کەس بووم تەلەبەی بەردەستی تۆ بووم تۆ ڕاهێنان و پێ کردوم و من لە کولی عسکەری بووم و ئەو جۆرە تعارفێ دروستە بێ لە بینانە. دواتر کە هەڵەسن و ئەوانە ئەوڵێ من چاوەڕێم زابطەکە لە من زابطەکان ئەڵێن ئەوەی تەبانم ئەمە بەرپرسی کەمیانە بێ کە حاجی حەمیدە ناسێتەوە، ئەڵێ من چاوەڕێی فەرمانی سەری خۆم پێم کرد دەرگا بکرێتەوە، من ناتوانم خۆمە کارێکی ئەلێکی نیە لە خۆمە دەرگا کۆم وڵام فەرموو داغڵی عێراق بنەوە، هەر کاتێ لە سەری خۆمەوە ئەمرم پێکرا میش دەرگاتان بۆکەم و وەکو 400 ماڵێکی کە بڕۆن. ئابێسە ئەی چۆن لەشکرەکەی عێراق فرۆشرا بوو؟ کاورا ناتوانێت دەواازەی مەرزیە بکاتەوە بێەوەی بەس بەسەرەوە کاوسەرەوە پرس بە یەکێکی تر بکاوەیەکی پرسبەکی بکە. ئەی چۆن گشتی ئەلامەکە کە لەشکرەکەی سوپای عێراق فرۆشرا بوو، قاعیدەکە فرقەکە و هاتوو هەلیکۆپتەرەکە و دانیشت و وتی بە سەدام حوسێن کەنیشکەکەت فڵان و چوو پەیکاری چۆن وا بوو؟ سەرکە ئێمە ئالەگرا ئێشێ بفەهمین، ئێمەی کورد ئێشێ بفەهمین حکوومەت ئەم پیچیدگیانەی هەست دەوڵەتی موئەسسەساتە، گاگەلی نییە موئەسسەسات کارەکە، سلسلە مەراتب کارەکە، هەر دام و دەستگایەک بوروکراسی بەسەری و حاکمە و ئەم بوروکراسیە یەکتری تەنیگەس و دانەیە فەرماندەیەشکرد ناتوانێت لەشکری باتە دەست. تەوەجۆت کرد کاکەیان کاکە دەوڕ دەواز پس ئەمانە ئێمە کە ئەڕۆینە بەرەو وردە وردە خەریکین فێر ئەوین ڕەوایەتەکە پاکۆ ئەەکەینەوە، ئەو شتێک واوا لە مشکی خەڵکا خەریکین بە پاکۆن پاکیەکەینەوە، ئەو شتێک کە دروست ئێشێ بنیشێت خەریکە بینیشێنین. بەڵێ کابراوتی ناتوانین. بەڵێ کابرا بتوبی من زارەکەم و لەسەری خۆمە فەرمانم پێ بکرێ و بەسەر چاوم و هەر کاتێ فەرمانم پێکرا منیش لە خزمەتانە. دوای ئەوەی کە کۆبوونەوەکە تاو ئەبێت و خواعافیسیەکەن ئەم دەرەجەداری سوپای عێراق دەستی حاجی حەمید دەکرێت من حەزەکەم دوو کەلیمە قسەی پێکەوە بکەین. پێ ئەڵێ ڕجاو لی ئەەکەم لەبەرەوە مامۆسان بووی لەوێ دەرزت پێوتم ڕاهێنان و پێ کردوم، ڕجات لی ئەەکەم مێرۆ بەم دیوە چونکە نەعەفوات هەیە نە لێبوردن دەرکراوە نەشتی سڕی هەیە، ئەو 400 ماڵی پێش لێ ئەوش هاتوونەتەوە ئەنفال کراون. من ئەمە وەکو تا مامۆسا و تەلەبێ پێ دەڵم نەگۆکو ئەوەی کە بێت ئەبێ لای خۆت ئەم قسە نهێنی بێت و نەدریکێت، چونکە بدریکێت وەکۆڵێ قاتڵی سەری منیشە، چونکە من نهێنێکی دەوڵەتیم بۆ تۆ ئاشکرا کردووە، تۆ مێرۆ بەم دیوە چونکە خۆشم ئەویت. پێتر حاجی حەمید کە یێتۆ بەم دیوە مشەوەشە بێت و جۆرە قەلەقی ڕووتیەکە و چونکە ماڵی برا و برازایی لەوە جبەکەی پێشوا هاتوونەتەوە و ئەم ئینتیزاری بۆ ئەن لە هەڵبجە خانوو دروستکەن و ئێستا ئەنفال کراوە، خەڵک لێ کۆ بنەوە ئەڵێن حاجی چی بکەین و خوێن کاڵە کاکە وەڵام من نایەمە بۆ عێراق، من نابێت لێ بڵێ من شتێکی وا هەیەوانە من نایەمە بۆ عێراق، خەڵکە چێشێتەوە بۆ عێراق کەیفی خۆیەتی، من ئەچوومە بۆ ئەردوگا. ئیتر هەندێک خەڵ لە قسەکە تێگەن ئیتیجا هەندێک کێش دوای خڕباڵکەکەن و ئێوارەیەکی درەنگان بوو جار درا لە بڵنگەکانی ئەردوگا وتیان کاکەوە ماڵی عێراقیەکان گەڕان و کەس نەچۆ بۆ ئەو دیو وەکو هاندانی خەڵکێتێ و خەڵکیش کە ئەوێ بڕاتەوە سارد بێتەوە و ئەتی ئێمە ڕۆشین بە پێشوازی ماڵەکانەوە هاتنەوە و هەمووی باری داگرت و تیان کاکەوەڵە ڕێگە نییەوە چەند ڕۆژ لەو بەرزەماینێتەوە کەس ڕێگەی بۆ نەکردوینەتەوە ئەمێنێنەوە. ئیتر خەڵک ئەوە نەپەلەی گەڕانەوەی بوو، خەڵک جۆرە لە جۆرەکان ناوبێت بوو لەوەی کەیتر ئەمان گەڕانەوە، خەڵک ئینتیزاری هەبوو ئەمان بڕۆن و دوای ئەوانیشتر وەجبەی کە بکەیتە ڕێوە. فترەیەکی بەسەر هاتوو تقریبا نزیکی مانگی دەک بوویەوە، درۆم نەکە بێکەوتبووە مانگی دە 20 بنازم ئەفواتەکە چەندی مانگ ئێعلان کرا. ئەفواتی کە دەرچوو ئەم جارە ڕەسمی بوو، ینی لە کەناڵەکانی عێراق و بانگوازی بۆ کراوکە ئەو ئەفوات دەرچوو هەر کەسێک یێتەوە ئەو ئەفواتەی کە ئەوەی شەوە کاک مصەفا ئەوەی کە جەلال تاڵەبانی ئیستیسنا کردبوو. بەڵێ ئەوەی کە جەلال تاڵەبانی تیا ئیسنا کرێت. من سوالێک لە جەناب بکەم، بام سوالە لە جەناب بکەم. بە نەزەری تۆ سەدام حوسێن جەلال تاڵەبانی ئیستیسنا کرد بوو، جەلال تاڵەبانی مەرغوبەکە یا مەرعوبیەکە کامیان؟ وەڵاهی
من ئێستا بە تێگەشتنی خۆم وەڵام بەمەوە من تێگەشتنی خۆتان نێژم عەقڵی ئینسانێکی عادی جامە یعنی هەر خۆی بۆ خۆی کاتێکە تۆ خەڵکێک لە بڕیارێک دەرئەکەیت هەردوو دیوەکەی دەرئەخات یعنی هەردوو دیوەکەی واریدا هەردوو دیوەکەی واریدا بەس ئەکرا یعنی ئێمە لە کوردستان ئێمە لەوە چێ چەندین سەرکردەیەکەیش هەبوو بێت چەندی سەرکردەیەکە هەبووە بەڵام ئەو بەتەنها ئیسنا ئەکرێت هەردوو هاوڵەکەی لێ خوێندێتەوە یعنی هەردوو بابەکەی لێ خوێندێتەوە بەڵام دواتر ئەوە یعنی کۆمەڵشتی ژێربەژێرە کە من لای من تۆ تا ئێستا ڕوون نییە یعنی تا ئێستا کۆمەڵش دیێ لای من تۆ ڕوون نییە ئەکرێت لە 50 ساڵی کا لە 20 ساڵیش کا کۆمەڵشت هەیە یعنی کاکە لەو من سوالێکی ئاسان لە جەناب دەکەم سەرکە سەدام حوسێن ڕئیسی حکوومەتێکە ڕئیسی دەوڵەتێکە بە ناوی دەوڵەتە عێراق ئەفواتێکە داتە دەرەوە یەک نەفەر لە شعب 25 ملیۆنیە عێراق ئیستیسناکە یەک نەفەر ئەم یەک نەفەرە بەمە گەورە ئەوێ یا بچووکەوێتەوە وڵات بەدڵناو گەورە بێپی ڕەحمە لە دایک و باوکن من کەسێک دوژمنم بێ بۆ گەورەیەکەمەوە کاکە ئێوە خۆتان مەسڵ من هەر ئیستادانەیە کامنتی نووساگە خانمەیەەکە قەشەنگە توانم لولیکەم لەم دیبەیتا تەوەجۆکەی وەرە جواوی نادەمەوە چون ئێوە ئێژن جواوی مەرە و بازل نەوێ باش سەدام حوسێن بۆ جەلال تاڵەبانی زلەکە ڕاست بە نەزەری جەنابە ئەمە زلکردن نییە ئێستا دەوڵەتی ئێرانی بنووسێت تەمامە ئێرانیەکان بگەڕێنەوە و بێژگە لە پەیمانە حەیدەری ئەمە وەزن بە منەدا یا من بچووکە کاتۆ تاو یعنی قەبارەی تۆ دەرەخات ڕەحمە لە باوکن خەڵ بەڵێ بەڵێ دروست نازانم بڵێن چەندی مانگ بوو ئەفاتێک بە ئاشکرا دەرکرا و بۆ هەموو عێراقیەکان بۆ هەموو عێراقیەکان بنێک بڵێ تەنها بۆ هەڵەبجار ئەفاتێک بوو بۆ هەموو عێراقیەک خەڵک زۆر ئیسفادەی لەمە یعنی خۆی بۆ مەحازر کردبوو بۆیە بە پەلە ئۆردوگەکان زۆربەی چۆڵکران ئەوەی لە یادمە تەنها لە مەرزی شۆشمیەوە یانیڵا عێراقیەکان بڵین کوردەکان داخڵ بن بۆی هەموو ئۆردوگەکان ئەهاتنەوە لە پاوە لە بەردەمی بیمارستانی پاوە لێ ڕێکەخران و چاوەڕانەکەی تری وا بوو بەیانی گەشت تا ئێواری دەزانێکی وایش بوو ئێوارە گەشت و هەم ئۆردوگەکان ئەدرا لە یەک و ئێوارە قافڵێکەوتە ڕێوە بۆ مەرس لەو کاتەیە ئێمە لە ئێران خێزانی ئێمە عایلەی ئێمە ئەشکالێکمان بۆ دروست بوو دەست بەسەرکردنی نێبوو بگەڕێنەوە بۆ عێراق وتیان نابێەوە بگەڕێنەوە بۆ عێراق و درێن بە زەمانەتی وەکو بە زمانی ئێرانی درێن بە زەمانەت کۆمەڵە ماڵی ئێرانی چوونە زەمانەتمانەوە کە ئەمانەتە نابێ بڕۆنەوە و کە ئەمانە ئەسڵەن ئێرانیە و نابێ بڕۆنەوە چەند ماڵێک بوون هەر ئێمە نەبووین هەڵبەتە بە ڕازگویانە ماڵی ئێمە بوویمە ئەوی لە یادم بێ ماڵی مامۆستا عوسمان هەورامی گۆرانی بێژ بوو کۆمەڵە ماڵ بوون گرفتمان بۆ سازکرا کە نابێ ئەوە بگەڕێنەوە دیارە ئێمە بەشێکی بابەتەکە مەسەلەی ئێرانی بوونەکە بوو بەشێکیشی کێشەیەکی عەشایری بوو کە ئەوانەی کە لەگەڵ ئێمە کێشیان هەبوو دەسەڵاتیان هەبوو لە ناو دام و دەستگاکانی ئێران و کێشەکان بۆ سازکردین و کە نابێ بگەڕێنەوە بۆیە تا ڕۆژی 27 ئەفواتەکە 27 ڕۆژە حوتی ئەفواتەکە ینی 27 ڕۆژی ڕۆژ بوو 3 ڕۆژی مابوو ماڵی پورەکان و خاڵم و باپیرم و ئەوانەمان و بە دیاری ئێمەوە وتان بزانی ئێوە مەسیتان چی بەسەرایەت چکە ناکرێ ئێوە جێبێڵین و بەو شازە بڕۆنەوە ئێمە بچینەوە ئێتر لە ڕۆژی 27 کە زانیان ئەفواتەکە دووبارە نابێتەوە کاتی بۆ زیاد ناکرێ وە باوکشم پێوت ئێوە بگەڕێنەوە و ناکرێەوەیش بە بۆنی ئێمە زیندگی خوژانی خۆتان تێکدەن و ئێوە بگەڕێنەوە ئێمەش لەم حاڵی خۆمان نابین و کە بتوانین ئەم کێشەیە حەلکەین لە ڕۆژی 27 کە ئەوان سەر لە بەیانی دەرچوون شەوەکەی بڵین شەوی 26 لە 27 ئەفواتەکە کوڕێکی خزمی باوکم کە لە ئێران دەسەڵاتدار بوو هاتە ماڵی خۆمانەوە زۆر تەکلیفی لە باوکم کرد ئەڵبەتە خزم کە سوکاریان کاگەکە شتەکەوە ئێمە چۆرە و ئێمەش پێمان خۆشە لێرە بمێنێتەوە هاتە ماڵی ئێمە و تەکلیفی لە باوکم کرد وتی مەچنەوە باوکم وتی ئێمە من ناتوان لە ئێران دانیشم هەر ئەگەڕێمەوە بە ئاشکرایش نەبێ بە قاچاقیش بێت چۆن ژورناڵەکەم لە قەندیلۆ هاتی میش ڕێگەی کە دۆزمەوە بە قاچاقی ئەڕۆمەوە
ئێتر بەیانی کە هەڵسا ئەو چوو بە کرماشان وتی من ئەمڕۆتم چم بەدوای کاری ئێوە بەشم کاری ئێوە ڕێخەم بوو بتوانم ئەو یعنی ئێوە بەڕێکم بڕۆنەوە ناکەی کە تۆ ئەوە قەنەعەتە بەڵێ هەردانانیشم سەر لە بەیانەکەی ماڵی خاڵم و ئەوانی تر ئاتق من دەوری سەعات دەینی و ڕۆوانەی تر باوکم قەنەعەتی پێکم کاکە ئێوە بڕۆن و ئەوە منیش خەریکم ئیشمان بۆکەن و ئەگەر نێژبەر با قاچاقیەمەوە بەس ئێوە با دوانەکەون لە عفواتەکە و تووشی کارەسات نەبن ئیتر بەڕاستی عنی ڕۆشتنەوەی ئەوان و خواحافسی لە ئێمە و ماڵی خاڵ و باپیر و پور و ئەوانە بۆ خۆی تەعزیە بوو لەو ئۆردوگایە و دنیا هاتووە سەیرۆکەمانە ئێتر عایلەی ئێمە جێمانێنن و ئەوان ئەڕۆنەوە کە ئەوان ڕۆشتنەوە باریان بارکرد و ڕۆشتن وەکو بۆ پێم وتی لە بەردەمی بیمارستانی پاوە لەوێ قافڵە ئەمان کە لە سەریاز ڕۆشتە و سەریاز بۆ پاوە خۆ تزانی هەمووی 10 دقە ڕێگەیەکە لێ وەساندیان هەتا وەکو ئۆردوگای سەلاس و ئۆردوگای سەنغور و کەنگاوەر و نازانم ئۆردوگاکانی ئەو لە هەمووی بێتە ئەم مەرزە و لە مەرزەوە بە قافڵەیەک هەمووی بێ بۆی دوان ئەمانێنەوە بوو هەتا ئێوارە ئێمەش دوای نیوەڕۆیەکی درەنگ بڵێن وەڵا زۆریش درەنگ نەبووە بڵێن بینی ئیشا و نیوەڕۆ بوو کوڕەکەی خزمی باوکم گەڕایەوە کاکەەوە کێشەکەم حەل کردوون و بە پەلە بڕۆن بەوەسن با گرفتان بۆ ساز نەکەنەوە جەماعەتێکی کێشانی هەیە لەگەڵتانە بۆیە ماشینێکمان گرت هەر ماڵمان نەپێچەوە هەر شتەکانمان بە تێفڕەیە و ڕۆشین طبعا بانی کە خواحافزیان کرد ماڵی خاڵم و باپیروان گەڕانەوە براکەم لە ماڵ و نەبوو خواحافزیان لێ بکات ئەتیکە لەگەڵ ماشینەکە ئێمەش بارەکەمان بار کردو و بگەڕێنەوە براکەم کە لەوێ لە بەردەم بیمارستانە دابەزی بوو چوو بە لای ماڵی خاڵم و پورمان دەستیان کرد و بەگریان بەسەریا وتی بۆ ئەگرین وتیان لە خواحافزیمان لە ماڵی ئێوە کردو لە دایک و باوک و براکان مناڵەکانی کە بەس تۆ لێ نەبووی کۆرەتی با بۆ ئێمەش هاتین لە دواتانوێن و ئەڕێین ئێوارەی درەنگ ئاوا پێش مەغریب ئیتر هەموو قافڵەکانیان ڕێ خست و کەوتینە ڕێوە ئێوە 27 ڕەمەزان 27 عەفواتەکەیە بەیانی ئەبێ بە 28می یعنی 3 ڕۆژی ماوە عەفواتەکە تەواو بێت کەوتینە ڕێ ئەو شەو هاتینە هیدیۆ شەیەکی سارد بوو پاییزێکی درەنگ بوو لە یادمە ئیتر لێ ماڵی پورم و خاڵ و مام و هەمووی تراوە قافڵەیەکی زۆر بوو سارە زۆر سارد بوو ئاوێکی گەورەمان کردەوە لە قەراخی جادەکە هەتا باینی ڕۆژمان لێ بێتەوە ئیتر لێمە مناڵە ناو سیارە جێگەیان بۆ تەرتیب کردین و بۆ خەوانە ئەو شەوە لە ئەو منتیقەی شۆشمێ و بیزە شوێنەکەم لە یاد نیە ئێستا لەوێ ماینەوە هەتا بەیانی کە ڕۆژ بوویەوە ئاغای جەلالی قایمقامی پاوە بوو ئەبینین بە 3-4 سیارەوە هاتن بەناو خەڵکەکان لە یادمە هەموو ماڵێک 5-6 کەبابیان بۆ کردبوونە ناو ئاینەوە ناو نانی گەرم و پێچیانەوە و بۆیان داگرتین و هەمویاندا بەلای سایرەکە ئەویان پێداین ئاغای جەلالی دابەزی و خەڵکەکەی کۆبوونەوەی بەگەم خەڵکەکە کرد وتی ئێسەش نەڕۆشتەوە بڕات چێ دڵی پێوە نییە بگەڕێتەوە بۆ عێراق با بێتەوە لەگەڵ منە من هەموو ئیشەکتان لێران بۆ جێبەجێ یەکەم ئێتە خەڵکە بەکۆی دەنگ وتیان نەوەڵ ئێمە ئەگەڕێنەوە و ئەچینە سەر ماڵ و حاڵی خۆمان و بزانین لێ چیمان بەسەرایەت و ئێمە خەڵکی ئەو دیوین و ئەوانە ئاغای جەلالی قسەیەکی کرد لە ناو مەجلیسەکان لە یادم بوو منەوە کاتە مناڵ بوو مەزناڵێکی وەکۆڵێ سەرە ڕۆ هاتم بە ڕۆشتم و یعنی گوێم ئەگەڵە خست و بزانم چی باسە وتی ئەچنەوە بەزیێنەوە جارێکیکە ئەچن بەزیێنەوە تاکید من جاریکەیەنەوە فعلەن دوای 3 ساڵ بە ئاوەرەبوون جارێکەم تر گەڕاین و لە ئیریۆ چوونەوە بۆ ئەودی و لە کۆڕەوەکەی ساڵی 1992 ڕۆژی 28می ئەفواتەکە ئێمە لە مەرزی لە نەوسوی تر وردە و لەسەرەکەوتین و قافڵەکان زۆر بوون و هێواش بەڕیانەکردین هەتا وەکو دوای نیوەڕۆ تەقریبەن سەرەما ئیجامە سەرەمان هاتین بەم دیوە و لە تێوەڵۆ هاتینە خوارە و ئیتر وردە بەرەو ناوچەکانی سلێمانی و بۆ عەربەت و ئانە هەر لە گرابی گرا ئەگەر ئێوە نەڕۆشت بەهێنەوە بۆ کۆوەی کە جەلالی وتی پاسپۆرتی ئێرانیان پێتانەدا شناسنامەیان پێتانەدا یا ئەڕوینەوە سەریاس ئەچینەوە سەریاس چونکە ئەوەی کە مایەوە لە ئۆردوگەکانە مایە بەبەخشە تۆ کە لە سەریاسا بووی حەقی کارت نەبوو نەدەتوانی تێکەڵاوی جامعبی نەدەتوانی بگوازی تۆ بڕۆی بۆ ناوی شاری سنە و کرماشان و ئیلام و هەرچی خب ئەمە چه مەزیەتێکی تیا بوو تۆ بڕۆیتەوە ئەمە کلکە ڕێوی بوو بە دەمی ئەم مەردمیانە هاورد
کامی بوو چون من گەرەکمە بزانم بەنان و کەبابێک مردمێک خەڵەتاندن ئەوەی کەمە ئێمە میوانداریمان کردووە لە ئێوە و ئێوە تەرەفدارە ئێمە بوون و مەحبوبیەتێک و دەرسوێتێکە خەڵکی هەڵەبجە بۆ تۆقاندنی خەڵکی ئێران برانە ئێران بۆ خاترەوەی خەڵکی بتۆقێت لە حملەی شیمیایی و لە شەڕ نێوانە ئێران و عێراق و بەم جامە زەهرە خۆمینیە ڕازی بێت فەرموون وانە ئەنەدا ڕاستن ئێمە خەڵک زۆر یعنی گرنگ بوو بیرم چوو ئاماژەی پێ بکەم کاتێ لە ئۆردوگاکانەوە بووین ڕێکخراوەکانی سەر بەنەتەوە یەکگرتوەکان کە ئاهات سەردانی ئۆردوگاکانی کرد فۆرمێکیان بڵاو کردەوە بەناو ئاوارە کێ ئەوێ بچێت بۆ وڵاتانی دەرەوە ئەم کۆمەڵە وڵاتە داوای ئاواری هەڵەبجەیان کردو وەریەگرن چەند وڵاتێکی نەتەوەی بڵێن ئەمریکا تیا بوو و ئەزام کەنەدای تیا بوو لەگەڵ وڵاتەکانی ئەوروپی غەربی ئەمە ئەوڵین بارە کەسێکەوە بەحسەکە با ئەم فۆرمە بڵاو کرایەوە و ڕێگەیان بە خەڵک داوتیان فۆرمە پڕکەنەوە بە ئیختیاری خۆتان چی وڵاتێک هەڵ ئەبژێرن ئەم وڵاتانە داوای ئێوەیان کردو و ئەتوان بچنەتەرەوە لە وڵاتانە بژین ئەوەی لە یادم بێت کاکراسیای برام کە وازم ئێستا لە لایڤەکەی ئەفراسیاب قادر فۆرمی بۆ ئێمە پڕکردەوە بۆ سویدی پڕکردەوە بۆ سوید کە ئێمە داوای سویدمان کرد یعنی ئەو فۆرمەکەی ئەو لاومان گەورەتر بوو چونکە باوکو دایکم خوێنەواری نەبوو خوێنەواریە بوو ئەو فۆرمەکەی پڕکردەوە داوای سویدی کرد بەڵام دواتر ئەمە ڕێگری بۆ دروست کرا و ئێران ئەوەی کە دەنگۆ بوو لە ناو خەڵکە ئێران ڕێ نەداوتێکی من خۆم ئەم ئاوارانە میوانی من و من بە خێوانەکەم بەس وە ئەزانم بە هەڵان نەچوو بم هەندێک خەڵ ڕۆشت بە ئەوەیش ئەوە گومانێکم هەیە چونکە هەندێک خەڵکم ئەبینی دواتر ئاهاتنەوە ئەیان ئێمە لە هەشتاوەش لە ئۆردوگاوە ڕۆشتوین لە بەریتانیا بوون و لاوانە و ئەزام لە هەندی ئۆردوگا هەندێک ڕۆشتن بە زۆر نەبوون بۆیە ئەمە بەلای زۆرینەی خەڵکی هەڵەبجە ئەوەندەی من ئاگادار بم زۆرێکی فۆرمی پڕکردەوە کە بڕات بەڵام نانهێشت ڕۆژی 28می ئەفواتەکە من لە یادمەکە لە نەوسو دابەزین یعنی نەوسو یەک پارچە عسکەرێک بوو هەمووی ئەڵغام و هەمووی چۆن ئەڵێ لوغم و کورە نازانم پاژماوەی شەڕ بوو چونکە نەوسو زۆرترین شەڕی تیا بوو یعنی لە یادمە قادرمەیەک ئاوە سەر ئەکەوتی بۆ سەر کەژەکە قادرمەیەک پلە پلەیەک سەر ئەکەوتی بۆ سەر کەژەکە مەحاجەرەیەکی هەبوو کە دەستی پێ بۆ بچیتە سەرەوە مناڵ بووین ئەمە دەستمانە گر بۆ مەحاجەرە ئەچوینە سەرەوە یەک جێگە دەست نەبوو کە دەستی پێ بگریت و ئەم مەحاجەرە یعنی ئەمە یادەوەریە لە خەیاڵ مەماوە دەستی پێ بگریت و جێگەی پارچەیەکی بۆمبا و فیشەک و ئەوەی نەبێت یعنی ئەم مەحاجەرە ئاسنە لە یادمە سەوزێ بوو ڕەنگەکەیش سەوز بوو هەمووی یەک پارچەکەی پارچەی بۆم بوو نازانم فیشەک و تەقەمەنی ئەوانە بوو یعنی ئەمەدە شەڕ بوو لەم نەوسووە چونکە نەوسو هەتا هەشتاوەش بەشێکی بەدەست سوپای عێراق و بەشێکی بەدەست سوپای عێراق و حیزبەکانی معارەزەی ئێران دیموکرات و کۆمەڵەوە بەشەکەیشی بەدەستی سوپای ئێرانەوە بوو هەتا کارەساتی کیمیابەرانی هەڵەبجە ئەو ڕۆژێک کە هاتین بەم دیوایتر هاتینە تەوێڵە و بۆ جادەی هەوراماناتە هاتینە خوارەوە کە گەشتینە پردەکەی زەڵم پردە تەقیەوەکەمان بینی کە تەقیێنرا بوویەوە و لەولاوە سوپای عێراق پردێکی کەی دروست کرده بوو یعنی بە ئاراستەی ڕۆژاوای پردە کۆنەکە پردێکی دروست کرد بوو بە بۆری دانابوو خۆڵی کرد بوو بەسەریا و ئەوانە ئێتر بەلامانەوە ئەو یەکەم جار بۆ پردەکە ببینین کە بەو شێوازە تەقی وەرگرا بووە چونکە ئێمە ڕۆژی 15 مانگ بەسەر ئەو پردا ڕۆشتین پێش لەوە بتەقێتەوە ئێوارەی 15 مانگ ئەم پردە ئەتەقێتەوە دوای ئێمە کە لەو سەرۆ گەڕاینەوە ئیتر ئەمە پردەکە بەم شێوازە بینیمان و بەسەر پردێکی خاکیان ڕۆشتین کە سوپای عێراق دروستی کرد بوو دەم ئاوا عەسرێکی عەسر بوو گەشتنە عەربەت لە عەربەت ئیتر لەوێ هەموو خەڵکیان لا ئەدا و لەم نازەمەیەک یان دایرێکی حکومی عەربەت لەوێ هەموو عایلەکانیان
ئەوە دابەزیتایە و چیت پێ لە پارە و بەڵگە و مسەمسەکۆوانە بیبێ لەگەڵ خۆتا و لێ خۆ معرفی بکەیت و بینوسن. هەر لەوێ بڕیارێکی قیادەی حزبی بەعەز هەبوو، یعنی بازم بڕیاری 36 و 37یان پێوت لە زمنی ئەفواتەکە بوو کە هەموو کەسێک بە پێی ئەو بڕیارە ئەوەی کە عسکەری فیرار و هەڵهاتوو بۆ ئیتوانی بگەڕێتەوە و بباتەوە بە سەرباز و بچواتە ڕیزەکانی سوپای عێراقی. لەوێ ئەوە نەبوو ئیختیاری بێت، هەر کەسێک کە دابەزی تەمانەکەی شمووی لێکرد یەکسەر جیانە کردو لە خێزانەکەی و سواری پاسیانە کرد بۆ ماسکە سەلام بۆ سلێمانی. ئێمە لەوێ هەردوو براکەمان لێ جیا کردینەوە، هەردوو براکەمان لێ جیا کردینەوە و ماینەوە من و دایکم و باوکم لەگەڵ سێ خوشکەکەمە دوو برا گەورەکەمان جیا کردەوە و ئێمە دوایەوەی کە معرفی بووین و هەموو مستەمسەکات و شتیان بۆ دروستکردن کە ئێمە گەڕاینەوە و نوسخەیەکیان پیاین و بەس ئەوە ما بیر نەچێت لە کە ئاهاتینەوە لە تەیواڵە لە شۆشمێ مەرزی شۆشمێ سیارەکەی ئێران پشتیە کردە عێراق، زیلێکی عسکەری عێراقیش پشتیە نا بە سیارەی ئێرانیەکەەوە، یان بڵێ بە زمانی خۆتان خاوەرەکەەوە هەموو ماڵەکەی خۆت و قسە ناو زیلێکی عسکەری و خاوەرەکەی عێراق خواحافزی لێ کرد و ئەگەڕایەوە و تۆش بە زیلێکی عسکەری ئیتر بەرخوار ئەچویت بەرەو ئایندەیەکی نادیار کە چوینە عەربەتەوە لەوێ مستەمسەکە و شتیان بۆ کردن هەردوو براکەمان بە بەرچاومانەوە برد و تەنەمانە سەربازن و ئەبێ بڕۆن بۆ ڕیزی سوپا و ئێوەش بڕۆن خواحافیزان بێت. سواری زیلێ بووین، کەسمان عەرەبیمان نەیەزانی، نەدایک نە باوک نە برا بەز من ماوە 8 ساڵ و لەگەڵ سێ خوشکەکەمە کە دویان لە من گەورەتر بوون و یەکیان مێردەکەی کوژرا بوو لە چیمابارانەکەی هەڵەبجا و خۆشێکم کە لە خۆم ناتر بوو. ڕۆشتین بەرەو سلێمانی و ئەم بازای نەم ئاراسە لە عەربەت و بەرەو سلێمانی و لە سلێمانی تێپەڕمان کرد بە دەوری سلێمانی ئەو بەرەو خوار هەتا گەشتین ناو سلێمانی تقریباً تاریکی کرد و شەومان بەسەراحەت لە سلێمانیش دەرچوین ڕۆشتین تری ڕاستیەکەی شارەزای منتیقەکە نەبووی، نەمان نەزانین بەرەوەی کوێچینە، نەزانین لە سلێمانیشەوە تێپەڕمان کرد و بەڕووین. ئالێرە ئەو خەڵکی کە سواری ئەم زیلە بووە، یعنی هەموو خەڵکیی هەڵەبجەیی کە لە مەرز و داغڵە بێت بە زیل ئەگوازێتەوە بەرەو ئەم ئاراسە کە ئێمە نازانین کوێیە. ئەوەی کە عەرەبی زانی بوو لەگەڵ هەندێک لە سایقی ئیڤاکانە کەوتبووە قسەوە، یان هەندێکی بە پارە و هەندێکی بە پاڕانەوە هەندێکی بە ئەوەی کە عەتفی سایق زیلەکە چۆن بووە و کەسایەتی چۆن بووە قەناعەتیان پێکردوون کە لە سلێمانی لادەن و ئەشیاکانیان لە شوێنێک فرەدایان ماڵی دۆستێکیان هەبوو لە سلێمانی یان شوێنێک یان بەهەر حاڵ قەناعەتیان هەندێکی قەناعەتی پێکردبوو بە سایق زیلەکە و ماڵەکەی داگرتووە و چونکە سایق زیلەکە لەوێ ئەو شوێنێک کە تۆ بۆیەچیت دەور و تەسلیمێک نییە، عنی بڵێ ئەدی کاکای کێوێ ناوە و کوا سەنەدێکمان بەرێکە تۆ ماڵون گەێنێتە ئەم ئۆردوگاوە، یعنی ئەکەوتە سەر زمانزانی خۆت و عەرەبی بزانی لەگەڵ سایق زیلا قسە بکەیت و ئەخلاقی سایق ئیڤاکە کە تۆ قەناعەتی پێ بکەیت و لاودا لە سلێمانی. لەبەرەوە من دایکم باوکم و کەسمان عەرەبیمان نێزانی و ئەم ئیتفاقیشمان نێزانی کە شتێک هەیە و لەم جۆرە ئەتوانی ڕێژێ کاتێکمان زانی شەوێکی درەنگ دەدە شتێک زیلەکە لایدا و وتی دەی فەرموو دابەزن و لە دەشتێکی تەختی ساردی پاییزی بێ ڕۆشنایی بێ کارەبایی بێ خانووی بێ خێمەی هیچ تیانە بەس دەشتێکە زیلێک لایدا و تەفەزە تاو هەر ئەوەندە. باوکیشم پیاوێکی جسم و هەیکەلێکی باشی هەبوو، ینی بەخۆ بوو پیاوێکی بێ قابلەت و لە شولار و ئەوانە و خۆی بەتەنها ماڵەکەی داگرت لە ئیڤاکا و ئیڤاکە لێدا ڕۆشت و ئێمەش لەم دەشتین ئەزانی کۆمەڵێک ماڵی کە بە دەورمانە هەیە بەس کەس ناوێنێ بێت بڵە چی و لێ خۆماوەیش هەمووی فرەدراوە لەم دەشتا و کەس لە کەس حاڵی نییە. ئەو شەوە باوکم هەتا درەنگانی خەریک بوو ئەو ئەشیانەی ئەو شتومەکانی کە پێمان بوو هەمووی هەڵچنی لەسەر یەک بە شێوازی دیوار بە چواردەوری باوە مەجالێکی بڵێ 4 مەتریە
4-4 یان 4-3 هەمووی هەڵچنی و یعنی ئەوەی کەیتر هەوا گل بات و ئێمە لەناو ئەم دەشتا بخەوینتیا بزانین تابانی ڕۆژە بێتەوە و خێمەیەکی بچووکیشی پێ بوو دای بەسەریا و ئاو بە زۆر شتێکی بۆ تەرتیب کردین کەیتر نەخانوو بوو نەخێمە بوونەی گرنگەوەی هەوای نەهاتە ناویەوە و دەرگایەکی بچووکی هەبوو ئێمەش لێتە لێ جێگەیان بۆ داخستین و بەبێ ڕۆشنایی و بەبێ نەوت و بەبێ چرا و هیچ ئەوە خەوتین تا بەیانی بەیانی کە ڕۆژمان لێ بوویەوە بەدەنگی مامەم خەبەرمان بوویەوە مامەم هایە نابوویان ئەوان ژەر بە دوای ئێمە هاتبوون چکە ماڵی مامەم دوای ئێمە دەرچوون لە سەریاس دەرچوون ئەوانشان هێنابوو هەر لەوێ فڕیاندا بوون لە دەشتەکە ئێتر مامەم گەڕا بوو هەمە هەندێک شتمان هەبوو بڵیت کۆمیدی ئێرانی و ئەم بابەتانە دیار بوو باوا دۆزینیەوە هات و باوکمی بانکردی کاگە باوکم دەنگی ناسی و هەڵساین و ئێتر هاتن و تۆزێک شتەکانیان زیاتر بەرز کرد و خێمێکی بچووکمان پێ بۆ هەڵێندا لە پاڵی خۆمانە و ئێتی کە ڕۆژمان لێ بووی و ڕوومان کردە خەڵکە وتیان کاکەمە باینجانە ئەمە ئۆردوگای باینجانە و کاتی خۆی دوای ئەوەی ئەنفال و دوای ئەوەی کە سەرکردایەتیشێکی لەسەر گەڵ و بنگەڵ و بەرە و ئەو لای گیرا و هەمووی خەڵکان هێناوە لێر ئۆردوگایکیان بۆ دروستکردن ئەوشان هێناوە بۆ ئێرە لەوێ ماینەوە ئەو ڕۆژە و هەتا ئێوارە ئیتر هەر خەریکی ئەوە بوون کە شوێنێک تەرتیب کرێ بۆ خەوی شەوانە و چۆن خۆمان بسازێنین و دووبراکەیشم دیاردین دووبراکەشم براون بۆ ئەسکەری و نازانین چیان بەسەر هاتوو ئەو شەویش بە هەمان شێواز شەی داهاتوو چرامان پێبوو نەوتمان پیا کرد و تۆزە ڕۆشناییمان بۆ خۆمان دروست کرد و ئالادینێکیان داگرسان لە ناو ئەو شتانێکە ڕێکخرا و تۆزە گەرمامان بۆ خۆمان تەرتیب کرد ئەو شەویش ماینەوە بۆ شێوازە و ڕۆژی دواتر براکانم گەڕانەوە یعنی 2 ڕۆژ مابوونەوە لە سلێمانی لە معسکەر و دوای 2 ڕۆژێکی وەرەقەیان بۆ کرا بوتیان بڕۆن دوای ئەوەنە ڕۆژ وەرنەوە ئێوە سەربازن و بەجارە بچنەوە پشووەکوان کە هاتنەوە ئیتر ئێمە ئەوانش بە پرسیار ئێمەیان دۆزی و هاتن سێ وەزعەکەیان کرد و وەزێکی چۆنە تۆ لە ناو دەشتێکا فڕەدراوی بە بێ خزمەت وزاری و هیچ هەر دەشتێکی سادەیە و لەوێ جێڵڕاویت باوکم وتی ناخیە بەم شێوازە ژیان نابرێتە سەرەوە بێ ئێمە مەحاولێ بکەین لێرە بچینە دەرەوە چکە تۆ شوێنێکو نەبێت و خانوویکی نەبێت و خێمەیەک نەبێت و یعنی ژیان لەم دەشتا بەم شێوازە بەڕێ ناکرێت چەند ڕۆژێک ماینەوە لەوێ دواتر هاتینەوە بۆ سلێمانی یعنی من و دایکم و هەر سێ خوشکەکەم هاتین بۆ سلێمانی باوکم وەرد و براکەممانەوە لەوێ لە باینجان ئەوەی کە زۆر مەترسی بوو لەو ڕێگا کە ئاهاتی بۆ سلێمانی سەیتەرێکی تیا بوو پێیان سەیتەرەکەی معسکەر سەلام سەیتەرەکەی معسکەر سەلام ئەم سەیتەرێ ئیتر یعنی کەس لێی تێپەڕ نەیە بوو ئیلا خەڵکیان گیر ئەدا بە تایبەتی گەنج و پیا و ئەوە هەوێکی مەزبوط و ڕێک و پێک و پێ بووە و قەنەعەت و ممکن بە سەیتەرە بکرێ کە تۆ گرفتێک و نییە هاتچۆکی بۆ سلێمانی یعنی سلێمانی بە هەر چوادەریاوەکو معسکەرێکی تن و تۆڵ هەمووی ڕەبایە بوو لەم سەرۆسەرۆت ئەو دوو دەرگا دوو جادێکە داغڵە بوویت هەمووی سەیتەری قورس و تون بوو ئێمە هاتین چوینە سلێمانی چوینە ماڵی باپیرم لەوێ 1-2 ڕۆژ ماینەوە دواتر چوینە ماڵی پورم و 1-2 ڕۆژ لێماینەوە باوکم هات بە دوامانە وتی کاکە وەرن لە بازیان خانوویەکم گرتووە لەگەڵ ماڵی ماڵی مامە هەموم کە ئێستا لە ئێران ژیان لە کوڕاوەکان دەگەڕانەوە وتی خانوویەکمان گرتووە ئەشیاکانمان هەمووی بردۆ بۆ بازیان با بچین ئیتر خەریکی ژیانی خۆمان بین لێوێ و هەرچۆن بێ خانوویەکەوە تیاژینەوە ماڵی مامەم نیوەی ئەشیاکانیان بردبووە بازیانەوە نیوەی لە باینجان ما بوو ماڵن هەر لەسەر جادەکەی بوو لە قەراقی جادەکە ئەوان فڕێدرابوون کە ڕۆشتینەوە ئیتر ئێمە بە حساب خانوومان گرتووە نیوەڕۆ لە ماڵی مامەم ماینەوە وەڵا لەم لە ئەسنەی نان خواردنەوە کەیتر نام خۆین و ئەم بەشەی ماڵی مامیشم کەماوە بخێنە سایرێک و بیبین بۆ باینجان کە بۆ بازیان کە ناحیەکە نزیکی باینجانە و دەشتەیە ئەوە نەمانزانی دەوری ئۆردوگاکە درا و بانگواز کراوتیان کاکە یەڵا خۆتان کۆکەنەوە بۆ هەڵەبجە هەمووی ئەبرێتەوە بۆ هەڵەبجە ئیتر خەڵکی هەمووی خۆشی لێ هات و ئەوە نەجاتمانە بێ و لەم دەشتەوە ئەچین بۆ هەڵەبجە و
خەڵک کەوتە خۆکۆکردنەوە. باوکم تۆزە نزیک بوو لە ئەوانەی کە لێ بوون و ئەوانە وتی گوێم لێ بودانێکیان وتی بە دانیشکان ئەرەکەیم دەڕع و دەبا بوو شتەکەیەت تەنک و ئەمانەیەت. باوکم یەکسەر تێگەشت و کەمە بۆ هەڵەبجەنیەوە هاتەوە وتی بە مامەم وتی حەمەی برا ماستە خێرا بە ماڵەکە ئەمەی کەماوە بەجێ بێڵەوە بە ئالم دەشتەوە بکەین ئەو بەرە و بە پێ بچین بۆ باینجان بۆ بازیان بۆ خانووکە دەدورتمانە نیوەی ماڵەکە تیا بچێ باشتر هەتاوی کە سەر و سەری ماڵ و بنەڵەگەوت کەس نازانێ بۆی کوێیە درۆکەنەوەتان لە بینی خۆیان هەڵەن تۆزێکە دەڵابێت. مامەم وتی وەڵا دەیتر من تازە لەگەڵ ئەم خەڵکام و ئەڕۆم و ئەمانە و زۆر باوکم تەکلیفی کرد. مامەم وتی من نایم ئێستا سارەی گێنمە ئەو بەش ماڵش کە بردوومە بۆ بێناومە لەگەڵ ئێوە ئەیگەنمە و لەگەڵ ئەم خەڵکە بۆ شوێ بە من ئەڕۆم. باوکم وتی وەڵام من نایەمەوە ئەمە و زانین بەرەکوێ ئێمە چۆنێ بۆ خۆمان گەیان دۆ بازیان و مامەم هەت ئەشیەکانی بردوو ڕۆشتەوە. ئیتر ئاگامان لێ بوو ژمارەیەکی زۆر سیارە لە سلێمانی و هاتوو بە بازیانە تێپەڕ و چوو بۆ باینجان. لەوێ سەر لە ئێوارەیەکی درەنگ هاچی ماڵی هەڵەبجەیە بار کرا و بەرەخوار برا بەرە و کەرکک و هەولێر. ئێمە کۆمەڵی ماڵی هەڵەبجێ بووین لەوێ ماینەوە لە بازیان و ئیتر هەمووی مشەوەش بوو بۆ پێی کە ئەم خەڵکە قرار بوو بۆ هەڵەبجە ببێتەوە بەڵام بەرەخوار برا. ئەو ڕۆژە هەتا شەو خەڵکە ئینتیزاری بوویش هەواڵێک نەبوو. ڕۆژی دواتر هەمووی هەڵەبجەکان کۆبوونەوە پیاوە بە تەمەنەکان و ئیتر هەمووی دەسەوەژنەوە دانیشت بوو کەس هەواڵی نەبوو ئەم ماڵانە بووی شوێ برام خەڵکە بووی شوێ برا خەڵکیش زۆری بوو. بەس ئالێت خوا ئەف و خاڵێکم بیر کەوتەوە. ئێمە لە 28مینی ئەفواتەکە گەشتینەوە عێراق گەشتنە بازیان و لەوێ فڕەدەین شەوەکەی تر بانەکەی 29می ئەفواتەکە بوو. لە سیەمە ئیتر ئەوەی کە هاتەوە ئەنفال کرا یعنی لە دوای سیەم ڕۆژی عینەکە ئەفواتەکە ئەوەی کە هاتۆ ئەنفال کرا. بەڵام ئەوەش بە 400 ماڵی کە پێش ئەوتان ئەفواتێکی سڕی هەیە ئەوە پاش ماوەیەک ئازاد کران و بەریاندان یعنی ئازاد کران بۆ معنەی کە سەر هەموو ماڵ وشتیان تیا چوو بوو تەناخوانە بە ڕەش و ڕۆتی بەردا وتیان کاکە بڕۆن و ئێوە ئەنفال نەکراون و فترێ لە زیندان نبووان چەند مانگێک. بەڵام ئەوەی کە لە دوای سیەم ڕۆژی ئەفواتەکەەوە هاتو ئەنفال کرا و کەس نەیبینی و جارێکیکە یعنی ژمارەیەکی زۆر بوون لە هەڵەبجە بیزەبت عەدەدەکەم لە بیر نییە واتە ئەوەی لە پێش ئەفواتەکەەوە هاتۆ دوای چەند مانگێک ئازاد کران. بەڵام ئەوەی دوای ئەفواتەکە هاتۆ تیاچوو سەر و ماڵی تیاج و کەس نەیبینی و جارێکیکە و بران و هەمووی لەناو برا. ڕۆژی دووەمی کەیتر خەڵکە برابەر و خوار هەموو پیاوەکان کۆبوونەوە چی بکەنوانە کاتێکمان زانی قافڵەی سیارەکان بە چۆڵی نەڵێن بە بەتاڵی لە گەڕایەوە بەرە سلێمانی واتە پیاوەکان وەندی کوڕی گەنجڕان کرد سەر جادەکە و یەک دوو لە سیارەکان نەڕاگوتیان کاکە دوێنێ ئەو ماڵان تامدر بۆی شۆتان بردن و ناڵێن مەسیریان چییە وتیان وەڵای کاکە شەو گەیاندومانتە جێەوە بردومانتە شوێنێکۆ لە هەولێر پێ ئەڵەی گردەچاڵ و بەرد حوشتر براون لەوێ لە دەشتێکا فڕە دراون چۆن لێرە لەم دەشتا فڕە درابوون بارمان کردم لەوێش لە دەشتێکا فڕەماندان و گەڕاینەوە هەر ئەوەی لێزانین بە مەتیقەکە ئەو تێ گردەچاڵ و بەرحوشتر. ئیتر ئەو خەڵکە کە لە باینجان هەڵکەنرابوو ئەمانە بگرن ئەم داستانە کە کاکە پیاتێت و ئەڕوات و من سکوتم کردگە بزانم ئاخری ئەگاتە کوێی. بزانن یەکێک لە مەخولەکانە جینۆسایدکردن یا مەسەڵەن تۆ گەیتە داستانە جینۆسایتە ئەرمەنیەکان لە تورکیە یا داستانێک کە جینۆسایتە پاکستانیەکانە و بە کۆچە گەورە مەرگبارەکەی پاکستانیەکان بەحسیەکەن کە موسڵمانەکان دوای استقلالە پاکستان لە هندوستانەوە تێن بەرەو پاکستان یا ئەرمەنیەکان کۆچە بە پێیان ئەدەن ئەکسەریان کە ئەمرن لە ناو ڕێیا ئەمرن. جینۆسایت بەشێکی کۆچاندن و لە زێد و لە سەرزەمین دوورکردنە بابزانن. ئەو کارەوە ئەمریکایەکان گرێکیان بوو بە سوورپێسەکانی بکەن. ئەمریکایەکان بە سوورپێسەکانیان و زەمینتان پێ ئەدەین بەزر تۆتان پێ ئەدەین بۆ خۆتان زەڕات بچێنن گەنمە شامی بچێنن. سوورپێسەکان نا ئێوە گەرەکتانە خۆی ئێمە بگۆڕن و ئێمە ئەو جۆرە ژیانەکەین کەیکەین وەکدا سەرزەمینە ئێمەست. ئەمەی کە تۆ عیدەی مردم وەکو تۆپی فوتباڵ
لەگرا فڕی بدەیت لەوێ فڕی بدەیتە ئەگرا بازی پێ بکەی ئەمەسە کە هەموو قیەمی مردمێک ئەڕوخێت تۆ لەم وەختا تەبیعەتەن ئەوەی کە هەتە فێربوونی مانەوەس لە هەر شەرایەتێکە تۆ فێر ئەوی بمێنی تۆ بەرامبەر بە جنایەتکار ئیتر هەڵوێستە نامێنێ چون فکرەکەی بەدەستی جنایەتکارە ئیتر مەیلی بێت کوژێ مەیلی بێ ناتکوژێ بەشکم شانس بێنی بم نەمری بەشک و شانس بێنی ئەمە خۆی جینوسایدە ئەسڵیە ئەمە ئەو اتفاقە سەوا لە هەڵەبجا کەوتکەوە لەسەر زەمینە ئێمە کەوتکە ئەم تۆپێنەی کە ئەکرێم خەڵکارێم خەڵکە کاری نەگەرەکە وەزعی نەگەرەکە شغڵی نەگەڵەکە هەچی نەگەرەکە وا فڕێ دێت ناوی بیاوانەی تەوەژۆکەیوە بەری ئەدەیوە چۆنە چێتە توالێت چۆن هەمامەکە بێداشتی چ شکلیە خۆراکی چ شکلیە ئایندەی بەرەو کوێ ئەچێت بزانە ئەمە هەمان پرۆسی ئەنفانە کە ئەم مردمە دروست ئەکا شروع خۆ سوالکەی بۆ مردمەوەی پیادکە بەڵێ فەرموو کاک بەڵام ئیتر دیارە دوای ئەوانەی کە ڕێیان لە گردە چاڵکەوت گەشت نەئەوە و بڵین لەو پرۆسە جینۆساید کران و بەرەو ئێوە بران ئەڵێن ئەو شەوەی کە لەو دەشتا فڕێدراوین ناوچەیەک بووە نازام لای ئێمە دڕکێکەیە دڕکێکی وردی زەردە کە زوو ئاگرێگری عقاچی پیانی دو تۆزێک بوو و چاخێکی لێ فەندێکی هەر وەکو بەنزین گەڕێگە پێڵێن دڕکە زەردە ئەڵێ ئەو دەشتەیەک پارچە ئەو دڕکە زەردە بوو کە خەڵکیان دابەزاند یعنی منتیقەیەکی وشک ئەو خەڵکان لەوێ بەجێ ئەڵا بەبێ هیچ خزمەتێک و ئەوە ئێمە لە بازیان ماینەوە چەند ڕۆژێک لێ ماینەوە ئەو خانوو کە تیا بووین ئەڵبەتە خانووی کە چۆن بوو خانوویکی هەیکل بوو خانوویکی تەواو نەبوو یعنی هەر دیوار کرا بوو سەقفی تێ کرا بوو ئێمە خۆمان بە پەردە و بەوانە دەرگا و پەنجەرەوانمان بۆ کردبوو لە شانسی ئێمە ئەو خانوو کە تیا بووین هی مدیری مناظەمەی بازیان بوو یعنی گەورترین دام و دەستگای ڕژێمی باعز هی خاوەنی خانووکە بوو لەوێ کابرایکی کورد بوو کردویانە سەری وتویان کاکە تۆ ماڵە هەڵەبجێ و حەشار داوە راپۆرت درا بوو کە ماڵێکی هەڵەبجەی لە خانووکەی فڵانە کەسای ناوەکەی بیر نەما بوو باوکم براکان لە ماڵ و نەبوون ئێوارەیەکیانە ئەبینێن کابرا هاتە بەردەرگاوە وتی من کراوەتە سەرمەوە و ئێوە لەم خانووی منان و حکومەت لە من قبول ناکەیەوە لە خانووی منابن و کە هەڵەبجەی بن و ئەبێ خۆتان یەکلاکەنەوە دایکیشم ئافرەتێکی مرد و سەنگمەسەلار بوو وتی پێی وتی جا من هیچ منە لە ماڵی براکانم و لە ماڵی پورزاکانم و لە ئامۆزاکانم و لە دراوسەکانم زیاتر نییە بەیانەیەک سیارە بێنە بابارمانکە ئەمەش بەرێ بۆ لای ئەوان و ئیتر ئێمەش وەکو مەسیدوان لەگەڵ ئەوانە ئابێت کوردەواری ئەڵێ مەڵی مەرگ باوماڵی جەژنە کابراوتی ئاوە دایکم وتی بەڵە وتی دەباشەوە بەیانی خۆتان حازرکەن من ساریەکتان بۆ ێنم و بەڕێتانەکەم بۆ گردە چاڵ دایکشم وتی بەسەر چاو ئێمە حازرین و شەی ژمێر دەکەم و کووناڵەکان گەڕانەوە پیان ئەڵێم و ئەوانش نەگەڕان ئێمە هەر حازرین وتی باش مەسافەیەک ڕۆشت و ئەڵبەتە ئێمە کۆمەڵێک دراوسێمان هەبوون قەرەداخی بوون خەڵکێکی زۆر مرد بوون خەڵکێکی زۆر بە ئەمەک و یعنی پیاوی ڕۆژی تانگانە بوون ئەوانیش لێوە بوون کە ئەم کابرا هات و ئەم قسانە ڕۆشتە بینەوە و ئەوە ئێتر ئەڵبەتە ئەو زۆری پێ هاتبوو کابرایی دەسەڵاتدار کە ئێمە لە خانووکەیا بووین مەسافەیەک ڕۆژ و دوای ماوەی گەڕایەوە کابرا وتی بە دایکم وتی دایکی جان خوشکەکەم من ڕوو ڕەش و سەرشۆڕی ناو ئەم خەڵکە مەکەن ڕجای خواتان لێ ئەەکەم ئەم شەو هەرچۆنتان کردبێت ئێوە ئەم ماڵە دەرکەن ماڵ و مناڵەکە دەرکەن بچنە ماڵێکی دراوسەیە یەکێک کە پێتانە پیا بەرنەوە بچن با من بەیانی سارەی گەرمە بەردەمی ماڵەکە وەڵم کاکە بڕۆن ماڵەکە بارکەونێ بیبان ئەو کاتەڵم کاکەوە تا ڕایان کردو و میتر خۆ حکومەت من ئێدام ناکات لە شوێنیەوە دایکم وتی نایەمە هەر بەتەماهین
هەر بمان بن بۆ ئەو با لەگەڵ ئەوان ئەبژین. ئیتر ماڵە قەراخیەکان کە دراو سێمان بوون وتیان کاکە بە کابرایان وت کابرای خاوەن خانوو کە ڕەفیق حیزبی و مدیری منەظەمە بوو پێیان وت کاکە تۆ بڕۆ ئێمە خۆمان حەلیەکەین و تۆ بانی سارە بێنە و ماڵەکە بە چۆڵی بینین. وەڵا ئەوان ڕۆشن و تر ژن و ماڵەکان دراوسەکانمان هاتن قەناعەتیان بە دایکم کرد وتیان باشە و تاریک بوو ماڵە گوازین و ئێوە حەقتان نەبێت. کە شەو داهات دوومێکی دوو بە عەرەبانی دەسی و هەندێکی بەسەر شان و ماڵەکان گواستەوە بردیانە ماڵە قەراخیەکان. یعنی برنەکەیش بە جۆرێک بوو ئەوە نەبوو بڵێ هەر بردیان لە ژوورێکە شتەکانی هەڵچنی و دایان ناو ئەگەر کابرا بەیانی ئیغباری کرا و ماڵێکی هەڵەبجەیتیایە بێن بڵێن کاکەەوە عەشیەکانی تیا نەکراوەتەوە. باوکم ئەڵبەتە یەکێک لە ئیشەکان کە زۆر شارەزا بوو تیا و مەسەلەی فەرج بوو خۆڵتی کاشان و نازانم ئەمانە باوکم زۆر شارەزا بوو پارەی چی پێبوو لێران هەمووی دابوو بە هۆڵتەی بڵین ئەو کاتە بە زمانی نازەمیەوە هۆڵتێ فەرش و ئەوانە هی کاشان لەگەڵ مەژگەی گوێز و ئەم بابەتانە. ماڵەکە هەرچی ئەشیای ئێمە هەبوو لە ماڵەکەی خۆیانە ڕێکیان خست فەرشەکانیان هەمووی داخست بۆ ئەگەر بانی هاتن شتێک دیار نەبێت لە ماڵێک بچێت و لێرە حەشار درابێت. جێگۆبانەکانی خستە ناو جێگۆبانی خۆیان یعنی جلوبەرجیان خستە ناو جلوبەرجی خۆیان بە جۆری ماڵەکەی ئێمان ڕێخست لە ماڵی خۆیانە کە هیچ ئاسەوارێکی نەبێ و شۆلەی خەوتین و بەیانیز و سارێکیان بۆ گرتین چون بۆ سلێمانی. چوونە سلێمانیەوە لەوێ کۆمەڵە ماڵە خزممان ئەوسا برادێکیش بۆ نووسیبووی لە کۆمنسێنم کرد نووسیبووی هەندێک لە سایق زیلەکان خۆیان سایغی ئیفاکان خۆیان خەڵکیان لا ئەدا ویژدانیان هەبوویان کاکە بڕۆن ئالیا فڕەتان قۆتان لەکوێ ئەژین بژی. ماڵی باپیرم و ماڵی کۆمەڵی خزم و کە سوکارمان لەو وەجبا بوون کە لە سلێمانی لایەندا بوو. دووسێ شەو لە ماڵی ئەوان ماینەوە و ئیتر ئەوانیش خۆیانێکی ژوورێکیان گرت و ینی خانوویەک دەگرت 5 ژوور بوو 5 ماڵی تیا بوو هەر ژووری بۆ ماڵێک و ئیتر خەرخۆ گونجاندن بوو. دوای دوو ڕۆژەکە ئێمە گەڕان ژوورێکمان پیا کرد. ژوورەکەی چۆن پەیامان کرد ماڵێکی خزممان بڵێن 3 ماڵی خزممان خانوویان گرتە بوو 4 ژوور بوو وتیان کاکە ماڵێکیان دوو ژووری بەرکەوتە وتی کاکە لەبەر ئەوەی ژێتان خۆماوە وەرن ژوورێکتان بۆ چۆڵەکەن ژوورنە ئەو ژگرەوە. ئێمەش 8 کەس بوون ژمارەی خێزانی ئێمە 8 کەس بوو. ڕۆشتین هەندێک شتیان بۆ کۆ کردینەوە تا عەشیەکان لە بازیان وێت و ئەگاتی دەستمان چووکە گوتمان سەیترەی ماسکە سەلام ڕێگەی زۆرێکی لەوەی کە ماڵشت لە خوارەوە بێت و تاقیقێک کرد وردە عەشیەکانیان هێنا و ژوورێکی ئەزان 3 بە 4 بوو هەر ئەوەندەیە بوو چونکە لە یادمە شەو کە ئەخەوتین جێگەبانەکانمان داخزی ترزسان بوو هاچێ و جێگەیە هەبوو داخرا ئەو کاتە پیان ئەوت بۆفیە یعنی سا بە زمانی ئێسا کاونتەری نوێن خاڵیە بوو سەرەکەی سەری ئەوە خاڵیە بوو ئیتر بکرا بوو بەسەرە هەر شەوی ئەوە براکم لەسەر و کاونتەرا بخەوتە چونکە جێگە نەبوو لە عەرزە جێگە نەبوو 8 کەس بووین لە ژوورێکی 3 بە 4 ئیتر هەموو شەوێک براکانم کێشەیان بوو کامێن لەسەر کاونتەرەکە ئەخەون و کامێن لە عەرزە ئەخەون یعنی ئەوەندە جێگە هەبوو کە ئیتر ئەبێ ڕێکی خەیت و نەفرێ زیاوە لە مژورە بێت لەسەر و کاونتەرا جێگەنێنەکە بخەوێت. اینجا من ئێستا لێرەوە گەڕێمەوە بۆ پرسیارێک کە تۆ جەنابت کردوت و هەڵەبجەبەگیری هەبوو لە دوای شیمابەران کە خەڕێکەوتە سلێمانی هەڵەبجەبەگیری ئالێرە دەسی پێکرد دەنگۆ بڵاو بووە لە سلێمانیا کە ژمارێکی زۆر هەڵەبجەیی نەچوونەتە بازیان و لەوێشۆ نەبراون بۆ باینجان و لە ناو سلێمانیا خۆیان حەشار داوە. اینجا ئیتر ڕژێمی بەغا ڕژێمی بەعز کەوتە ماڵ بە ماڵ گەڕان بە دوای هەڵەبجەیە یعنی بیاونتە لە هەر شوێنەکە دیار و کاتە هەموو گەڕێکیەک هەموو ناوچەیەک مختارێکی هەبوو مختار کە ئیتر بەرپرس و لە شوکاری ئەو گەڕەکە ئەمە وایە سەر بە ڕژێم بواە و کەسێکی جێگە سیقی خۆیان بۆە و ئەم ڕۆژانە راپۆرتی گەڕەکەی خۆی بدایە بە ئیستیخبارات و بە ئەمن کە گەڕەکەی ئەو چی تیاگوزرێت ئیتر لەسەر ئەساسی ئەم ئەمن و ئیستیخباراتە و ئەم مختارە ماڵە هەڵەبجەکان ئەدۆزران و هەر ماڵە بدۆزرێتەوە. ببەخشە کاکە ببەخشە شارە سلێمانی هەر گەڕەکێکی مختارێکی هەز بەڵێ ئەمە لەشکرە گەورەی عێراقی یەکێتی نیشتمانی دوێ کە لە کتێوەکە حاتم منبەریە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە بەر لە عەمەلیاتە والفەجر 10 هەر ماڵە بردۆزرایەوە 2 هەفتە
حزب دموکرات خەبەردارەکاتەوە ئێران بەنیازە عملیاتێکی گەورەست لەگرا و دەوڵەتە بەعستەکانی ناخوا بزانە عملیاتە کەربەلای 5 قەلوقەم کردیا سپای ئێران بۆ خاتری ئەوەی وتیان عملیات کەشف بوو دەوڵەتێکی ئێستالینی بەعسی کە قەشەنگ کوپی کردگە لە ئێستالین ئەم سیستەمەی کە تۆ بەحسیە پێی ئەمانگەیەنیت بەو نوکتەی کە ئێمە لە سەرەتای دادگاکانەوە کە بەحسمان کرد دروستکردنە فاجعەی هەڵەبجە و جینۆسایدە هەڵەبجە ڕێکەوتنێکی نێوانی ئەمریکا ئێران و عێراق بوو و ئەم شەڕە شەڕێکی ساختە بوو جەنابەت بە منێژی سلێمانی ئەشێ ئەو وەختە حدەئەقەل 4 بەرابەری هەڵەبجە بێ وانە بوو کەچی دەوڵەت بەعس ئەو ئیمکاناتی هەز ماڵ بە ماڵ بگەڕێ درستە وەلێ دەوڵەتی بەعس خەبەری لەوە نییە کە دەوڵەت ئێران حەملەکە خەبەری لەوە نییە کە فەرماندە لەشکەرەکەی ئینسانێکی خۆفرۆشە ئەسە پوڵ ناسێنێ عەقیدەتیە چۆن ئەو بۆ هەر مەحەلەیەک مختارێکی دانیاگە بۆ ئەو مختاریشە 4 دانە استخباراتی دانیاگە گزارشی بەنزانێ خاص گزارشەدا یاخراوەیدا چۆن بۆ سەر لەشکەری 4 دانانیاگە بزانە ئەم تیکانەی کە ئێوە بەحسیەکەن قەشەنگ ئەنیشێتە ناو داستانەکە و پازەڵە داستانەکە خۆ ئێستا خەریکە هەڵەبجە بگیری ئەکات هەژێمە باس لە تەمامە ئەم داستانە تو داستانە حکوومەتێکی چ بە دیوە ئیرانی وە چ بە دیوە عێراقی وە هەر کامیان بە ڕەوشێک لە کاتە دۆڕانە ستالینان لە ڕووسیا ئەکسریەتە مردمە ڕووسیا و ئەوانەی کە شتێکیان بوو وە شتێکیان بخۆیان و شکەوە یانێ ئەقڵێک یانێ پلەپایەک یانێ مەقامێکی ئیداری مەقام چوزانم کارمەندێک ئەمانە ماتەڵبوون کە ئێستالین بیانگریت ئایانزانی حتممەنی گیرین یعنی کە لە دەرگای ماڵەکانە دەری ئایانزانی گیریاگەن لەژێ کابرای وا بوو 4 ساڵ ئینتزاری ئەکێشا لەسەر کارەکەی ئەیوەن لە خیابانە ئەیوەن لە ناو بازاڕە ئەیوەن لە ماڵەکەیە ئەیوەن هەر دقیقە ئەم ئەڕۆشتە ڕێوە ئینتزاری بوو بیگرێت وەختی دوای 4 ساڵ 5 ساڵ کاورایە نەگرت ئەیوت ئۆ خەی ڕزگارم بوو تازە وەختی ئەگیریە نەجاتی ئەو فکرێک کە ئەگیری ناگیری کەیتێن ئیسەتێن سوحاتێن ئەم شەوتێن لە وەختی خەواتێن ئەوە بوو بە عەزابی بۆیە من ئەم تیکانە ئەزافەکەم بەم دادگا بفەهمن وەختی بەحسی ڕژیمی ئێستالینی ئەکەن خەڵک چووگە لەسەر ئەم تیکانە کاری کردگە کە وەختی تۆ ئژی نەزمە ئێستالینی ئێستالین حاکم بوو و جنایاتێکی گەورەی کرد چه شەکلی بوو بۆ مردم وایان پێهات مردم چه اتفاقێکیان بۆ کەف جەزایرە گوڵاو چه شەکلی بوو ئەم مردمە سلێمانەی بەجۆرێ هەولێری بەجۆرێ تۆ تێتە ئەمدی و تۆ ئەوێنیت وەزعیەت کولەن وەزعیەتێکی عەدەمە قەتعیەتە مردمێک کە هیچ هوڤیەتێکی نییە مردمێک کە هیچ بوونێکی ئینسانی نییە هەر کەسێ هەر جۆرێ مەیلی بێ ڕەفتاری تەکاکە و ئەم مردمە فێر ئەوێت وەکو ئاوی لێبێت لە هەر زەرفێکا کە تێ ئەەکەن شەخسیەتێکی ژەلەیی بگرێت فێر ئەوێت چۆن دەسە گەورەیە ماچکە چۆن سایکا خۆی دەرباز کات ئەمە ئەو ئێدامەیە جینۆسایدەسەکە کاکە خەریکە لەم داستانەی کە بۆ ئێوە تعریفیەکە ئێوەیشێ بفەهمن وە لە ناوێ بێر نییە دەرەوە بەڵێ فەرمون شروعیان کردبوو بە خەڵک بگیری لەلایەن موختار ئەو خەڵکەی هەڵەبجەی کە کەوتووە سلێمانیوە یان کەوتووە منتیقانی ژێر دەسەڵاتی حکوومەت لە کاتی لەوەی کە لەگەڵ ئێمە کەوتووە سلێمانیەوە و وتر نەگەڕابوو بۆ ئێران بەڕێگەی قاچاق یان ئەوەی کەوتووە ئێران و بەڕێگەی قاچاق بە عەکسی ئێمەوە هاتووە بۆ سلێمانی ئەمە لە سلێمانی هەوێشیان بۆ کردبوو جاری پێشوو ئاماژەن پێە هەوێی نازەهین ئاوارە بووەکان ئەمانە بە ئاوارە درابوون لە قەڵەم ئەم هەوێی ئەوان لە هەموو دام دەستگای حکوومەت تا ئەی خواردووە کۆیشە ئەمانە
فعلا لێ قۆماون و ڕایان کردووە و خۆیان تەسلیمی حکوومەتی عێراق نەکردو و هاتوونەتەوە تەسلیمی ئێران نەبوون و تەسلیم پێشمەرگە نەبوون و هاتوونەتەوە بۆ لای سوپای خۆیان ئالەگرا اتفاقا نکتەیەکی مهمت بەحس کرد زۆر نکتەیەکی مهم بوو تماشام داستانانە کتێت ناگەهان نکات مهم دەرەکەوێت ئێمە وتمان دەوڵەتە عێراقی مەشەیە خەڵکە هەڵەبجەی دەربە هاوردایە وەنەی هاورد خەڵکە عێراقی خەڵکە هەڵەبجەی تەسلیح کردایە وەنەی کرد بەڵام چون ئەمە دەوڵەتە و ئەم دەوڵەتە پڕۆپاگاندا بۆ خۆیشی ئەکات ئەم دەوڵەتە ئەوەی توانی یەخۆی دەرکات بەنەوەیەک وەکو ئاوارە سەریەکە یانێ تۆ تەسلیمە دوژمن نەوگی نەچووگیتە ژێرە بارە دوژمنە تەحمل نەکردگە تماشاکەن دەبەرە ناسیۆنالیستەکەی وە مەسەنگە کەسی بێژێ ئەمە عێراقی خاسێکە وەلێو عێراقیە وا دەرچووگە بۆ ئێران عێراقی خراوێکە ئائیستا ئەفەهمن تەقاندنەوەی پرد زەڵم لەلایەن دەوڵەتە ئێران و چەندێ مهم بوو ئائیستا ئەزانن تۆپبارانکردنەکەی جادەی پرد زەڵم لەلایەن دەوڵەتە ئێران و چەندێ مهم بوو ئەو کارە مهمەی وا بەرەی کوردستانی کردیەوە پردەی تەقاندەوە بۆ چون سەدام حوسێن بلەخەرە خەڵکەکەی مسلح نەکرد خەڵکەکەیشی ڕانەگواستەوە خەڵکەکە خۆی دەرچوو لەگرا خۆ ناتوانێت بێژێ کاکە تۆ شەڕە و لەگراسە کە خەڵک لە سلێمانەیەتر بە هیچ بارێکە سەدام ناتوانێت دیانوی لێ ببێ ناتوانێت و ئەوەسە کە ڕێگە چارە ئەمەسە پردەکەی زەڵم تەخێنیتەوە ئەم تەقانەوە دقیقەن نیشان ئەدا کە قەرارە خەڵکە هەڵەبجە دەرنەچێ بمێنێتەوە بکوژرەوە بەرەو ئێران بچێ تەوەجۆتان کرد بۆیە وەختێ نازەحینیان پێدا ئاوارن لێ قۆمیاگەن بایەغیان پێدا جێگەیان پێدا بە قوربانیان ئەوەن بەرەی تەبلیغیە تەوەجۆکەن ئیستا ئەفەهمن بۆ بەریان پێ ئیگیری نەیاڵن خەڵکەکە بێتە دەرەوە و فەورن پردەکە لە بین ئەوەن و ئێران بە بەهانەیەوەی کە جێیشە عێراقی تێ تەواوە ئەم پردێدا گەسە بەرە تۆپ و خەڵکی ئیشارەی کرد فرێ لە خەڵکە هەڵەبجە فرێک لە ماشینەکان هەڵگەڕیان و تۆپیان بەرکەوت و خەڵک بە تۆپ کوژیان تەوەجۆتان کرد پس ئێمە ئەگەینە سەر ئەوەی کە ئێمە چون تعریفێکمان لە حکوومەت نییە فکرەکەین حکوومەت هەرچی کارە ئەیکا و ئەفکارە عمومی بۆ مهم نییە چرا لە بەشێکە ئەفکارە عمومی بۆ مهمە بزانن سەدام حوسێن مەشێ خەڵکی تەسلیح کردایە و ئەمە مهم بوو کە خەڵک چووگەسە قایمە مەقامەتی و کاک فەرهاد وتی و خەڵکی تەسلیح نەکرد سەنگەری بە دەور شارە نەکێشا خەڵکیشی تەخلیە نەکرد تا ئەگرا حکوومەت هیچ کارێکی نەکردگە و لەسەر حکوومەت ئەکەفێ یعنی ئەگەر 4 نەفەر بە عنوانە معارزە بچوانە لە کشوەرەکانی ترا قسەیان کردا حکوومەتی سەدام حوسێن دووچارە بحرانە مەشروعیەتیش ئەو چونەم کارێک کردگە لە کنارە ئەمە خۆنەی ئەتوانی خۆی بێ پێڵەکە بتەقێنێتەوە ئای سەدام حوسێن مردمەکەوژێ بێڵێ و بیتەقێنێتەوە هەر کەسێک دەرئەچێت ئیستا سەدام حوسێن نتوانێت بێژێ ئەمانە وەتەنین مەواطنی خاسن نەچوونە سەژێرە دەسە ئێران و ئەمانە ئافرین قارەمانن بەتەڵن شعبە بەتەڵن و بێن شناسنامەی نازەهین بگرن وەلێ ئەوانە خراون خائینن و ئەوانە بوون کە باعث بوون کە ئەمە اتفاقە بکەفێ و ئێوە متهمن و ئێوە جنایەتکارن و کەس ئیتر ئەنگوسە ئەتهام بەتەرەفە هیچ کەم نە ئێران نە عێراق نە بەرەی کوردستانی بەتەرەفە هیچ کەسێک درێژ ناکا خۆ ئیستا سوال ئای بەرەی کوردستانی بۆ پردەکە تەقاندۆ سوال دەوڵەتە ئێرانی بۆ ئەو جادەتەداوە بەرە تۆپ تا مردم بەمە نەگا تا دەوڵەتە عێراقی مەجبورە ئەمە نەوێت ئیتر لەگرا لە سلێمانی دەوڵەتە عێراقی بەهانەی نییە بە هیچ شێوەیەک دەوڵەتە عێراقی هیچ بەهانەیەکی نییە بەڵێ فەرموو کاکە بەڵێ ئەم خەڵکی کە ئەم هەوی وەرگرتە بوو نازەحین تا ڕادێکی زۆر ئەڵبەتە باوەمان بیر ناچێت ئەمەی کە ئەم هەوی نازەحینەی بۆ کرابوو هەمووی لە دەشتی شارە زۆر لە تەنیشتی زەڕایەن لەوێ سەدام شارێکی دروست کرد بەنای مەدینە سەدامیە حەلەبچە جدیدە هەڵەبجەی تازە هەر بەنای سەدام بۆ دروستی کرد مەدینە سەدامیە حەلەبچە جدیدە شاری سەدام هەڵەبجەی تازە ئەوە ناوەکەی بوو ئەمانە هەمووی بڵێن پارچەی زەوی 200 مەدی پیان وە زانم ئەگەر بەهەڵان نەچوم 1500 نایم 3000 دیناری سوئیسریشی پیان بۆ دروستکردنی خانوەکانیان و لە ماوەی 6 مانگە هەموو خەدەماتی قیر و جادە و خەستەخانە و مەکتەب و ئاوی بۆ دروست بۆ ڕاکێشان
یعنی لە ماوەی 6 مانگە بە کوردیەکەی سەدام حوسێن شارێکی لە دروست کرد بۆ ئەوانەی کە نازحین بوون کەوتونە سلێمانیەوە. بەڵام ئەوەی کە کەوتبوو ئێرانۆ ئەنفال کرابوو بۆ بەردحوشتر و بۆ گردەچاڵ و بۆ بەحرکە و ئەو منتیقە هەمووی ئەنفال کرابوو. بەڵام ئەوەی کە نەچوو بەردحوشتر و گردەچاڵ و بەر ئەنفالە نەکرا بۆ نەکەوتوەکو عایلی ئەمە کەوتینە سلێمانی، دوو ئیسفادەمان لەو خەڵکە کرد بوو کە هەوی نازحینەکەیان هەبوو. ئیسفادەیەکیان ئەوە بوو بە هەوی نازحینەکە ئەچون ماڵەکەی بۆ ئیهێنایتەوە لە بازیان و باینجانەوە، چکەم هەوی نازحینی پێ و ئەڵە ماڵەکەم کاتی خۆی ماڵە قەومێکم بردوێتی لە ئێران و دوایەکە لەگەڵ خۆیان نایەوە لە نەسل لە بازیان و باینجان بۆی جێڵاوم و ئەوە هەوێکەمە و ماڵەکەی خۆمە ئیبە بوو. یعنی ئەمە بەم هەوێ بە هەوی ماڵە خزمێکمان کە نازحین بوون ماڵەکەیان بۆ هێنانەوە لە بازیان و بۆ سلێمانی. ئەمە خاڵێکی بوو. خاڵێکی کە ئێمەمانان ئیسفادەمان لێ کرد بۆ نمونە و خانوو کە ئێمە تیا بووین وەکو وتم 4 ماڵ بووین لە 4 ژوورا بووین لە یەک خانووە. ماڵەکە خانووکە 4 وەتاق بوو وەتاقی و ماڵێکی تیا بوو خۆت و شانس و چۆن جێ خۆتەکەێتەوە. بەڵام لەم ماڵی کە ئێمە تیا بووین ئەم 4 ماڵە سیانمان لەوە بووین کە کەوتوونە ئێران و گەڕا بووین و خۆمان شاربوو هاتوین ئەم ماڵەوە. بەڵام دانێکیان نازحین بوو کە کاتێکە مختارەکە هاتە گەڕێکەوە یان نەگەر لیژنەیەکی ئەمن بەهاتەیە کابرا هەوێکەی پیشاندا کاکەوە ماڵی منە و دوورەیە کەسیتیانی و ئەوەیش هەمووی کە سوکاری منە و یان هەندێکی خۆی شاردەوە ناچارە بۆ خۆی بشارێت و ئەوانە. بەڵام لێرە خاڵی کە زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین لەو هەڵەبجەی بیجیرا کە هەبوو دوای بڵێیت لە زستانی 1970 کە خەڵگە ڕابووی و ئەو خەڵکە برا بۆ بەردحوشتر و گردەچاڵ ئەوەی کەوتە سلێمانی هەڵەبجەی بگیرەکە دەسی پێکرد بوو هەندێک خەڵک هەبوو هەندێک هەڵەبجەی کە پێشتر ماڵی چوو بۆ سلێمانی یعنی پێش لە کارەساتی کیمیا باران یعنی هیوا بوو بە ساڵێ 2 ساڵ 3 ساڵ پێشتر ڕۆژ بۆ سلێمانی. ئەمانە خۆیان بە ئاوارە نەزانی ویان خۆیان بە ئەوە نەزانی و کەڕای کردووە یان دەوڵەمەند بووە باشە یان کێشەیەکی ئەمنی هەبوو کە سوکاری پێشمەرگە بۆ یان خۆی فیران بۆ ئانە نەچوە خۆی بناسیێنێ بە نازەهین. بەڵام پێشتریش پێش لە کیمیابارانی هەڵەبجە ماڵ لە سلێمانی بوو. ئەمانە زۆرێکیان بەر ئەو پرۆسە کەوتنی گیران و بە ئێرانی حساب کردن ئێران بۆ گردەچاڵ. یان تەماشاکەیت لێرە دووفاقیەک هەیە لە ئیشەکە ئەوەی کە گەوتۆتە ئێرە کەوتە سلێمانی بە ئاوارەیە بەڵام ئەوەی کەماڵ لە سلێمانی بوو نەچۆ خۆی بە نازحین بنووسێت و حکوومەت خانووی پێنەداوە پارەی پێنەداوە خۆی نەکردو بە ئاوارە حسابی ئێرانی بۆ کرێت و بەڵگەشی یەکەم پێش لە کیمیابارانی هەڵەبجە لە سلێمانی بۆ ماڵی بەڵام شتی وا ناخوات. ئەم بەسەرهاتەی یعنی ئەم کارەساتە هەر بەردەوام بێ بەسەر تاکی بەسەر ماڵی هەڵەبجەیەوە بەردەوام لە ترس و قەلەقەیە وەکو جەناب دوتت کەی ئەیژیرێم کەیەن کەی ئەمبەن کەی بارمەکەن کەی ئەمبەن بۆ گردە چاڵکی ئەمبەن بۆ بەردحوشتر. بۆ ئێمە مناڵ میکە لەوانی کە زۆر کاریگەری لە سەرمان هەبوو مەسلەی خوێندن بوو مەسلەی خوێندن بوو. من وتم کە کاتێکە هێرش بۆ هەڵەبجە دەسی پێکرد من پۆلی 2 ئیبتیدایی بوو ئەو 2 ساڵم فوتە. بەڵام لێرە تخوا با یەکی خاڵم بیر نەچێت کاتێ لە ئۆردوگا بووین لە سەریاز ناوی تەلەبەیان نووسیوە بۆ خوێندن هەرکەس لە پۆلیا چە نابوو ئەشوێ و پۆلۆی خوێندەوە و مامۆسای هەر مامۆسای هەڵەبجەکانیان بۆ دانابوون و هەر دەرز و داوامی قوتابخانەکانی هەڵەبجە ئوترایەوە ئەو کاتەکە ئێمە لێ بووین. من چوومە لە پۆلی 2 وەرگیرامەوە بەڵام تااقەتم نەبوو لە ئۆردوگایە و لە خێمایە و ئەو بابەتە بۆی وازم هێنا و نەم خوێند و ئەوانش کە خوێندیان ئەنجامیان نەبوو چونکە لە ئەسنای خوێندنەکە و ئافواتەکە دەرچوو خەڵگەڕایەوە. ئێمەش لە ئۆردوگا بووین ئیتر ئێران دەستی کرد بە دروستکردنی خانوو لە ئۆردوگاکە بۆ ئەو ماڵانی کە ئەمێننەوە چونکە هەتا ئێمە لە ئێران بووین هەمووی لە خێما بوو بەڵام ئیتر لە بەشی خوارەوەی ئەوەی کە ئێستا ماڵە ئێناخەکانی تایە لە سەریاز ئەوانە ئیتر وردەوردە خانوو بوون دروست کران بۆ ئەو خەڵکەی کە ئەمێنێتەوە لە سەریاز. ئەو قاڵم بیرچوو ئاماژەی پێ بکەم چونکە زستان بەسەرا هات و ئێتر خانوویان حازرە کرد بۆی کە خەڵک یابێنێتەوە. ئێمە کە گەڕاینە سلێمانی من لە پۆلی 2 بووم لە 16 سێ ڕوویە
ئەو 2 ساڵم فۆتا ئەو 2 ساڵم فۆتا لە مانگی دەی کە ئێمە گەڕێن و دوایی بڵین ئەفواتەکە مانگی دەی ساڵی 1970 ئیتر لە یەکیدا لە کوردستان لە عێراق و کاتە نیزامی عێراق وا بوو لە یەکیدا داوامی قوتابخانەکانە کرایەوە کە پایزەهات ئێمە وەرنەگیرین لەویش وەرنەگیران و جارێکیکە ئەو من لەو سەر 2 ساڵم فەوتاوە لە پۆلی دوا بووم ئەو ساڵیش هاتمەوە دیسان وەرنەگیرا یعنی بوو بە 3 ساڵ من تەمەنم بووە بۆ 9 ساڵە چوم یەشان لە قوتابخانە وەرنەگیرامەوە 2 ساڵم فەوتاوە ئیتر ئەوە ئێمە ئاوارەین و لەوێین و دوای ئەوە ئێمە 4 وەکو باسمان کرد 4 ماڵین لە خانوویەکەینەوەم 4 ماڵە هەر ماڵمان 3 مناڵ و 2 مناڵ و 4 مناڵی هەیە دا بێنە بەرچاوی خۆتەوە حوشەیەکی 15 مەتری بە جارێک 12 مناڵ تایەت و ئەچێت بەرکەوتن و شەڕ و فەرتەنە و لێدان و تیاڵدان و سژن و ڕاوڕاین و هەرچی ئەوەی تۆ بەخاڵتەنێ لە هەموو حوشەیەکی هەڵەبجەیە بەم شێوازە ئەوزەرا ساڵی ئیتر وردە دوای بڵین کە چوینە ساڵی 89 چوینە ساڵی 89 ئەم زەختە لەسەر خەڵکی هەڵەبجەی کەم بوویەوە یعنی تر ئەوەی کە ڕژ بگیری بێت و بگەڕم بە دوایە کەم بووە چونکە ژمارەیەکی کەم هەڵەبجەی لە ناو سلێمانی مابووە کە نازەهین نەبێت و خۆی کێناردابێ زەختەکە لەسەر خەڵکی هەڵەبجەی کەم بووە 89 بۆ 90 ئێمە ماڵمان لە سلێمانی بوو دیسانە قوتابخانە کرایەوە یعنی من ئەبم بە 4 ساڵ ئەبێ لە پۆلی 4 بم یەشان هەر لە دەری قوتابخانەوەم و ناخوێنم ماڵمان لە سلێمانی بوو لەو گەڕەکەی کە پیانە ئەو دوورە ئەمن لە تەنیشتی پارکی ئازادی ئێستا و کاتە پیان حامیە کە ماڵمان لەوێ بوو محاولێکی زۆرمان کرد لێوتیان کاکە وەڵام مادەم هەڵەبجەین دیسانە وەرناگیرێتەوە دیسانەوە وەرناگیرێتەوە یعنی من ئەمە 4 ساڵم ئەفەوتێت بە بۆنیەوە کە هەڵەبجەیم و کەوتومەتە ئێرانەوە ئیتر وردە هەڵەبجەی تازە دروست ئەکرا بۆ نازەهینەکان هەڵەبجەی تازە دروست ئەکرا و کوتمان لە ماوەی 6 مانگە سەدام حوسێن بناغی شارێکی دودانا و پارەیدا بە خەڵک و عەرزی پیا و وتی بچن خان بکەنەوە ماڵی باپیرم چوونە سلێمانی هەڵەبجەی تازەوە ماڵی خۆمان لە سلێمانی بووین باوکومتی بە ئەم ساڵش نەفەوتێت بچۆ لە هەڵەبجەی تازە بخوێنە جارێکە من ئاوەرە بووم بۆ لە سلێمانی و بۆ هەڵەبجەی تازە و ماڵی باپیرم بۆ ئەوەی کە لە ساڵی کەیف و خوێندنم دەفەوتێ و من کاتێ چوومە پۆلی یەکەوە ئەوە لە پۆلی 4 بوومایە یعنی حساب کە سمێڵە ماتوو من لە پۆلێکی پیدایە بووم دارادووداری دیەخ ئەم خوێند لە ماڵی باپیریشم مناڵێکی سەرکێش و لار بووم هەموو جمعە و پێنجشەمەیە ئەوان بەتەنیا بچوومایەتەوە بە سلێمانی و شەمە لەو سەرۆبە هاتمایەتەوە و باپیریشم ئەمەی قبوڵ نەکرد وەڵام لەیش باپیرم دەری کرد وتی بەخاتۆ لە ماڵی منە جێ نابێتە خۆ حافظ بێ کۆڵوبارەکەی دایە دەستمە و وتی بڕەوەی کوێڕووی بڕۆ چوو ماڵی مامەیەکی دایکم یعنی من 3 جار ئاوارە بووم جاری ئاواری سلێمانیم لە ئاواری سلێمانی و هاتووم ئاواری ماڵی باپیرم بووم لە ماڵی باپیرشم ئاوارە بووم چوو ماڵی مامەیەکی دایکم جا تۆ بێنە بەرچای خۆتۆ مناڵێک دەتەمەنی 9 ساڵیە ئەم هەمووی بەسەر هات بێت تاوانەکەی تەنا ئەوەی هەڵەبجەیە و نسیبی ژیانەکەی ئەوە بکە لەوێ لە ساڵی 90 ئێتی کە چووینە هاوینی ساڵی 90 سەدام حوسێن دەستی شل کرد لە خەڵکی ئەو ئۆردوگاکانی بڵین بەردهشتر و گردەچاڵ دە ئازادی پێدان و کە ئیتر ئەتوانی ئەوە بڕۆنەوە بۆیە لێشاوێکی گەورە دەستی پێکردو ئەو خەڵکە گەڕایەوە بەرەو سلێمانی و هەڵەبجەی تازە بەڵام تر ماوەیەکی کەمی بەسەرا چۆ و ئەنتفازە بەسەر ئاهات و کە کاتێکە ئەتوینە هەڵەبجەمان بۆ جۆرە بینی و ئەمەش خزمەتەکەی هەڵەبجەیەکە ئێسایی بینینی کرد لە سای دەسەڵاتی کوردیان دەستت خۆش بێ کارێک فەرهاد قوربان سوپاس دەکەم نکاتێکی مهمت بەحس کرد ئەلبەتە من ئەم شەو بەغایەت فیزیکەن ماندوو بوو و دیارە بەدەم و چاوتە دیارە نافرە ساق نەبووم ئەرزم بە حزورت بەڵام مەسائلێکی مهمت بەحس کرد من سایەکەم لە دیبیتەکانی تر و یا دیبیتێکی تر جنابت بێرم و ئەمانەی کە بەحست کرد لەسەری بوەستین جادوانی بەحسی لەسەرکەین من ومن سعیەکەم کە لە دیبیتەکانی ترەوە ئەم تیکەهای کەوتت باشتر و سەرە حاڵتر بێمە سەریان
نکاتێکی فرە مهمە جووەجە و اتفاقاتە مهمێکت باس کرد کە کادی بەسەری پیاچوو وەری جنابەت لەسەری وەستایتەوە ئەم پرۆسەی گەڕانەوە و ئاوارە بوونە دووبارە لە ئەو بەشەی کە پێژن عێراق و بعد اتفاقاتێک کە ئەکەوێ و بۆ محاصڵێکی وەکو جەنابەت و بوو ئێستێشی بڕی لە زاوی باوکتۆ ببینی لە دەریچەی باوکتۆ ببینی شی بڕی لە دەریچەی برا گەورەکان تۆ ببینیت ئەمە دەریچەی مناڵێکی 8 ساڵانە کە خەریکە ئەمە بەحسەکە ئێمە هێشتا لە شاهدەکانی تر و بەگرا نەگەیگین کە ژنێکی گەورە بێت کە پیاوێ بێ مەسئولیاتی 8 نەفەری بەسەرەوە بێت تۆ بێ شغڵێک بێ کارێک بێ وەزعیەتی قاچاق وەزعیەت خراو چۆن ئەم زندگی ڕواتە ڕێوە بەرەو کوێ ئەچێوە کامە مەسیرتەیەکات بەڕەسیەکەین پس ئێمە لە دیبیتەکان شەوا بە نکاتێکی تر پەیمان بردەوە وەوەی کە زیاتر خەریکین بە قەتعیەتی زیاتر و بەم نەتیجە ئەگەین کە هەڵەبجە ئاخرین معاملەیە وەستانە شەڕ بوو و کارە بەرەی کوردستانی هێشتنەوەی خەڵکی لە شارە هەڵەبجە کوشتنیان و دوای ئەوە اتفاقاتە بعدی ئەمەسە کە خەڵکە هەڵەبجە ئێشی خۆی بە تاوانبار بزانێ و بە شوێن مقەسەرانە گەڕێ گشتیان دەستوە دەستی یەکتری ئەدەن خەڵکە هەڵەبجە خۆی بە تاوانبار بزانێ و بەشێ هەروە کە کورد خۆی بە تاوانبار ئەزانێ و بە شوێنە مقەسەران ناگەڕێ جنایەتکاران ناگەڕێ خۆی بە تاوانبار ئەزانێ کورد کاک فەرهاد من قسم تەواو بووە گەرەوە فەرمایشتان بۆ ئەم شەو تەواو سپاس کاک پەیمانگیان دەستچای تۆ خۆش بە ماندوو نەبیت بەڕاستی ئەم پرۆژەی ئێوە پرۆژێکی گەورەیە و چاڕی شتی گەورەی لەکەین و شەوی ئەوە شاد بێت شەوی ئەوەی شاد منیش بەعزێ مەواقع لەشم نایکێشێ کە شەکەتی لەسەر شەکەتی فرە ئەبێت یەک ڕۆژ ڕیستارتێ تەواوێکم گەرەکە ئەم شەو بەواقع فرەماندوو بووم و ئومیدوارم کە لە بەیانیۆ ئەڵبەتە یەکشت بوو کاک فەرهاد ئەو شتەش ئەوە بوو کە جەنابەت داستانەکەت بە سەریعی وت یعنی گتتیانە ئەکرد کە من مەجبور بم بۆ پوششت جەنابەت دخاڵەتی فرێتیا بکەم و دەست خۆش بێت و منیش بەنەوەی چوو بوومە ناو داستانەکانە ئێوە پەردازشەکری و سوحا لەسەری قساکەین دووبارە لا ئێوە ئینشاڵڵا قوربانە سوپاس لەگەڵ